کورد لە مێژووی دراوسێکانیدا. سیاحەتنامەی ئەولیا چەلەبی، وەرگێڕانی بۆ کوردی سعید نانکام. پێشەکی ئەم کتێبە بەشێکە لە کتێبێک بە ناوی کورد لە مێژووی دراوسێکانیدا کە چۆنیەتی ناوهێنران و باسکەرانی نەتەوەی کورد لەلایەن مێژوو نووسانی هاوسێوە بێ دەستکاری و گوڵبژێرکردن دەخاتە بەرچاوی خوێنەران. واتە ئەمە سوکە تەقەلایەکە بەنیازی ئەوەی زەردە تروسکاییەک بخاتە سەر سەردەمی تاریکی و شاراوەکانی نەتەوەکەمان. یەکێک لەو نەتەوانەی زیاتر پەیوەندیان بە کوردەوە بوو بێ و ڕابردوویان بەتر تێکەڵچوو بێ تورکەکانی عوسمانین کە 800 ساڵێک لەو پێشبوونە دراوسێ. یەکێک لە باشترین سەرچاوەی ڕوونکردنەوەی شێوەکانی ئەو کۆچبەرانەی لە مەغۆلستانەوە کەوتە ناوچەی ئاسیای بچووک و لەگەڵ کووردا بوونە دراوسێ کتێبەکەی ئەولیا چەلەبیە کە 360 ساڵێک لەو پێش نووسیوێتی. پێشتریش زۆر جار لە پەراوێزی کتێبە مێژوویەکاندا ناوی ئەولیا چەلەبی وەکو سەرچاوەیەک بەرچاو کەوتووە و سەرنجێ ڕانەکێشاوم تا لە هاوینی ئەم ساڵ واتە ساڵی 1970دا برایەک نایە بەرم کە لە ڕۆژانی بێکاری و دەستبەتاڵیمدا خۆم بە وەرگێڕانی سیاحەتنامەکەی ئەولیا چەلەبیەوە خەریک بکەم بێ ئەوەی هیچ بڕیارێکمدا بێ، تەنیا بۆ خوێندنەوەیەکی سەرپێیی و کەوتمە چاوپێخشاندنی بەرگی چوارەم لەو 6 بەرگەی سیاحەتنامە. خاکەلێوەی بەهاران خەڵکی کوردستان لە ماڵ دێنە دەرەوە و بە پیشک و بێڵەکان و لەناو پەرێز و قەتپاڵەکاندا بۆ شنگ و کەنگر و ئاڵەکۆک دەگەڕێن. تکا لە خوێنەری بەڕێز دەکەم کەنگەر هەڵکەنێک بهێنە بەر چاوی خۆت کە پشکی بۆ کەنگەرێک داوەشاندووە و زرینگەیە گوریای کردەوە کە داهاتەوە لە جیاتی بنەکنگرێک کوپەڵەیەک زێڕی بۆ هاتە دەرێ. من بە تەمای کتێبێکی تورکی بووم کە سەرەتاکەی بە حەمد و سەنای سوڵتان بەرەرین و خاقانویل بەحرین دەست پێیەکە. ناوەڕۆکی بریتیە لە فیشاڵ و خۆگفکردنەوە و بەڕێکەوت نەبێ خۆی لە قەرەی ڕاستیەک نادا بەرژەوەندی خۆی تێدا نەبێ. کەچی وانە بوو ئەگەر بیر و باوەڕی سۆفیانیەکەی نووسەری سیاحەتنامە لەبارەی ئاینەوە بخەیتە ئەولاوە چونکە کەمتر پەیوەندی بە مەبەستی ئێمەوە هەیە دەتوانین بڵین ئەو شتانەی کە بینیوێتی و زانیوێتی ئەو پەڕی و ڕاستی و دروستی و دڵپاکیەوە نووسیوێتی. نووسینەکانی کە مەتا زۆر بۆنی ڕەگەزایەتی و هەڵاوردن و جیاوازیەکانی لێنایە. میر شەرەفخانی بدلیسی وەکو مێژوونووسێکی کورد کتێبی شەرەفنامەی بۆ کورد نووسیوە. ئەولیا چەلەبیش ئەم سیاحەتنامەی بۆ تۆمار کردین. دیتن و بیستنەکانی خۆی لە وڵاتەکانی عوسمانیدا نووسیوە کەچی بۆ ئەوە دەشێ ئەم بەرگە ناوی کوردستان نامەی لێ بنرێ چونکە گەلێک لەو شتانەی دەری بڕیوە کە شەرەفنامە خۆی لێ بواردووە. شێوەی نووسینەکانی ئەولیا چەلەبی تەنانەت بە پێوانەی ئەو زەمانەش کەمێک وشکە و کەمتر بە تەنگ وردەکاری نووسەرانەوە بووە. منیش کە دەستم بە وەرگێڕانی کرد و ڕێگەم لەبەر بوو یا دەبوایە ئەو شێوە وشک و ڕقەی سیاحەتنامە دەستکاری بکەم و بیخەمە سەربارێکی لەبار و داتاشراوی ئەدەبی کە دەگونجا تۆزێک جیاوازی تێبکەوێ، یان ئەو چۆن نووسیوێتی منی شوێنی کەوم بێ ئەوەی تاقەیەک و شەشی لێ فڕێ بدەم یا بیخەمە سەری، بێ ئەوەی ڕستەیەکی پاش و پێش بکەم یان قسەیەکی ئەو 2 جار و 3 جار دووپاتی کردوتەوە بە 1 جار نووسین دەستی لێڵگرم. من ڕێگەی دووەمم ڕەچاو کرد. پێم وایە ئەم کردەوەیە بۆ هەر جۆرە وەرگێڕانێک ڕاست دەرناچێ. بۆ وەرگێڕانی سیاحەتنامە بە کوردی ڕەوایە و پێویستیشە بۆ ئەوەی خوێنەر دڵنیا بێ کە ئەو هەموو وشەی کورد و کوردستانە و ئەو گشت پێ هەڵدا خوێندنەی ئازایەتی و جوامێری و لە خۆبردووی کوردان لە کتێبەکەدا نووسینی ئەولیا چەلەبیە و وەرگێڕ تاقە 1 پیتیشی لە خۆیەوە زیاد نەکردووە. ئەمەیە هۆی ئەوەی کە دەبینینم کتێبە لەلایەندا ڕشتن و وشەڕازاندنەوەوە لاوازە و چەند بڵەی ناوەڕۆکەکەی بەهێز و پرسوودا. ئەوەی بۆ من جێی سەرسوڕمان بێ ئەوەیە
کە نووسەرە تورکیزانەکانمان چەند ساڵە خۆیان بە هەندێک شتی کەمبایەخەوە خەریک کردووە و هەموو جارێ بە تەنیشت سیاحەتنامەدا تێپەڕیون بێ ئەوەی لای لێ بکەنەوە. بە پێی بۆچوونی خۆم دەکرێت پوختەی ئەم کتێبە بکەین بە پەیوانەیەکی پلەی ژیانی کوردی ژێردەست لە چاو داگیرکەرەکانیدا. ئەمەش لە هەموو بارێکدا مشتێکی بەوەج و بایەخدار دەکاتە ناو کۆجی لە نیوەچڵەکەی کە لە پووری نەتەوایەتیمان. نووسەر هەولێر 9/11/1977. بەناوی خوای گەورە و مەزن، سوپاس بۆ خوا و سڵاو لە پێغەمبەر و یارانی. من کە بەندەیەکی بچووک و بێنرخی ئەولیا ناوم و نیازی گەشت و گەڕانی دنیام هەیە. بە یارمەتی خوا یەکەم ڕۆژی مانگی جەمادی یەکەمی 1065 شاری ئۆسکودارم بەجێهێشت و بە دوای مەلیک ئەحمەد پاشادا ڕووم کردە ئالیەتی وان و ئەمەش بەسەراتەکانی ئەو گەشتەیە. لەگەڵ 7 کەسی ئەسب سوار لە ئۆسکودار دەرچوین. زۆر بەناڕەحەت شەو گەیشتینە گوندی ساری غازی کە سەر بە مەولەویەتی ئۆسکودارە. 200 ماڵێکی پڕ لە باخ و درەختە، قوتابخانە و تەکیە و گەرما و خانی هەیە. دوکان و بازاڕی نییە. هاوینان جێی ڕابواردنی خەڵکی ئەستەمبوڵە و دێن لێرە خێوەت و چادر هەڵەدەن و دەحەسێنەوە. زۆر کەس لە ماڵان میوان دەبن یان دەچنە تەکیەی غازی سوڵتان. لێرە 15 سعات بە قەراغ زۆر گوندی خۆش و ئاوەداندا بەرەو خۆڕەڵات ڕێمان بڕی. گەیشتینە گوندی دەوشانلی کە لە ئالێتی ئەنەدۆڵدایە و سەر بە سنجاقی قۆچە ئیلیە و 200 ماڵێکی خاوەن باخ و باخچێ و هەموو دانیشتوانی موسڵمانن. نیوەی شەو بەبێ هەرابارمان کرد و 13 سعات بەرەو خۆڕەڵات کوتامان تا چوینە ناوشاری ئیزمید و میوانی ماڵی ئەحمەد چەلەبی ئابازەیی بووین کە سوارەی یەنچەریە. باش حەساینەوە و خۆمان تێر کرد. ئەسپێکی یەدەگمان پەیدا کرد و دیسانەوە بەرەو خۆڕەڵات کەوتینە ڕێ. شارۆچکەی سەبانجەمان بەجێ هێشت و بەناو دەریایەک دار و بنچک و زەلکاودا ڕۆیشتین. لە پرتوشی 6 سوار بووین و پەلاماریان داین. ئێمەش دەستڕێژێکمان لێکردن. ئەسپی یەکێکیان سەرنگوم بوو، بەڵام ئاوەڕمان لێ نەدانەوە و هاتین. بەتەنیش ساڤاریادا بەسەر پردە چواردە کەڵکەکەی سەقاریادا هاتینە شارۆچکەی کیوە. دیسان هەرڕۆ و خۆڕەڵات بە ڕێگەیەکی پەرتەپوتۆزی نێو کێوەکاندا هەندێک گوند و شارۆچکە و خانی نەزیف پاشامان بەجێ هێشت و ڕانەوەستین تا گەیشتینە گوندی قەڵای بلک بازاری. لێرەدا دەکەس لە ئاغاکانی پاشا یەکی بە 500 پارەوە چوون بۆ شارەکانی ئەنگوری، کەنگری، ئاماسیا، چوروم، مەرزیفون تا سەگوان و ساریجە کۆبکەنەوە. پیاوی ناردبووە ویلایەتەکانی دیکەش بۆ لای باوەڕپێکراوەکانی. 200 قڕوش و غوڵامێکی گورجیشی بۆ من ناردبوو. لەگەڵ پیاوەکانی خۆم و کەلوپەلەکانمدا بەساغ و سەلیمی وەرم گرتنەوە و ئەم جارەش وڵاخە سواریەکانی خۆمان لەبەر خێوەتی خۆماندا بەستەوە. زستانەکەی هێجگار ساردا. لە بلک بازاریەوە بەرەو قیبلە دەهاتین. لە ئایاش بیلی لە ناو کڕێوە و زریاندا چەند کەسێکمان لە پێکەوتن. لەوێوە بۆ ئایاش و ئەستینوز و قەڵای ئەنگوری و فەنەکەلەری و قەرە باڵغی و قەلە عەجەک و شێخ شامی و قۆجە بابا و ئەقچیە قۆینلی و سونقڕ ئۆغڵۆ و سینجاویلی و ئیلیشی سورگون و ئەقچیە ئاسمە و تەکیەی شێخەلیل. گوندی شێخەلیل لە ئالێتی سێوازدایە، سەر بە سنجاقی کەسکینەیە. 200 ماڵێک و مزگەوت و تەکیەیەکی لێ و گوندێکی ئاوەدانە. لێرە زیارەتی قسنی شێخەلیلم کرد. لێرەڕا بەناو گوندی میرزا چاوەشدا هاتینە شارۆچکەی یەنی شەهر و لەوێشەوە بۆ شاری سێواز.
پاش 3 ڕۆژ لەم شارە حەساینەوە. لەم ماوەیەدا خەرجی 20 ئاڵا سەگوان و ساریجە و 2000 ئاغا و 4060 کەسی کۆ کردەوە لەگەڵ ئالیکی 300 وشتر و ئەسپ و ئێستر. ڕۆژی چوارەم لە سێواز دەرچوین بەرەو خۆڕەڵات کە لە پردەکە پەڕینەوە بە 7 سعات هاتینە شارۆچکەی ئولاژ. لێرەشەوە بەم زستانە سەختە ڕۆ و خۆڕەڵات بەناو بەفر و تۆفاندا چەند ئەسپێکی لە پێکەوتومان لێ بەجێما تا گەیشتینە کوێستانی سوڵتان حەسەن. ئەم سوڵتان حەسەنە کە لە شاکانی ئازەربایجان بووە و لەناو دۆڵ و چیا سەختەکاندا گەلێک کێ لە بەردی قوچ و کۆڵەکەی داری چامی بۆ ڕێپشاندانی کاروان و هاتوچۆکەران چەقاندووە. هەر ڕێبوارێک گوێنەداتە ئەم نیشانانە و لە ڕێلا بدا دەکەوێتە ناوڕەنووی بەفری بێبنەوە و دەخنکێ. بە 1000 کوێرەوەری لێرەش دەرباز بووین و بە 7 سعات هاتینە گوندی قنغال کە لە خاکی سێوازدایە و ئاغایەکی تورکمانی بەسەرەوەیە. خانێک و مزگەوتێک و چەندووکانێکی هەیە. لەبەر خراپەکاری تورکمانەکان شوێنێکی مەترسیدارە. دیسان بەرەو خۆڕەڵات هاتین بۆ کۆناغی خانی ئالاجا کامیش لە خاکی سێوازدایە و ئاغایەکی تورکمانی بەسەرەوەیە. لەبەر دیوارە نەخشینەکانی ئالاجەیان ناو لێناوە. ئەم خانە لەم شوێنەدا شتێکی زۆر پێویست و بەجێیە. دیسان بەرەو خۆڕەڵات هاتینە گوندی حەسەن چەلەبی کە 300 ماڵێکە لە خاکی سێوازدایە و مزگەوت و خانی هەیە و دانیشتوانی لە خێڵی شاسنون. ئەم جارە ڕۆ و قیبلە بەناو چیاکاندا گەیشتینە گوندی چوککچ کە 100 ماڵێکی تورکمانی لێیە و ئاوەدانە. بەڵام پاژەوەی ئەم هەموو حەشاماتەی تێڕژە خەڵکەکەی لە پەل و پۆکەوتن. دیستان بەرەو خۆڕەڵات بە 5 سعات گەیشتینە قەڵای حوکمی خانی. لەبەر ئەوەی ئێرە لغاوەگیرەیەکی زۆر سەختە حاکم بیل ئەمریلای میسری قەڵای لێ بنیاتناوە تا ڕێگەی جەردەیی و خراپەکاری بگرێ. خەڵکەکەی لە زیاتی ئەوەی بڵێن خانی حاکم بە هەڵا حوکمی خانی پێدەڵێن. هەوارگەی تورکمانەکانە لە خاکی سێوازدا و خانەکەشی کۆنا. لە سەردەمی سوڵتان محەممەدی خانی چوارەمدا وەزیرەکەی ئەم قەڵا قایمەی لێرەدا دروست کردووە. قەڵادار و 300 کەسی تێخست و دەواازەی ئاسنی بۆ هێنا و کردی بە بەرپرسی پاراستنی ڕێبوارانی مەلاتیە و ئولاژ. 300 خانوویکیشی دروست کرد و دانیشتوانی لە هەموو خەرج و باجێک بەخشی. ئەو هەوای سازگارە، مزگەوتێک و خانە کۆنێک و گەرماوێک و نزیکەی 100 دوکانێکی هەیە. دیسان بەرەو خۆڕەڵات بە 7 سعات هاتینە گوندی حەسەن بادریق کە 200 ماڵێکە لەسەر سنووری مەلاتیە. خان و مزگەوتی هەیە و ئاوەدانە. بەڵام لەبەر ئەوەی بەم چلەی زستانە حەوانەوەی ئەم هەموو عەسکەرەیان لە وزەدا نەبووە، ماڵەکانیان بەجێ هێشتووە و هەڵاتون و خۆیان لە ناو چیاکاندا شاردۆتەوە. عەسکەرەکانمان تەواو ناڕەحەت بوون، وڵاخەکانیان تا بەیانی بە برسێتی مانەوە. من چووم بۆ تەماشای منارەی مزگەوتەکە. لەسەرەوە جەواڵێک جۆ و تیرەیەک کاندۆزیەوە و بۆ ئەسپەکان بوو بە جەژن. لێرەوە بەرەو خۆڕەڵات هاتین تا گەیشتینە قەڵای مەلاتیە. قەڵای مەلاتیە پارچەیەکە لە وڵاتی ڕۆم، بە زمانی ڕۆمی ڕەقەبەی پێدەڵێن. ئەو کاتەی یونس پێغەمبەر لە شاری مووسڵ بوو، قەیسەرێک بە ناوی ڕەقەبە ئیمانی پێهێنا. ئەو قەیسەرە ئاو هەوای ئێرەی پێخۆش بوو، قەڵایەکی لێ بنیات ناو، بەندەرەکەشی کرد بە شارێکی گەورە. پاشان گەلێک دەستا و دەستی کرد. لە سەردەمی پێغەمبەری ئیسلامدا بەدەست نۆشیروانی شای ئێرانەوە بووە. هارونە ڕەشید چەند جارێک مەلاتی گەمارۆدا و بۆی نەگیرە. ساڵی 200 کۆچی میرزیاد لانەوەی ئیمامی عومەر دوای ئەوەی کوڕەکەی میر لوقمان و کوڕزاکەی میر عومەر بە 200,000 عەسکەرەوە تەقەلایەندا بۆیان نەگیرە. بەڵام یەکێک لە سەرکردەکانی میر عومەر بە ناوی حوسێن غازی پاش 4 ڕۆژ لە گەمارۆدانی گرتی و میر عومەریش لە تۆڵەی ئەم ئازایەتیە هەردایەوە بەخۆی. ساڵی 239 ئەلیانی ئەکفوری ئەم قەڵایی گرت. بەڵام هەر لەو ساڵەدا یەحیای کوڕی عەلی لە عەباسیەکان بە یارمەتی حوسێن غازی و کوڕەکەی بەتاڵ غازی بە 50,000 عەسکەرەوە قەڵای مەلاتیەیان سەندەوە و لە ڕەگ و ڕیشەیان دەرهێنا و ڕووخاندیان. پاشان لە ساڵی 244دا هارونە ڕەشید هاتە مەلاتیە و دیوارێکی یەجگار قایمی بۆ دروست کرد، جا چووە سەر ئەستەمبوڵ بۆ گرتنی. پاشەوەش ئێرە زۆر دەستا و دەستی بەخۆیەوە دی، تا لە ساڵی 476دا کە سوڵتان عەلاءەددین هاتە خاکی ڕۆم و
ئەم مەلایەتیەی گرت و تێکی دا و تەختی کرد. پاشان میر محەممەد لە میرەکانی دانیشمەند ئەو هەوای ئێرەی بەدڵ کەوت و لە ساڵی 583دا قەڵایەکی لێ کرد کە هێشتا هەرماوە. ئەم قەڵایەش زۆر دەستا و دەستی کرد. لە سەردەمێکدا فەرماندەی دیاربەکر و فەرماندەی مەرعەش کاردووکیان زولقەدری بوون لەسەر ئەوەی مەلاتیە کامیانە قیڕەیان لێ پەیدا بوو. کوردەکانی دیاربەکر لە عوسمانی یاخی بوون و وڵاتەکانی ئاماسیە و سێواسیان تاڵان و وێران کرد. یەلدەریم خان بە 3000 کەسەوە هاتە مەلاتیە و گەمارۆیدا و ساڵی 800 گرتی. پاشان تەیموری لەنگ کە ئاماسیەی بۆ نەگیرە گەڕایەوە سەر مەلاتیە و گرتی و قەڕانی تێخست. بەڵام ئەم دنیایە شتەماڵێکە، هەردەمەی بەبەر یەکێکەوەیە. لە دواییدا سولەیمان خان ئەم شارەی گرت بوو بەهی عوسمانی. ئێستا پایتەختی بەگی سنجاقە و سەر بە ئالێتی مەرعەشە. فەرماندەکەی بە 500 عەسکەرەوە حکومەت دەکات و ساڵی 80 کیسەی دەست دەکەوێ. خاسی میری 500,000 ئاقچێ و 7 زەعامەت و 276 تیماری هەیە. زەعیمەکانی بەجبە لەبەرەکانەوە 800 عەسکەر دەبن کە لەگەڵ پاشادا بۆ شەڕ دەچن. بەگی ئاڵا و سەرۆکی چەری و یوزباشی هەیە. پایی دادگاکەی 300 ئاقچەیە. دەور و پشتەکەی گوندی کورد و تورکمانە. لەم دەیاتانە ساڵی 20 کیسە دەست قازی دەکەوێ. شێخ الئیسلام و نەقیبی ئەشراف و نایبی شار و مفتی و ئاغا خەرجی و بازەسێنن. ئەم باجگرە بە 1000 عەسکەرەوە بەتوندی فەرمان دەردەکات و پارەی میری دەسێنێ. ئەمیناغا و شابەندەر و کوێخای سوپا و سەرداری یەنچەری و قەڵادار و ئاغا باجی هەیە. ناوی مەلاتیە. عەجەم بەم شاراڵێن ئەسپوزان، تورکمانەکان ماڵ ئاتیە و عەرەب مەلاتیە. یۆنانیەکان ڕەقەبەیان ناو لێ نابوو چونکە ئەم شارە بۆ یەکەم جار ڕەقەبە ناوێکی ئۆمەتی یونس پێغەمەر بن. پاشان کچەکەی کە ناوی ئەسپزوو بوو ئاوەدانی کردەوە و گۆڕی ئەم باوکو کچە لە ناو باخێکدایە. دیمەنی قەڵای مەلاتیە. ئەم شارە لە هەر چوار لاوە بە کێو دەورە دراوە. لای قیبلەی کێوەکانی ئەسپوزانە کە چەند جۆگە لە ئاوێکی لێدێتە خوار. لەناو ئەم کێوانەدا گەلێک گۆرایی پان و بەرین هەیە. لە ناودۆڵێکی فراوان و قەراق ڕووباری دێرمەسیح قەڵایەکی 5 سوچ بە بەردی داتاشرا و بنیات نراوە. جۆگەلەی ئاوی کانیاوەکان لە دیواری قەڵا دەن و بەلای بە کووردا سەر و خوار دەبنەوە و پاش 5 سەعات ڕێ دەڕژێنە زەیفراتەوە کەچی سەرچاوەکەیان لە کانیلەیەکی ئەسپوزانەوە دەست پێکا. لە قەڵاوە بەناو ڕەوەزەکاندا ڕێگەی چوونە خوارەوە بۆ سەر ڕووبار هەیە. لە کاتی گەمارۆ درانە لەم ڕێگەیەوە دەچن بۆ ئاو. قەڵاکە خۆی لە سەر پارچە زەویەکی نزم دروست کراوە. مەلاتیە بۆ دروستکرا. بنیادنەری یەکەمی شاگەورە محەممەدی کوڕی دانیشمەند بووە لە ساڵی 583دا. ئەم بەرەی دانیشمەندانە سەرەتایان لە خاکی ئەو دیویزێ واتە ماوەڕە و نەهرەوە بووە لەگەڵ باپیرە گەورەی عوسمانیان شا سولەیمان. لە مەهانی ئەوێوە لەسەر ئیزنی تورکی تورکان خواجە ئەحمەدی یەسەوی بە 1700 کەسەوە کۆچیان کرد و هاتنە وڵاتی ڕۆم. ئەم شا سولەیمانە لە کاتی مەلەکردن لە زەی فرات داخنکە. ئەرتوغرولی کوڕی تەرمی باوکی لە بن دیواری قەڵای
جەعبەری ڕۆخی زەیفرات داناشت. هەموو هۆزەکە ئەویان لە جێی باوکی کرد بە بەگ، پاشان وتیان ئێمە بەگمان لێرەدا خنکاوە و ئەم شوێنە وتمی بۆمان خراپە و باریان کرد و چوونە لای سوڵتان عەلاءەدینی سەلجوقی و کران بە بۆی بەگ. خوا کارێکی کرد لە ساڵی 600دا سەلجوقیەکان دوایان بڕایەوە و ئەرتوغڕول بوو بە بەگی ڕاستی. پاشان عوسمانۆ کە بوو بە بەگ خاوەنی سکە و پارەی ئەم خێڵەی بە ناوی عوسمانیەوە ناوبانگی دەرکرد و بوو بە دەوڵەتێکی هەتاهەتایی. جاوڕۆژەی سولەیمانشا لە ئاو داخنکە دانیشمەندیەکان لەگەڵیدا بوون و لە ڕۆخی ئەم ڕووبارە مانەوە. شوێنەکە ئەوەندە بژوێن و سازگار بوو ماڵ و ئاژەڵیان بە جۆرێکی ئەوتۆ زیادی کرد کە لە ژمارە دەرچوو. جا هەواڵی ئەم دەوڵەمەند بوونەیەن گەیشتە مەهان و نیشتیمانی پێشویان و خەڵک بە هەزاران لەوێڕا کۆچیان کرد و هاتن لە دەوروبەری قەڵای جەعبەر و سەلمە و بالیس و بۆمبوج و ڕەقە و ئورفا قەڵای بیرەجگەدا گیرسانەوە زاوزەیان کرد. زۆر بوون و بوون بە گەورە. لە ساڵی 583دا مەحەممەدی کوڕی دانیژمەند ئەم قەڵای مەلاتیەی ئاوەدان کردەوە. ئێستا کۆنێکی تازە کراوەیە و بە بەردی زلی داتاشرا و داتانراوەتەوە. بەرزایی دیوارەکانی 26 گەزە، شاڕێکانی بریتین لە دەروازەی ئاڵجا، دەروازەی سوربوون، دەروازەی مشاق و دەروازەی بازار. نەلای باکوور و نەلاکانی دیکەی خەندەکی نییە. هەر چواردەوری 5100 تەنگاوە. زۆر بەرفراوان نییە. لەناو قەڵادا مزگەوت و جبەخانە و عەمباری دەغڵ هەیە. 300 ماڵێکە و قەڵاداری تێدایە. لەبەر ئەوەی ناوخێڵە تەنها 7 عەسکەری هەیە. بازاڕەکەی لە دەرەوەی قەڵادایە. بنەماڵە و خانەدانەکانی مەلاتیە. لەم شارەدا 5265 خانووی دوونوهۆم هەیە. خانوبەری گەورەشی زۆرە. هەموو باخ و باخچەی تێدایە و بە قورسواغ دەراون. وارشێکی گەورەی بەدەوردا هاتووە. لە دەرەوەی ئەم شارەدا دیواری قەڵانیە، بەڵام شەو دەروازەکانی دادەخرێن. گەڕەکەکانی مەلاتیە 23 گەڕەکی هەیە. بەناوبانگەکانی ئەمانن: گەڕەکی کۆنە جومعە، گەڕەکی مزگەوتی گەورە، گەڕەکی ئەمیر عومەر، گەڕەکی سەرا، گەڕەکی کچان، گەڕەکی خانەقا، گەڕەکی تۆپداشی، گەڕەکی قەرەخان، گەڕەکی چەرمەک، گەڕەکی دەروازەی ڕەنگین، گەڕەکی بێستانچیەکان، گەڕەکی کوچک، گەڕەکی ئەعزار و گەڕەکی کوردان. لە 7 گەڕەکدا ئەرمەنی هەیە، بەڵام جوولەکەی تێدا نییە. مزگەوتەکانی مەلاتیە 23 مزگەوتی هەیە و 12یان جومعەی لێ دەکرێ. هەرە بەناوبانگەکەیان مزگەوتی ئولووە. 20 مزگەوتی کۆڵانانیشی هەیە. هەرە کۆنەکەیان لە ناو قەڵادا مزگەوتی میر عومەر و مزگەوتی قەرەخان و مزگەوتی سەرا و مزگەوتی کچان و مزگەوتی خانەقا و مزگەوتی تۆپداشی و مزگەوتی چەرمەک و مزگەوتی نەخشین و مزگەوتی بێستانچی و مزگەوتی بەگداژ ئاغا و مزگەوتی بچکۆلە و مزگەوتی کوردانە. لە حوجرەکانیش حوجرەی ئیمام سەجا و ئیمام ئەوەز بەناوبانگن. لە تەکیەکانیش تەکیەی غازی سەید بەتاڵ لە ناو باخی ئەسپوزاندایە. سەید غازی خۆی لێرەدا لەدایک بووە. مەلیک ئەحمەد پاشا ئەم تەکیەی تازە کردوتەوە و ئاوی سەرچاوەکانی خۆش و سازگارن. لە کێوی ئەخگەر واتە چیای ڕەژوو کانی دێرمەسی هەڵدەقڵێن، شار پاراو دەکەن. 7 سەبیلخانەی لێیە کە یەکێکیان هی مستەفا پاشای سەلەحدارە. سەرا و خانوبەرەکانی 11 سەرای گەورەی لێیە کە ماڵی گەورە و پیاوماقوڵانی تێدایە. لە هەمویان ڕازاوەتر سەرای پاشا و سەرای ئەمینەیە. کاروان سەراکانی لە هەمویان ڕازاوەتر خانی سلاحدار مستەفا پاشایە کە لە بڕوا پێکراوەکانی سوڵتان مرادخان بووە و ئەم کاروان سەرایە 170 ژووری هەیە کە سەرەکانیان بە گومە ساتۆتەوە. دەروازەی ئاسنینی تێخراوە و
ساڵی دروستکردنی لەسەر دەواازەکە نووسراوە. قەیسەری و بازاڕەکانی مەلاتیە بازارێکی ئاوەدانی هەیە، بەڵام دوکانەکانی دیواریان وەکو شام و حەلەب بە مزدانە پۆشراوە، لەگەڵەوەشدا هەر جۆرە کوتاڵ و کاڵایەکت بوێ دەستە دەکەبێ. خەڵکی مەلاتیە بەهۆی سازگاری ئەو هەواوە پیاوەکانی هەموو بەهێز و تێکسمراون، تەمەنیان دەگاتە 67 کەچی هەر بە ساغی دەمێننەوە، زۆر پیریشبن ڕەنگ و ڕوویان بە ئاڵی و گەشی دەمێنێتەوە. خەڵکەکەی زیندوو بەخۆون، لە سای ئەو هەوای خۆشەوە دانیشتوانی جوان و بنمودن، بەڵام چونکە کوردستان و کوێستانە ژنی جوانی بەناوبانگیان کەمە، لەبەر ئەوەی لانەتەوەی کورد کچ بگاتە 10 ساڵی وەختی بەشودانی دێ. لە پیاوە ماقوڵەکانی ئێرە بەگداش ئاغای مەلیک پاشایی بەکاری خوا خۆی بەسەر شیرەکەی دادا و خۆی کوشت. شارەکە شاری کورد و تورکمانە، لە باو و باپیرانیانەوە فێری پزیشکی و دەرمانکاری دەبن. ئەوەندە شارەزان لە ئەڵمان و قەرمان وێنەیان نییە. 7 دوکانی برینکاری تێدایە، وەستا بەشارەتی کورد لە هەرە شارەکانیانە. لەبەرەوەی کوردستانە یاوی درشت و زلی زۆرە، زۆریشان هەیە کە شەوانە شەو نوێژ دەکەن و ڕۆژانە بەڕۆژوون. دەوڵەمەندەکانیان کەوڵی سمۆرە و خوری لەبەردەکەن، لەوان خواروتر جلکیان شاڵ و شەپەکە، لەوان ژێرتر چۆغ و خامی مەلاتیە و لەبەردەکەن. ژنە دەوڵەمەندەکانیان بە چپەی مەخیر و سەرپۆشەوە دەگەڕێن، ژنە هەژارەکانیش چارشێوی سپی و پەچا لەسەر دەنێن، هەمووشیان جزمەی زەرد و سوور لە پێدەکەن. زمانیان بە کوردی و بە تورکمانی قسە دەکەن. تورکمانەکانیان شێوەیەکی تایبەتی خۆیان هەیە کە تورکەکان باشتیان ناگەن. ئەو هەوای مەلاتیە هەتا بڵێ ئەو هەوای سازگار و خۆشە. بە قسەی گەشتکەرەکانی دنیا هەوای ئێرە وەکو هەوای تەورێزوایە و بگرە خۆشتریشە. هەر لەبەر ئەم ئەو هەوایە خەڵکەکەی وا بەخۆوە و بەگوڕن. ئەو چاڵاوەکانی مەلاتیە نزیکەی 2000 چاڵاوی هەیە، ئاوێکی خۆش و پاکیان لێ هەڵدەژنن و باخ و بێستانەکانی پێ ئاوەدەن. جگەلەوەش هەر کەسە لە ماڵی خۆیدا چاڵاوی هەیە لە کاتی پێویستە بەکاری دێنن. ئەوانەی کاریشیان بە ئاوی چاڵاو نییە دیسانەوە چاڵاو لە حەوشەیاندا هەیە. گەرماوەکانی مەلاتیە 7 گەرماوی خۆش و ڕازاوی لێیە، وەکو گەرماوەکانی ئەلجە و مستەفا پاشا کە زۆر خۆشن. لەوان خواروتر گەرماوی تازە و گەرماوی بەگ و گەرماوی قوماجک و گەرماوی عەلی میسریش کە پیاوچاکێک بنیاتی ناوە سەرڕای گەرما و زیارەتگاشە. جگە لەمانە لە 300 ماڵدا گەرماوی تایبەتی ناوماڵ هەیە، هەروە گەرماوی چۆم و گەرماوی باران پاشا لە ناووارشدا. ناوی پیاوەکانیان بەگداژاخە، حاشی ئاغا، قوتول ئاغا، عەتا بەگ، ڕەزا بەگ، سنان بەگ، شادی بەگ. لەم بابەتانە ناوی مەلاکانیان بە نازناوی مەڵبەندەوە دەوترێ، وەکو مەلای بەردنجی، مەلای خوبردی، مەلای شقاقی، مەلای سوراغا، مەلای حەبیبی، مەلای خەلیلی. ناوی ئافرەتەکانیان حەوا، هوما، تەنزیلە، ئەنزەلە، کەلیمە، عالەمە، ڕوقیە، ئامینە، کەزەبان، کەلسومە، فاتیمە، خاتیمە، مریەم، ئەمهان، نسقادین، زولەیخا، مەشکورە، عاتکە، زوغروفە، سەنیە، هاشمە، خەدیجە خانم و هیتر. ناوی خزمەتکارە پیاوەکان دلاوەر، سەروەر، هونەروەر، بەشیر، نەزیر، ئیواز، ڕۆستەم، فکرلی، سولەیمان، کەرار، سیاوەیش، زولفەجام،
زولفەقار، موراد، زەلزەن، خوداویردی، ئەڵڵاویردی، چالەبویردی، جانویردی، جانبزدی، جوانمەرد. ناوی کەنیزەکەکان: تابندا، حاکمە، تەرفیل، خونچەبۆیی، نێرگز، گوڵشاخە، سومبولە، هەوارە، فیداییە، وەردیە، مالکە، میهری، فەخریە، یاسەمین، گوڵستان، ئەفاند، شاخمە، بانوویە، دەمەرخان، بەدەخشان، گوڵگون، جانفیدا. شوێنی پیشەکەرەکان لە مەلاتیە. 6 قاوشی پیشەکەرانی هەیە، کاریەکەیان 1000 کەس دەگرێ. ئەمانە زۆربەیان پێڵەودر و قوتاڵفرۆشەکانی لای تەرەبزونن. هەموو شەوێ پاش نان خواردن تەپڵ لێدرێ و دەرگاکان داخرێن و دەرکەوان دەبێتە فەرمانڕەوا. جگەل لەو خانوبەرانەی لەسەرەوە باسمانکردن، خانوبەرەی کۆنە مزگەوت لە کاتی خۆیدا ئاوەدان بووە، بەڵام ئێستا پەکی کەوتووە. پردەکانی مەلاتیە. 5 میل لە خوار مەلاتیەوە پردێکی گەورەی چلکڵی هەیە کا سوڵتان حەسەن بنیاتی ناوە. ئاوی ئەسوبزان دوای ئەوەی بەناو باخەکاندا دەخشێ لەگەڵ ئاوی دێرمەسیح و کانیاوەکان و ڕووباری توخمە لێک دەدەن و بەژێر ئەم پردەدا هەژە دەکەن. کڵێساکانی مەلاتیە. 7 کڵێسای هەیە. کارە گەورەکەیان لە نزیک دێرمەسیحدایە، لە داوێنی کێوێکی بڵند بە قەراخ لێرکەوە کە لە ناوەڕاستی چیاوە هاتۆتە خوارەوە و ڕاست و چەپی باخ و باخاتە. دانەوێڵە و بەرهەمەکانی. 7 جۆرە گەنمی باشی هەیە کە وێنەیان مەگەر لە حۆراندا دەست بکەوێ. جۆ و پەموو، تەختە و گیای مێرگەکانی باشن. پاقلە و دانەوێڵەی بەناوبانگە. لە سەنعاتدا خامی سپی لۆکە و دەزووی پەمووی ناودارە. قواردەمەنی و میوەی. لە کێوەکانیدا هەڵوای خوایی واتە گەزۆ هەیە کە گەزەنکۆی پێدەڵێن. بەکاری خوا لە ئاسمانەوە دەبارێتە سەر گەڵایداران و دەبێتە حەڵوایەکی ڕەوان و خۆش. لە چیاکان مازوو، لە دەشتەکانی پیواز و ئەسپێناغ و کەلەم و سەوزەی جۆر بەجۆر هەیە. 7 جۆرە قەیسی و 80 جۆر هەرمێ لە دەفتەردا نووسراوە. 7 چەشن بەهێ و 20 جۆر سێوی هەیە لەگەڵ ترێ و هەڵوژەی بەناوبانگ. خواردنەکانی. لەم شارەدا جۆرە هەنگوینێکی سپی هەیە کە لە دنیادا هاوتای نییە مەگەر هەنگوینی ئایدۆسی بگاتێ. هەموو ساڵی چەند سەد هەزار مەشکەی سوور پڕدەکرێت لە هەنگوینی قاڵکرا و بۆ گەورە پیاوانی ئەستەمۆڵ دەنێردرێ. خۆشاوی ئەم هەنگوینە و خۆشاوی مرەبای بەهەی مەلاتیە زۆر بەتام و بەناوبانگن. کار و کاسبی دانیشتوانی. زۆربەی خەڵکەکەی باخەوانن و بە بەرهەمی دەرەختەکانیان بەڕێ دەچن. هەندێکیان بە خەڕک دەزوو دەڕێسن و هەندێکیان جۆڵان و جاو دروست دەکەن. واتە هەموو دانیشتوانی ئەم شارە خەریکی کار و کاسبین. باخەکانی. بەپێی دەفتەری میراو لەم شارەدا 7800 باخ و 600 باخی پەرژیندار تۆمار کراوە. ڕووبارەکانی. لە خوار و ژوور و ئەملاو ئەولای مەلاتیە بە تێکرا 7 ئاوی گەورە و بچووکەیە. لەمانە ئاوی سمیاد کە لە کێوەکانی قەڵای سمیاتەوە دێتە دەرێ و لە دەرەوەی مەلاتیە تێکەڵ ڕووباری توخمە دەبێ. ڕووباری توخمەش لە کێوەکانی ڕەقەبە هەڵدەقڵێ. لە باخەکانی ئەسپوزان ئاوی 3 سەرچاوەی دیکەشی دێتە سەر. کەمێک بەرەو خوارتر ئاوی پیکارباشی تێکەڵ دەبێ و پاش ماوەیەک ئاوی دێرمەسیحیشی دێتە سەر. دوای ئاودانی باخەکانی ئەسپوزان بن دیواری قەڵای مەلاتیە دەشواتەوە و دەڕوا لە دۆڵی دەواڵ لەگەڵ ڕووباری تەل لێک دەگەڕنەوە. ئاوی تەل 5 میل لە خوار شاری مەلاتیە لقێکی ڕووباری توخمە دێ و لەگەڵ ئەوانی دیکەتا دەبێتە ڕووبارێکی گەورە و بەژێر ئەو پردە چلکەڵە زلەدا دەڕوا کە سوڵتان حەسەن بنیاتی ناوە و
دەگاتە مەلاتیە. کاروان و بازرگانەکانی ڕۆم بەسەری داتەپەڕنەوە. ئەم پردەیەکێکە لە پردە بەناوبانگەکانی کوردستان، بەڵام ناگاتە بەرزی و گەورەی پردەکانی باتمان و حەسەن کێف. باخ و کوێستانەکانی ئەسپوزان بەلای گەشتیارانەوە باخە هەرە بەناوبانگەکانی عوسمانی ئەمانن. لە سەر سنووری بودین، لە پشت قەڵای پوچی سەرم، بارودخانە، لە بەردەم قەڵای شاری سوروس، باخی سوداق و لە وڵاتی کفا، باخەکانی سجا و کاتخانە و گوگوسو لە ئەستەمبوڵ. ئەو 170 باخە تایبەتیانی بۆ پیاسەی سوڵتانەکانی عوسمانی دانراون. جێگەی تۆب لە شاری ئیزمید، باخی مەرام لە قۆنیە، باخی ئیستیفیان لە ئادیلیا، باخی دارندا لە شارۆچکەی دارندا، باخی ڕیحانی دیاربەکر لە ڕۆخیزێ، باخی شاری فەیوم لە میسر و گەلێکی دیکەش. بەڵام ئەم باخاتەی ئەسپوزانی مەلاتیە لەبەر ئاو هەوای خۆش و میوەی زۆر لە پێش گشت ئەو باخانەوەیە کە باسمان کردن. میوەکانی ئێرە ئەمانن: حەمری ئاڵ، حەمری زەرد، حەمری شمش، حەمری سپی، حەمری بەگی، حەمری ئاودار و حەمری گۆشتن. 7 جۆر قەیسین کە بە 1000 حاڵ لەناو سەبەتەدا دەگاتە ناوشار، چونکە هەر تۆزێکی بقرنجێ هەموو ئاوەکەی دەچۆڕێتەوە. هەر دانەیەک لەم قەیسیانە بەکێشان 40-50 درەم دەبێ. جگە لەمانە ژمارەی جۆرەکانی دیکەی قەیسی هەرخوا دەیزانێ. ئەوەندە زۆرن دەیکەن بەنانە قەیسی و شار بە شار دەیبەن. لە دەفتەردا 80 جۆر هەرمێ نووسراوە. هەرمەی شینە ئاودارەکەی بەناوبانگە و دانەی 1 وەقە دەبێ. لەم هەرمەیە ترشات دروست دەکەن کە ئاوەکەی دەغەسپەڕێنە. دەڵێن هەر کە زۆری لێ بخواتەوە گەرمدا دێت و نەشئە دەیگرێ. بۆ بەهێزبوون سوودی هەیە و ئەوانەی ژنیان هەیە زۆری دەخۆن. هەرمەی بەگیش زۆر خۆشە. دەوڵەمەندەکانی ئەستەمبوڵ بە پەلە نەمامی هەرمەی مەلاتیە دەبەن و لە زەویەکانی ئەستەمبوڵدا دەیچەقێنن تا هەرمەی مەلاتیەیان ببێ. مەلاتیە 7 جۆرە سێوی هەیە کە بۆ بەتامی و ئاوداری لە سێوە خۆشەکانی ئیزمید خۆشترن. ئەوەندەی سێوە سوداقەکانی شاری کفە درشنین، یەکی هەر 30-40 دەرهەم دەبن. بەڵام خوای گەورە جۆرە ڕەنگێکی داوە بە سێوی مەلاتیە کە سوورەکەی سووری قۆخ و ئاڵیەکەی کاڵ و ڕەنگەکانی دیکەی ئەوەندە ڕوون و دڵگیرن لە هیچ ڕەنگێکی ئاسایی ناچن. هەر ژوورێک 5-6 دانە لەم سێوانەی لێبێ هەموو ماڵەکە بۆن خۆش دەکات. لە هەمووی خۆشتر نازەنینەکانی ئێرە فێر بوون لە سەردەمی کاڵی سێوەکاندا شعریان قسەیەکی خۆش و مەستەق بە داوە مێوی باریک دەنووسن و بە سێوەکەیەوە دەلکێنن. ئەو سێوە وردە وردە ڕەنگ هەڵدێنێ و سوور دەبێ. کە گەیشت و لێیان کردەوە مێوەکانی لێ دەکەنەوە و دەبینن شوێنی مێوەکان بەسپی ماوەتەوە و بەم خەتە جوانە شیعرەکەی لەسەر نووسراوە. هەندێ جار لە جیاتی مێو کاغەز دەبڕن و پێوەی دەنووسێنن. سێوی ئێرە شار بە شار و وڵات بە وڵات بە دیاری دەڕوا، تەنانەت بۆ سوڵتانەکانیش دەبرێ. 7 جۆر بەهەی هەیە کە یەکی 1 وەقە دەبێ. لەوانەیە بەهەی پاپات و بەهەی کولێرە زۆر تام و بۆن خۆشن. بە تایبەتی هی ئەو باخەی خانووسکەکەی سەید بەتاڵغازی تێدا لەدایک بووە. لە دەوری ئەم باخە جۆرە ترەیەک هەیە کە وێنەی لە وڵاتەکانی دیکەدا نییە. ترێڵگرتن بۆ زستان و دۆشاوگرتن و باسوقکردن پیشەی خەڵکی ئێرەیە. هەڵوژە و قۆخیشی هەیە، بەڵام ئەوەندەی هەڵوژەی ئەستەمبوڵ و قۆغی تەگەرداخی زل و ئاودار نین. بە کورتی قەڵەم لە تاریفی ئەم باخە بەهەشت ئاسایەدا دادەمێنێ کە چارەکێک لە شارەوە دوورە و کەوتۆتە لای قیبلەوە. جگە لەم باخە ئەسوبزانانە ورد و درشتی خەڵکی شاریش باخی تایبەتی خۆیان هەیە. لەگەڵ بەهار داهات ناوشار بەجێ دەهێڵن و دەچنە ناو باخەکانیانەوە. تەنیا بازرگانەکان و کەسانی غەریبە و هەندێ ماڵە گاور و نزیکەی 300 کەس پاسەوان لە ناوشاردا دەمێننەوە. ئەم پاسەوانانە بە شەو فانۆزدا گیرسێنن و پاسی ناوشار دەکەن. بە تەپەڵێدان بە ناوشاردا دەگەڕێن. هەر پیاو خراپێک ببینن دەست بەجێ دەیکوژن، چونکە لە سوڵتانەکانی پێشووەوە فەرمانی وایان بەدەستەوەیە. بەم جۆرە هەژمان خەڵکی ناوشار بە خەو و خێزانەوە لەناو ئەم باخانەدا ڕادەبێرن و دوعا بۆ دەوڵەتی عوسمانی دەکەن.
هەر یەکێک لە دانیشتوانی شار دەبێ باخێکی یەک فرسەقی ببێ. لە دەفتەرەکانی میردا 7800 باخ نووسراوە کە میرە ئاویان دەدا. لە ناو هەر باخێکیشدا خانوویەک هەیە، 300 حەوزی بە فیچقەی لێیە. ماڵە گەورەکان گەرماوی خۆیانیان هەیە. ماڵی پاشا و مەلاو ئەفسەر و کاربەدەستان لێرن. مزگەوتی جومعە و قوتابخانەی مناڵان و تەکیە و گەرماوی گشتی و 600 دوکانی لێیە. بە کورتی ناوشار چەند خانوبەرەی لێیە، ئێرەش ئەوەندەی هەیە. جێی سەیران و سەرچاوە. سەیرانگایەکی بێوێنە لە قەراق دێری مەسیحدا و هەرچی سەیرانگاکانی دیکە هەیە هەمویان لە چاو ئێرەدا هیچن. خیابانێکی پڕ لە گوڵ و سێبەرەکانی دەڵی چوارباخی ئەسفەهانە. گوڵ و سمبول و نێرگز و وەنەوشە لە ژێرپەی سەیرانکەراندا دەبنە پێخوست و داری ئەمبەرە و ئەوبەری خیابانەکە سەریان لە ئاسمانە و لە هەواوە گەیشتونەتە یەک و تێک ئاڵاون بە جۆرێک کە تیشکیەتا و ناگاتە زەوی و بەر سەیرانکەرەکان ناکەوێ. لە هەر گۆشە و بن پچکێک 1000 بولبول و مەلی خۆش ئاواز دەچریکێنن و وا لە ڕێبواران دەکەن ڕابوەستن و گوێیان لێ بگرن. دەنگخۆش و مۆسیقاژانەکان هەر یەکە لەلایەکەوە کۆڕی خۆیان گەرم دەکەن و ئاسمان دەخەنە سەما. خێرومەندەکان لە ناو ئەو مێرگ و چیمانانەدا سەکۆی دانیشتنیان کردووە کە جۆگە لە ئاوی پاکی بە بەردەمدا دەڕوا و ئاشی کەبابەکانیان بە ڕێژنەی ئاو دەگەڕێ و شیشە گۆشتەکانیان دەسوڕێن و دەبرژێن. لەم سەیرانگایەدا دەستە دەستە خەڵک لێک کۆ دەبنەوە، هەندێک باسی زانین دەکەن و هەندێک شەعر دەخوێننەوە و هەندێکی دیکە چیرۆک دەگێڕنەوە. لالایەکی دیکەوە پیاوانی قسەخۆش و نوکتەباز و لاسایی کەرەوە دانیشتوان دێننە پێکەنین. لەولاترەوە دەستەیەک لە دانیشتوان زۆر بە سۆز و بە کوڵەوە باسی ئیمامەکانیان دەگێڕنەوە. هەر چوار لای ئەسبوزانیش باخ و باخچەی یەک لە تەنیژ یەک گرتوویەتی و 15 گوندی ئاوەدانی پڕ لە خەڵک لەناو ئەو باخانەدا کە خان و مزگەوت و گەرما و بازۆڕۆکەی خۆیان هەیە، هەر یەکەش کانیاوی خۆی هەیە کە باخچەکانی ئاوەدا. شارەکانی چواردەوری مەلاتیە. لە مەلاتیەوە بۆ لای خۆر ئاوا بەڕێی وەڵاش و قەفقالدا بە 3 ڕۆژ دەگەیتە شاری سێواز. لە باشووری خۆرەڵات شارۆچکەی ئالباستان هەیە، لای باکوور قەڵای دیورکە. ئەو ڕووبارەی لە ئالاجەخان ڕادێ بەژێر پردی دیورکدا تێدەپەڕێ. لەوێشەوە پاش پەڕینەوەی لە پردی گوڵە زەرد دەگەین کە لە ڕۆخی فراتدایە و تا مەلاتیە 3 قۆناغی تەواوە. باشووری مەلاتیە قەڵای حەسەن منسوورە کە 3 قۆناغ دوورە و کێوی کومرلیان کەوتۆتە نێوان. لای قیبلەش دوورگەی دیجلەیە. لە باکووری خۆرەڵات بە قەراغزەی فراتدا دەگاتە قەڵای خاپوور کە 3 ڕۆژ ڕێیە، بەڵام من خێرا ڕۆیشتم بە 2 ڕۆژ گەیشتم چونکەم قۆناغا بە تون ڕۆیشتن نەبێ نابڕێ. لای باشووری قەڵای دڕندەیە. قەڵای ڕۆم 4 قۆناغ لە خوارترە. قەڵای پیرە جیگیش هەر کەوتۆتە لای باشوور. ئەوانە هەر یەکەی 3 ڕۆژ ڕێگایەن، بەڵام ئاقەسەرای دوورترە و بە 5 ڕۆژ دەیگەینێ. بەندەری حەڵەبی شەرکەوتۆتە باشووری مەلاتیەوە و 5 قۆناغ دوورە. قەڵای مەرعەش و قەڵای دیاربەکریش یەکی 5 قۆناغ دوور کەوتونەوە لای خۆرهەڵات. قەڵاکانی عەنتاب و قەیسەری
کەوتونەتە باشووری مەلاتیە و ڕێگەیان 5 ڕۆژە. بەم جۆرە مەلاتیە کەوتۆتە نێوان ئەم هەشارە گەورەیەوە و بەندەرێکی ئاوەدانە. دانیشتوانی کورد و تورکمانن، کوردی ئیزولی و تورکمانیشی زۆرە. خەڵکەکەی ئازا و دلێرن، هەمویان موسڵمان و بەدینن و غەریب دۆستن و نانیان لەبەرچاو نییە. هەر ئاوارەیەک ڕێبکەوێتە ماڵیان زۆر ڕێزی دەگرن. شاری زانایان و گەورە پیاوانە و جێگەی شاعیرانە. زیارەتگاکانی لای ڕاستی ئەسبزوو قەرەبابە هەیە و لای چەپی عەلیبابا و لە نزیک داراغاجی سوڵتان سەید کەماغلی نێژراوە. ئەمانە هەمویان لەگەڵ هارونە ڕەشیددا هاوبەشی گەمارۆدانی ئەستەمۆڵیان کردووە. لە ناو باخەکانی ئەسبزوودا ماڵی سەید بەتاڵ هەیە کە خانووسکەیەکی بچووکە و لە سای هیممەتی ئەو بەتاڵیەوە 700 ساڵە هەیە و هەروەکو خۆی بەپێوە ماوە. لەبەر ئەوە مەلیک ئەحمەد پاشا دۆستی ئەو خانەدانەیە ئەم قسنەی گەورە کرد و گومبەزێکی گەورە و چەند حوجرەیەکی بۆ کرد و چێشتخانەیەکی بۆ دانا و گەلێک قاپ و قاچاقی مسی بۆ کرد با وەقف و سەرکارێکی لەسەردانا. ئێستا بووە بە تەکیە و زیارەتگا. خەڵکی شار بۆ دوعای بارانە لی کۆدەبنەوە و شوێنی دوعا قبوڵ بوونە. لە نزیک ئێرە سەید ئەحمەدی دەرنی و جێگەی چلەکان و زیارەتگای شێخی شافعی هەیە. پاژەوەی تێر بە مەلاتیەدا گەڕاین بارمان کرد. 11 سەعات ڕۆ و خۆڕەڵاتاتین لە قەراغ زەیفرات و چانێکمان گرت. هەوا خۆش بوو. هەندێک کەڵک و بەلەممان پەیدا کرد و بە 3 ڕۆژ لەم بەرەوە پەڕینەوە ئەو بەری فراد و چوینە ناو هۆزی ئیزولی کورد لە ویلایەتی دیاربەکر. سەیری خۆش لەوەدا بوو. هەندێک لە مەلەوانان و کەڵەکەوانە کوردە ئیزولیەکان بەڕوت و قوتی لەسەر ڕێی پاشا ڕیزیان بەست بوو، گوایە سەلامی بۆ دەکەن. پیرەکانیان بەوانی دیکەیان دەگوت کوڕە دەست بۆ پاشا ڕاتەکێنن، ئەدەب وایە. بەڕووتی هاتوونەتە بەردەمی پاشا و ئەدەبیش فێری ئیدیکە دەکەن. پاشا بێ ئەوەی تەماشا بکە 80 زێڕیدانێ و ڕۆیی لە نزیک فرات چوینە گوندی ئیزولی کە 200 ماڵە و لە خاکی خاپوردایە. مزگەوتێکی هەیە و دانیشتوانەکەی هەموو لە دز و ڕێگرەکانی ئیزولین. لێرە بەرەو خوارتر لە سەر فرات خانی ڕەژوو هەیە کە شوێنێکی زۆر بەترسا. لە خوار ئەو وەزەی فرات بە نێوان دوو کێودا ئەوەندە بەخوڕ و تیژە و دەڕوا هاڕەی زراوی پیاو دەبا. سوڵتان مرادی چوارەم نیازیوا بووە لەم شوێنەدا پردێکی بەڵند دروست بکا و پێویستی بووە ئەملاو ئەولای دەربەندەکەی بۆ تەخت بکە. تازە دەستیان پێ کردبوو کە مرادخان مرد و پردەکە بە نیوە چڵی مایەوە. دروستکەرانی پردی گەورە لە سەرفراد لە نزیک ئاوی ڕەژوو کارێکی زۆر خێرا و چاکە. بەڵام پردی وا گەورە وەستای زۆر شارەزای دەبێ، چونکە لەم بەرەوە بۆ ئەو بەر 110 گەزی شایە و لە تاقەکانی ئایا سۆفیا پانترە. لەگەڵەوەشدا هەر کارێک ئادەمیزاد بەڕاستی دەستی بداتێ سانایە. لێرەوە بە گوندی ماڵقوجدا تێپەڕین و قەڵای خاپورت لە لای چەپمانەوە بەجێمە. دیسانەوە ڕۆ خۆڕەڵاتاتین و لە گوندی مەلا ئەفەندی و چانێکمان گرت. ئەم گوندە لە خاکی خاپوردایە و 100 ماڵێکی ئاوەدانە. مزگەوتی هەیە و مەلا ئەفەندی خۆشی لەو مزگەوتەدا نێژراوە. پاشا لێرە و ئاغاکانی خۆی ناردە سەرگوندەکانی خاپورد وەکو باشخان و ئورتوخان و شەربەتین و ئەگیل و ئەرخەنی و چەرمەک و جینی پاڵوو تا میوانداری بکەن. پاشا بڕیاریدا 10 ڕۆژ لەم گوندەدا بحەسێتەوە. لە هەرێمەکانی دەوروبەرەوە ئازوقاتن دەستی پێکرد. لێرەشدا منی ناردەکن بەگەکانی ئەرخەنی و ئەگیل. چوون بۆ لای بەگەکانی ئەرخەنی و ئەگیل. لێرەوە هاتمە گوندی هەبوس کە لە ئالێتی دیاربەکردایە سەر بە سنجاقی خاپورتە و کەوتۆتە ڕۆخی دەریاچەی خاپورت و 300 ماڵێکە. لێوەوە هاتمە ساری قامیش کە گوندێکی خاوەن باخات و درەختە و لەوێشەوە بەرەو خۆڕەڵات بە 1 ڕۆژ لە ڕووباری موراد پەڕیمەوە و نامەی پاشام گەیاندا مرتەزا بەگی پاڵوو. ئەویش باری 350 وشتری ئازوقە بۆ بەڕێ کرد و خۆشیان ساز کرد بۆ پێشوازیکردنی 300 قڕوش و ئەسپێک و
کەوڵکێشێکیدا بەخۆم. ئەم قەڵای پاڵوە لە قەراق ڕووباری موراددا لە شوێنێکی ئەوەندە بەرزە بنیادنراوە سەری گەیوەتە ئاسمان. ئێمە بە ئاسانی لە ئاوەکەماندا و چووینە ناو دەروازە ئاسنینەکەی. گوندێکی کورد و ئەرمەنیە لە خاکی دیاربەکردا. لێرەدا زەیلقێکی لێ دەبێتەوە. لەژێر دەروازەکە بە ناو دۆڵێکدا دەڕوا، ناوی چنارەیە، دەچێتە دیاربەکر. وەختی خۆی نۆشیروان قەڵایەکی لێرەدا بنیاد نابوو، دەروازەی ئاسنینیشی تێخست بوو. لەبەر ئەوە ناویان نابوو دەمیر قاپوو، واتە دەرگای ئاسن. ئێرە ڕەشەبایەکی هەیە، جارێک بۆ باکوور و جارێک بۆ باشوور هەڵدەکا. پاشان هاتینە گوندی ترخی کە لە خاکی دیاربەکردایە و خەڵکەکەی کوردن لە قەراغزەیە. لێرەوە هاتینە گوندی بەرنسیج کە پردێکی سەیریان لەسەر ڕووبارەکە دروست کردووە. هەرچۆنێ بوو ئێمە بەسەریدا پەڕینەوە و هاتینە قەڵای ئەگین. قەڵای ئەگیل لە سەردەمی سەلیم خاندا مەلا ئیدریس و بیقلی پاشا ئەم قەڵایەیان لە فەرمانڕەوایی کوردستان قەچورخانی گەورە سەند. ئێستا سنجاقێکە سەر بە دیاربەکر. قەڵاکە لە پارچەیەک تەختایی سەرچیایەکی بەردین دروست کراوە. باخ و باخچە و خانووی خۆشی هەیە. لە خان و بەرە بەناوبانگەکانی ماڵی عەبدولمومنی کوڕی موجار و کە پیاوێکی پیری دنیا دیتووە. بەگی ئاڵاو سەرۆکی چەری هەیە، بەڵام بەگەکەی بەگی عوسمانی نییە و لە بردنی بۆ نییە. بەگ بمرێ کوڕەکەی دەبێتە بەگ، چونکە حکومەتی سربەخۆیە. کە سوڵتان نامەی بۆ دەنێرێ بە نازناوی جەناب دەست پێیەکە. ئەگەر بەگ بمرێ و کوڕی نەبێ، حکومەتەکەی ئەدرێ بە یەکێکی دی لە خۆیان. لە پاش تەماشاکردنی ئێرە بە سوار لە زێ پەڕینەوە و هاتینە شارۆچکەی حینێ کە لە ڕۆخی زێ و باخاتی هەیە. خانووەکانی چین لەسەر چین و جوان ڕازاونەتەوە. لێرەوە بەناو باخ و دارستاندا گەیشتینە قەڵای ئەرغنی. قەڵای ئەرغنی ئەم قەڵایە پردێکی خنجیلێ و دەروازەیەکی ئاسنینی هەیە. بۆ حەسانەوەی 8 سعات باشە. بنیادنەرەکەی سوڵتان ئەرغنی کوڕی سوڵتان ئەحەدوڵڵایە عەباسیە. خەڵکەکەی بە هەڵا ئاری خنی پێدەڵێن. ئێرە چەند شاو سوڵتانێ دەستاودەستی پێکردووە. لە ساڵی 921دا بە یارمەتی مەلا ئیدریس خەڵکەکەی خۆیان دا بەدەست بیقلی پاشا و کلیلی قەڵایەن بۆ هێنا. جا لەسەر فەرمانی سولەیمان خان بۆتە پایتەختی بەگ و ئێستا سنجاقە. باجی بەگەکەی بۆ میری 20 ئاقیچەیە، 10 زەعامەت و 123 تیماری هەیە. سەرۆکی چەری و بەگی ئاڵای هەیە. بەپێی قانون بە چەکدارەکانیەوە 2000 عەسکەری هەیە کە لە ژێر ئاڵای بەگدا دەچن بۆ شەڕ. قازیەکەی 150 ئاقیچەی هەیە. قەڵادار و نەفەرەکانی قەڵاو کوێخای سوپا و سەرداری یەنچەری و دارۆخە و میراوی شاری هەیە. شێخولیسلام و نەقیبی ئەشراف لە دیاربەکردا نیشن. قەڵاکە لە ڕۆخی شەتڵعەرەب لە زەویەکدا بەبەردا تاشراوە و دانراوە. قەڵایەکی جوانە. جبەخانە و تۆپەکانی هی بەگە. لەبەر باری خۆمان و وڵاخەکانمان هێزمان لێبڕا. بارکو لە مەرگیەک بوو خۆمان گەیاندە ناو دیاربەکر. قەڵای قەرە ئامێد یان شاری دیاربەکر. چۆنیەتی ناولێنانی ئەم شارە زۆر قسەی جیاواز هەیە. دەڵێن ئەو کاتەی یونس پێغەمبەر لە مووسڵ بوو زۆری تەقەلادا، کەس نهاتە سەردینەکەی. ئەویش دڵی ئێشا و دوعای خراپی لێکردن. مووسڵ کاول بوو. لەوێوە هاتە دیاربەکر و کەوتە ڕابەری خەڵک. دانیشتوانی ئێرە
بەبێ 32 باوەڕیان پێکرد و هاتنە سەر ئاینەکەی. ئەو پێغەمبەرە زۆری پێخۆش بوو، دوعای چاکی بۆ کردن، وتی یاخوا شار و وڵاتەکەیان ئاوەدان بێ و دانیشتوانی هەرشاد و دڵخۆش بن و ماڵ و مناڵیان ئازا و ڕەشید بن. نزیکەی 7 ساڵ لە ئەشکەوتێکی چیاکانی ئێرەدا ژیا. ئەو سەردەمەی کیژێکی جوان فەرمانڕەوا بوو لەسەر دەستی یونس پێغەمبەر موسڵمان بوو، لەبەر ئەوە زۆر دەوڵەمەند بوو. بە فەرمانی یونس پێغەمبەر ئەم شارە بە بەردی ڕەش دروست کرا. جا چونکە بنیادنەری شار کچ بوو، مێژ و نووسانی عەجەم دیار بیکری پێدەڵێن، واتە شاری کیژۆڵە، بەڵام مێژ و نووسانی ڕۆم لەبەر ئەوەی دیوارەکانی بە بەردی ڕەش دانراوە قەرە ئامێدی پێدەڵێن، لە دەفتەری شاشدا وا نووسراوە. ئەم شارە چەند دەستا و دەستێکی کردووە. لە پاش نوشیروان لە سەردەمی خەلیفە ئەبوو بەکردا خالید بە 7,000 کەسەوە هاتە سەری و گرتی و ئەو کافرانەی تێیدا بوون لە ترسا خۆیان لە قەڵاوە هەڵداشتە خوارێ و هەپرون بە هەپرون بوون. پاشان جارێکی دیکە کەوتەوە دەستی کافران و سوڵتان وەحدوڵڵای عەباسی بە سوپایەکی زۆرەوە هاتە سەری و گەمارۆیدا. لە پاش 7 مانگ قات و قڕی کەوتە ناو قەڵا و دانیشتوانی بەپێی پەیمانێکی 7 مادەیی خۆیاندا بەدەستەوە. یەکەم، وەکو سەردەمی ئیمامی عومەر سەری یەک زیرە جیزە بدەن. دووەم، کڵێساکانی ناوقەڵا نەڕوخێندرێن. سێم، قەشە و مەتران و پەتیکەکانیان باجیان لێ نەسەندرێ. چوارەم، بازرگانی ئەوانی ژۆک و موسڵمانەکان باج بدەن. پێنجەم، لە ناو خانوەکانی خۆیان و لە ناو قەڵادا بمێننەوە. شەشەم، زیارەتگا و گۆڕستانەکانیان تێک نەدرێت و نەکرێنە باخ و باخچە. حەوتەم، ڕێگەی مێزەرە ڕەنگا و ڕەنگەکانیان لێ نەگیرێ. پاش قبولکردنی ئەم 7 مەرجە قەڵایەندا بەدەستەوە و ئێستاش هەر لەسەر ئەو پەیمانە بەڕێوە دەچن. لەو ڕۆژەوە ئەم دیار بەکرا لە باوکەوە بۆ کوڕماوەتەوە و هەر خۆیان حکومەت بوون. لە زمانی سوڵتان سەلیم یەکەمدا کە سوڵتان مەلیک مزەفەر فەرمانڕەوای دیاربەکر بوو، پاش ڕۆیشتنی سەلیم خان بۆ غەزای چاڵدێران، کوردەکانی دیاربەکر دەستیان بە چەتەی و ڕاوڕوود کرد و لە ڕێگەکانی کەماخ و تورجان و بایوبورد و قەڵای خانیجا زۆریان زیان بە لەشکری موسڵمانان گەیاند. ئەم هەواڵە گەیشتە سەلیم خان، نامەیەکی زۆر نەرم و دۆستانەی بۆ فەرمانڕەوای دیاربەکر نووسی کە ئەمە دەقەکەیەتی: براکەم، تکام وایە پیاوەتیم لەگەڵ بکەیت و ڕێگەی ئەو کوردانە نەدەی خراپە بکەن و پێشیان بگری. فەرماندەی دیاربەکر کە نامەکەی دەخوێندەوە لە وەڵامدا بۆی دەنووسێ: هەر کاتێ تۆڵەت لە شا ئیسماعیل سندەوە، وەرە تۆڵە لەو 200,000 کوردە تفەنگدارەکانی دیاربەکری منیش بسێنەوە. سوڵتان سەلیم دەڵێ مادام حاکمی دیاربەکر خۆی ئەم ڕێگەی بۆ داناین، ئینشاءالله وا دەکەین. ئەوە بوو لە شەڕی چاڵدێراندا عەجەم شکان و سوپای عوسمانی بە سەرکەوتووی گەڕایەوە. لە ئەرزڕوومەوە محەممەد بیقلی پاشا بە 100,000 عەسکەرەوە هاتە دیاربەکر و گەمارۆیدا. 70 شەڕی قورسیان کرد. هەرچەندە دەروازەی چیا و دەروازەی ماردین بە گولەی تۆپ درزی تێکەوت بوو، بەڵام قەڵا هەروەکو خۆی بوو. لای ماردینەوە سوپایەکی زۆر دەرکەوت. نامەبەران نامەیەکیان بۆ بیقلی پاشا هێنا کە خوێندیەوە لە خۆشیانە باڵی گرت و وتی: کوڕینە، حەزرەتی مەلا ئیدریس فەرمانڕەوای ئامێدی کە لە چاڵدێران فریەمان کەوتبوو، ئەوە لێرەش بە 40,000 کەسەوە گەیشتە یارمەتیمان. ئەمە سوپای ئەوە، بابێن ئەوانیش لە لامانەوە بوەستن. عەسکەرەکانی مەلا ئیدریس بێ ئەوەی گوێ بدەنە ماندوێتی یەکسەرچوونە ناو سەنگەرەکانەوە. کوردەکانی ناو قەڵاکە ئەمەیان دی، ترسیان لێ نیشت. پاشان بەپێی ئاشتینامەیەک قەڵایەندا بەدەستەوە. بەپێی ئەو پەیمانە هەموو کوردەکان لەگەڵ فەرمانڕەواکەیان لە قەڵا هاتمە دەرەوە چوونە ماردین، پاشان لەوێش خۆیان نەگرتەوە. ئەم هەواڵە خۆشە لە دەشتی تورجان بەدەستی سەلیم خان گەیشت. ئەویش دیاربەکری دا بەو سەردارە و ئەمادەشی بۆ هەتایەدا بە مەلا ئیدریس و بەم پێیە بڕیارنامە نووسرا. لەسەر ئەمە مێژ و نووسانی ڕۆم لەمەڕ ئەم بەسەراتە دەنووسن: ئەم داگیرکردنەی سەلیم خان بەدەستی ئەبوو شوراب محەممەد پاشا و باوکاری مەلا ئیدریسی بتلیسی بووە. لە پاشترە کە سوڵتان سەلیم خانی کوڕی سوڵتان سەلیمی ڕەحمەتی دەچوو بەغداد بگرێ و هاتبووە ئێرە، ئەو هەوای دیاربەکری زۆر بەدڵ بووە و وتبووی: هەی ئاوەدان بێ قەرە ئامێدی خۆم، مشتای دابوونێ و
بە 3 مانگ 10,000 کیسەی ئاخچەی سکەلێدان کە نووسرا بوو سوڵتان سولەیمانی کوڕی سەلیم خان خوا دەوامی بدا ئەم سکەیی لە قەرە ئامێد لێدرا. ئێستاش لە ملاولا گەلێک لەم پارانە دەدۆزرێنەوە کە زیوێکی پەتیە. پاشان ئەم ویلایەتی دیاربەکرە جیا کرایەوە و بوو بە ئالیەتی وەزارەت. قانونی سوڵتان سولەیمان لەمەڕ ئالیەتی دیاربەکر. ئالیەتی دیاربەکر وەزارەتێکی توڵوغیە. ئەو نامە و فەرمانانەی لەلایەن سوڵتانەوە بۆ والیەکانی ئێرە نووسراوە بە ناوی دەستوری مکەڕەم مشریفی ئەفغەم دەنووسرێ. باجی وەزیرەکەی 12 جار 1660 ئاقیچەیە. هەمووی 12 سنجاقە و 5 سنجاقی سربەخۆشی هەیە. لە 19 سنجاق 12یان وەکو ئالیەتەکانی دیکە تیمار و زەعامەت و بەگەکانیان لەلایەن دەوڵەتەوە دانراون و لا دەبرێن. بەڵام 8 سنجاقیان هی بەگە کوردەکانە. لە کاتی داگیرکردندا لەسەر پێشنیاری بیقلی پاشا ئەو سنجاقانە بە خانەدانی و بنەماڵە بۆ هەتایە دراوەتەوە بە خۆیان و ئەو بەگانە دانران و لابردنیان بۆ نییە. دوای مردنیان کوڕێک یان یەکێک لە خزمەکانیان دەچێتە جێیان داهاتیان سربەستە. زەعامەت و بازرگانیان هەیە. لە کاتی شەڕدا زەعیم و بازرگانەکان لەگەڵ فەرماندەی تیپ و سەرۆکی یەنچەری لە ناوسپای دیاربەکردا دەبن. ئەگەر بۆ شەڕێک بان کران ناتەن سنجاقەکە دەدێتە یەکێکی دیکە لە خۆیان. جگە لەو سنجاقە 5 سنجاقی دیکەشن کە حکومەت بڕیاری داوە سربەخۆییان هەبێ. فەرمانڕەواکانیان بە سربەخۆیی زەعامەت و بازرگانی دەبن بەڕێوە. هەر چەندێک داهاتیان هەبێ هی فەرمانڕەوایە. ئەو فەرمانانەی لە سوڵتانەوە بۆیان دێ بە نازناوی جەناب دەست پێ دەکا. سنجاقەکانی عوسمانی لە دیاربەکردا ئەمانن: خاپورد، ئەرخەنی، سێوەرک، نەسیبین، حەسەنکیف، چموشگەز، سەعەرد، مفارقین، ئاقچەی قەڵای نسیبین، خاپور، شەنگار. دیاربەکر پایتەختی پاشایە. فەرماندەیم سنجاقە هەمویان بەگی عوسمانین. سنجاقە خانەدانەکانی ژەمانن. گوێگرانی خۆشەویست تا ئەڵقەی داهاتووی سیاحەتنامەی ئەولیا چەلەبی تەرجیل، بەخواتەسپێرین خوارتک، قەپاقوچور، چەرمەک. ئەمانە بەپێی قانون خانەدان نین و لە کاتی وەجاخکوێری فەرمانڕەواکانیان دەبێتە مڵکی عوسمانی. ئەو حکومەتە سربەخۆیانی لەناو ئالیەتی ئامێدیدان ئەمانن: جەزیرە، ئەکیل، گەنج، پاڵوو، حەزۆ. ئەمانە سربەخۆن و نازناوی میری میرانیان دەدرێتێ، بەڵام هەر دەبێ لەگەڵ وەزیردا بچن بۆ شەڕ. بە میری شار و میری پسان و میری پوزان و میری قانجوک و هیدیکە نزیکەی 300 پیاوی لێهاتووی هەیە. دەفتەرداری بازرگانان، دەفتەرداری کوێخات، دەفتەرداری ماڵی هەیە. باجی میریەکەی 4000 و باجی میریەکەی 40399 ئاقیچەیە. لە ئامێدی پایتەختی پاشادا 9 زەعامەت و 168 تیماری هەیە. لەم سنجاقەدا بەپێی قانون بە جبە لەبەرەکانەوە 2000 عەسکەری چەکدار هەیە، بەڵام بەبێ جبە لەبەرەکان هەر 700 کەس دەبن. سەرانسەری دیاربەکر لە کاتی شەڕدا 3000 عەسکەری پڕچەکی هەیە و پاشا 3000 هەڵبژاردەی تایبەتی خۆی هەیە. باجی بەگ و فەرمانڕەوا خانەدانەکانی ئالیەتی دیاربەکر. باجی میرلیوە حەزۆ 219999 ئاقیچەیە. هی میرلیوە ئەرخەنی 200515 ئاقیچەیە. میری سێوەرک 403043 ئاقیچەیە. میری ئاتاق 447200 ئاقیچەیە. میری تەرجیل 445300 ئاقیچەیە. میری چەرمەک 214000 ئاقیچەیە. میری حەسەنکیف 203955 ئاقیچەیە. بنەماڵەی ئەگیل 269750 ئاقیچەیە. میری چەپاقچور 37000 ئاقیچەیە. میری جومشگەز 334000
223 ئاقیچەیە. میری سیغمان 349,007 ئاقیچەیە. میری سەرعەت 223,772 ئاقیچەیە. میری ئاقچەقەڵا 200,000 ئاقیچەیە. میری شار 191,570 ئاقیچەیە. میری پیسان و پوزان 100,000 ئاقیچەیە. خانەدانی قوڵب 166,668 ئاقیچەیە. میری خانجۆک 427,800 ئاقیچەیە. میری پەرتەک 38,000 ئاقیچەیە. میری گەنج 278,300 ئاقیچەیە. دەفتەرداری خەزیانەی قەرە ئامێت 140,395 ئاقیچەیە. کوێخەی دەفتەرداری دیاربەکر 100,924 ئاقیچەیە. دەفتەری زەعامەت 80,000 ئاقیچەیە. فەرماندە عەسکەریەکانی ئالیەتی دیاربەکر بەڕیس. یەکەم چاودێری گشتی و سەرداری مەزن وەزیری دیاربەکرە. دووەم کوێخاکەی. سێم فەرماندەی جزیرە. چوارەم فەرماندەی ئەگیل. پێنجەم فەرماندەی گەنج. شەشەم فەرماندەی پاڵۆ. حەوتەم فەرماندەی حەزۆ. ئەمانە و ئەو 18 میرەی لەسەرەوە ناویان هات تێگڕا دەبنە 25 فەرماندە. دوای ئەمانە 26 دەفتەری ماڵ، 27 کوێخای چاوەشەکان، 28 دەفتەرداری زەعامەت، 29 ئەمینداری دەفتەر، 30 ئەمینداری چاوەشەکان، 31 نووسەری چاوەشەکان، 32 بەگی تیپ، 33 سەرۆکی چەری. سەرڕای ئەمانە لە هەر سنجاقێکیشدا یەک بەگی تیپ و یەک سەرۆکی چەری بژمێرین، ژمارەی ئەفسەرەکان دەگاتە 38 ئەفسەر، لەگەڵ ئەوانی دیکەدا دەکاتە 70. 71 کوێخای سوپا، 72 سەرداری یەنچەری، 73 قەڵادار، 74 حسێن ئەفەندی ڕۆژنامەچی، 75 کاربەدەستی بەیتولماڵ، 76 ویوادی شار، 77 ئاغای دارۆغا، 78 باجگری گومرگ، 79 ئاغای خەرش ئەستێن، 80 باجگری ماڵان، 81 شابەندەر. 300 وردە بەگیش بخرێتە سەر ئەمانە لە دیاربەکردا نزیکەی 400 فەرماندە هەیە کە فەرماندەی عورفین. شاری ئامێد مەولەویەتێکی 500 ئاقیچەیە. لەسەر فەرمانی سوڵتان مەحزەر باشی و چۆغەدار باشی هەیە. لەبەر پاراستنی سامی خۆی ئابای سەچاقڵی لە ئەسپەکەی خۆی دەدا. نایبی لە هەرێمەکاندا هەیە. مەلای هەرێمەکان ساڵانە 40 کیسێ ڕۆمیان دەدرێتێ. پاشاش لەم ئالیەتە بەربڵاوەدا 100,000 قوروشی دەسەکەوێ. هەرچەندە ئێرە کوردستانە و هەمویان شافعی مەسەبن، موفتی و نەقیبی ئەشرافی مەسەبەکانی دیکەش هەیە. قەڵای دیاربەکر لە ڕۆخی شەتڵ عەرەب لە سەرچیای کچ کە کێوێکی بەرزە بە بەردی ڕەش دروست کراوە، ئەگەرچی ئەو چیایە بەردیشە. لای ژوورەوەکەی مێرگ و چیمەنێکی بەرینە. بەری خۆرەڵاتی قەڵا بۆ لای باکوور ڕەوەزێکی ئەوەندە بەرزە سەری لە ئاسمان دەستپێ و ئەشکەوتی کچ کەوتۆتە بن قەڵاوە. جێی زیارەتگای یونس پێغەمبەریش هەر لەوەیە. ئەوەندە بڵندە لەسەرەوە پیاوزاد ناکا بڕوانێتە خوارێ. بنکەکەی ئەوەندە قوڵە دڵی شیوی دۆزەخە. بەهۆی ڕووبارەکەوە ئەمبەرە و ئەوبەری کراوەتە باخ و بێستان و پەرژین کراوە. ئەم باخاتە ساڵی 6 مانگ دەبێتە جێگەی سەیران و ڕابواردنی خەڵکی شار. ئەم زێ گەورەیە کاتێ لەسەرەوە بۆی دەڕوانی ئەوەندەی جۆگەلۆکەیەکی لێدێتە بەرچاو. بەم جۆرە ئەم لای قەڵا ئاوا سەری گەیشتۆتە ئاسمان و لاکانی دیکەی باکوور و خۆراوە و قیبلەی زەویەکی تەختە. دیوارەکانی یەکی 40 گەزی پاشا بڵندن، لە بنیشەوە 10 گەزی بۆ کراوە بە بناغا. قەڵاکەش چونکە بە بەردی ڕەش دروست کراوە ناوی قەرە ئامێدیان لێناوە. وەستای کارەمان لە شێوەی 4 گۆشە و لاکێشەدا بەرەو باکوور درێژی کردوتەوە، بە جۆرێک کە هەموو قولە و ددانەکانی چاویان لە یەکترە و لە کاتی گەمارۆدانە یەکتری دەبینن و فریای یەک دەکەون. لەبەر ئەوەی قەڵا لەسەر بەردی غار و
ڕەوەزێکی یەکپارچە دانراوە ئەگەر دوژمن گەمارۆی بدا ناتوانێت لە ژێرەوە کونی بکە یان سەنگەری بۆ بێنێتە پێشەوە. تەنیا مەترسی لەوەدایە گەمارۆکە درێژە بکەوێت و قات و قەڕی بکەوێتە ناو دانیشتوانی قەڵەوە. لای خۆڕەڵات لەبەر ڕەوەزە بەرزەکە پێویستی بە خەندەق نییە، بەڵام باکوور و خۆراوە و باشووری خەندەقی هەیە. لە سوچی چوارگۆشەکاندا بورجیوا هەیە، دەڵی سەدی یاجوج و ماجوجە، وەکو قەڵاکانی دیکە 3 نهۆم و 4 نهۆم نییە، بەڵکو تاقە 1 نهۆمی قایمە و 4 دەروازەی ئاسنی تێخراوە. دەروازەی لای باکوور کە دەروازەی چیای پێدەڵێن ڕێگەی شەربەتین و ئەیگل و ئەرخەنی و چەرمەک و خاپورت و پاڵویس لەسرە. لای خۆرئاوا دەروازەی ڕۆم بۆ گۆڕستان و کێوەڕەشەکان دەچێت. لای قیبلە دەروازەی ماردینە و خۆرهەڵات دەروازەی نوێیە. لە قەڵا بۆ خوارەوە لە پرد بپەڕیتەوە و قەڵاکانی مفارقین و پردی باتمان بەجێبێڵی بێ قۆناق دەگەیتە قەڵای حەزۆ. دەروازەیەکیش لە قەڵای ناوەوەدا هەیە، تایبەت کراوە بە پاشا بەرەو خۆڕەڵات بۆ سەرزێ دەکرێتەوە. دەرگای ئۆرغۆن و ڕێگەی گشتی نییە. دیواری قەڵاو ئەم دەروازانە هەمووی بە شەقاوی خۆم 11,000 هەنگاوە. گۆشەی لای خۆڕەڵاتی سەرای پاشایە. لەبەر ئەوەی چاڵ و چۆڵ و سەخت و هەڵموت بوو نەمتوانی بیپێوم، بەڵام بۆم دەرکەوت کە لە دەروازەی چیاوە تا دەروازەی ماردین ناو قەڵا 2000 شەقاوە. بەم پێیە ئەوەی لەسەر بەردەکانەوە پێواومانە 2000 شەقاو دەبێ. لەگەڵ چواردەوری قەڵای قەرە ئامێد دەکاتە 14,000 شەقاو. قۆشبنی لای باکووری ئەم قەڵایە کە بەسەر زێدا دەڕوانێ بە بەردێکی خار و ڕەشی ئەوتۆ هەڵچنراوە، 1000 کوتەکی ئاسنی لێدرێ، کاری لێ ناکاو، لەناو ئاگریشدا ناتەقێ. شتێکی یەجگار سەیرە. قەڵای ناوەوە تەواوی 4000 شەقاوە. لە ناوەوە 150 ژوور و گەلێک دیوەخان هەیە، سەرایەکی گەورەش. هەر وەزیر و وەکیلێک هاتبێتە ئێرە ژووری گەرما و حەوزی فیچقەی لێ زیاد کردووە و پەرەی پێداوە تا ئەوەندە گەورە و خۆش بووە هەموو پەنجەرە و شانشینەکانی بەسەر شەتڵ عەرەبدا دەڕوانن یان لەسەر دۆڵی گردەڕەشن کە دیمەنێکی زۆر دڵگیری هەیە. لە ناو سەراکەدا دیوەخانێکی کۆن هەیە، سوڵتانەکانی پێشوو دروستیان کردووە. نەخش و نیگارێکی ئەوتۆی تێدا کراوە کە وێنەی ئەمە مەگەر لە قاهیرەی میسر و هۆڵی قەلواندا بەرچاو بکەوێ. بنیادنەری ئەم سەرایە بیقلی پاشای وەزیری سوڵتان سەلیم بووە. سەرایەکی گەورەیە، قەڵای ناوەوە زۆر قایمە. ئەو لایی قیبلەی کە دەڕوانێتە شار دەروازەیەکی ئاسنینی هەیە، هەمیشە نۆبەچی وریای لەسەرە. ئاوی ئاشەکانی ئەم قەڵایە بەکاری خوا لە بنبەردێکەوە دێتە دەرەوە و پاشان گێڕانی ئاشەکان دەچێتە ناو سەرای پاشاوە. لەوێوە لە دیواری قەڵاوە بە ناو دەلاقەیەکی تەلبەندکراودا دەڕواتە خوارێ و لە لای چیای کچەوە هەڵدەڕژێتە خوارێ. لەسەر بەردێکەوە بۆ سەر بەردێکی دی چەند تافگەیەک پێک دێنێ، پاشان تێکەڵاوی زێ دەبێ. ئاوێکی زۆر خۆشە. مزگەوتەکانی دیاربەکر لە ناوەڕاستی شاردا پەرزگەی کۆن و مزگەوتی مەزن و هۆی شانەزی دیاربەکر مزگەوتی گەورەی هەیە. مێژوونووسانی ڕۆم لەسەر ئەوە یەکیان گرتووە کە ئەم پەرزگایە لە زەمانی موسا پێغەمبەردا بنیادنراوە کە سپیەکانی ژووری بە عیبری لێ نووسراوە. ئەم قەڵایە کەوتبێتە دەست هەر کەسێ ئێرە هەر بە پەرزگا ماوەتەوە. هەر کەسێ دوور کە عەدنوێژی لێ بکە دڵی خەبەرەدا کە خوا لێی قبوڵ کردووە. دەڵێن ئەمەش لە ڕیزی مزگەوتەکانی گەورەی حەڵەب و مزگەوتی ئومەوی لە شام و مزگەوتی ئەقسای قودس و ئەسەری میسر و ئەیە سوفیای ئەستەموڵە. گەلێک نیشانی وا هەیە دەیسەلمێنێ کە کڵێسا بووە کراوە بە مزگەوت. منارە چوارگۆشەکەی دیارە کە لە پێشدا بۆ زەنگخانە دروست کراوە. مینبەر و میحرابەکەی شێوەی کۆنە، ناوەوەی بە چلچرا و قەندیل ڕازاوەتەوە. کۆڵەکەی ورد و درشتی هەیە کە 3 نهۆم لەسەر یەک دانراوە. هەر لەناو ئەم مزگەوتەدا مزگەوتی شافیعەکان جیایە و ئەوانەی شافیعین دێنە ئێرە. مزگەوتەکە 4 دەرگای هەیە، شەو ڕۆژ بێنوێشکەر نییە.
لە هەشتا لاوە دەرسی عیلم دەگوترێتەوە لە چەند لایەکی دیکەوە سۆفیەکان خەریکی زیکر و پارانەوەن. حەوشەی دەرەوەی بە مەڕمەڕی سپی فەرش کراوە. لە ناوەڕاستی حەوزێکی دەستنوێژی لێیە، لە پلوسکەکانیەوە دەستنوێر تازە دەکرێتەوە. ئاوەکەش لە کانی حەمراواتەوە و لە سەرچاوەی جۆگەی عەلی ڕادێ. هەر چوار لای حەوشەی مزگەوت وەکو مزگەوتی سولەیمانیەی ئەستەمۆڵ کراوە بە سەکۆ و ئەم سەکۆیانە بە مەڕمەڕی هەمەجۆر، سماقی و زەنبوری و یارەقانی داپۆشراون. کۆڵەکەکانی سەرەوەیان باریک و ناوقەدیان ئەستور و خوارەوەیان ئەستورترە. سەری ئەم کۆڵەکانە بە گومبەزی جوان هاتوونەتەوە یەک. سێ لای حەوشەی ئەم مزگەوتە سێ دەرگای تێدایە. بەم زوانەش منارەیەکی چوارسوچیان بۆ دروست کردووە. بە کورتی لە هەموو دیاربەکردا مزگەوتی وا گەورە نییە. لە ناوەوە جێگەی 2000 کەس دەبێتەوە. هەموو پایە و بنمیچی گومبەزەکانی بە مزدا پۆشراوە و لە خوتبەکانیاندا ناوی سوڵتان سەلیم خان دەخوێنرێتەوە. مزگەوتی پێغەمبەر دروستکراوێکی کۆنە، لە نزیک دەروازەی چیا و شوێنێکی بە پیت و بەرەکەتە. منارەیەکی چوارسوچی هەیە و گومبەزەکانی مزڕێژ کراون. ئەمیش لەلایەکەوە جێی نوێژی شافعیانی هەیە. میحراب و مینبەر و شوێنی بانگدەرەکەی ڕازاوەیە و ڕەنگینیشە. لە حەوشەدا حەوزی فیچقەی هەیە. گوایە یەکێک پێغەمبەری لە خەودا بینیوە و ئەم مزگەوتەی بۆ دروست کردووە و ئەم ناوەشی لێناوە. مزگەوتی ئەسکەندەر پاشا جوان و ڕازاوەیە و مسکاری کراوە. منارەی هەیە و ئەوقافی زۆرە و گەلێک کەسنانی لێدەخوا. مزگەوتێکی ئاوەدانە. مزگەوتی باران پاشا مزگەوتێکە مسکاری کراوە. مزگەوتی مەلیک ئەحمەد پاشای کورد کە وەزیرێکی ئازا و پیاوچاک بووە، بەڵام ئەوەندەی ئەم مەلیک ئەحمەد پاشایی خۆمان ناودار نەبووە. ئەم مزگەوتەی لە نزیک دەروازەی ڕۆمە. مزگەوتی ڕەش بنیادنەرەکەی نەزانراوە، شەو ڕۆژ بێنوێشکەر نییە. مزگەوتی ئیپاریە کە گوایە بازرگانێکی چینی دروستی کردووە و 7 بار میسکی لەگەڵ قوڕەکەدا شێلاوە و سواغی پێکردووە. بۆیە پێی دەڵێن ئیپاریە واتە بۆن خۆش. لە کاتێکدا کە هەوا سار دەبێ دیوارەکانی بۆنی میسکی لێدێ. مسکاری نییە، هاتوچۆی زۆرە. مزگەوتی خوسرە و پاشا لای دەروازەی ماردینە، زۆر ڕازاو و جوانە، چونکە لە شوێنێکی قەڵەباڵغدا نوێشکەری زۆرە. مزگەوتی عەلی پاشا لە گەڕەکی سارەوەلیە. مزگەوتی حەسیر لە نزیک کورتان دروانە و نەمزانی کێ کردوێتی و مسکاری کراوە و ئاوەدانە. مزگەوتی معەلەق واتە هەڵواسرا و نەزانراکێ دروستی کردووە. تەیموری لەنگ نیوەی لێ ڕوخاندووە. لەبەر ئەوە هەڵواسراوی پێدەڵێن کە منارەیەکی بەرزی چوارسوچی هەیە. وەستاکەی ئەم منارە قورس و گەورەی لەسەر 5 کۆڵەکە داناوە. هەر چوارسوچی منارەکەیەکی لەسەر یەک کۆڵەکە، بەڵام پاش بەرزبوونەوە ناوەڕاست و قورسایی دەکەوێتە سەر یەک کۆڵەکە لە ناوەڕاستدا. تەنیا کۆڵەکەی پێنجەمە ڕایگرتووە. ئەوانی دیکە ببنیان نەبن فەرق ناکە. جا بۆیە منارەی هەڵواسراوی پێدەڵێن. لەبەر ئەوەی ئەم 5 کۆڵەکەیە کەوتونەتە ناو دوکانی ئاسنگەرێک ڕێبوار باش بۆی دەرناکەوێ و سەرنجی ڕاناکێشێ. مزگەوتی شێخ عەزیزی ڕۆمی تازە بنیادنراوە و لە نزیک مزگەوتی باران پاشایە. لەم مزگەوتەدا زیکری خواجەکان دەکرێ و خەڵکەکەی حاڵ دایەنگرێ. مزگەوتی شەمسی ئەفەندی کە مزگەوتی کوڕیسینیشی پێدەڵێن. هۆی ئەم ناوی کوڕیسینە ئەوەیە کە شەمسی ئەفەندی لە زگی دابووە، باوکی دەچێتە خەزا. لە پێش ڕۆیشتنیە ڕوو دەکاتە خوا و دەڵێ خوایە وا من دەڕۆم، بەڵام ئەم ئامانەتی زگی ژنەکەم بە تۆ دەسپێرم. کە لە شەڕ دەگەڕێتەوە دەبینێ ژنەکەی مردووە و نێژراوە. با خەڵکەکە دەڵێ وەرن گڵۆڵەکەیم پیشان بدەن، من زگەکەیم بە ئامانەت دانابوو بۆ خوا. بڕوام وایە بۆی هەڵگرتووم. کە دەگاتە سەر گۆڕەکەی سەلام دەکات. لەناو قەبرەکە دەنگی مناڵێک دەڵێ عەلەیکە سەلام، شەڕکەڕی ڕێی خوا، باوکی خۆم. ئەو خەڵکە و کوشێتیان لێدێ و بە پەلە قەبرەکە هەڵەدەنەوە. دەبینن کە مناڵێک لە تەمەنی 3 مانگیدا وەکو گوڵجوان لەگەڵ تەرمی دایکیدا لە ناو گۆڕەکەدایە. تەرمەکە مەمکی ڕاستی بەساغی ماوە و ئەو مناڵە دەیمژێ. خوای گەورە هەموو شتێکی لەدەست دێ. بە شەوی ڕەش لەسەر بەردی ڕەش ڕزقی مێرولە دەدا. چۆن مناڵێک بە ئامانەت بە ئەو سپێررابێ لە ناو دەچێ. باوک باوەش بە کوڕەکەیدا دەکا و دەری دێنێ و گۆڕەکەدا دەپۆشنەوە. لەبەر ئەوەی ئەو مناڵەیەک جار جوان بووە، ناویان لێناوە شەمسی و
بەهۆی لە گۆڕهاتنە دەرەوەی پێی دەڵێن کوڕیسین. پاشان ئەم شەمسی ئەفەندیە بوو بە قوتب و چەند کەشف و کەرامەتی لێ دەرکەوت. بە پارەی حەڵاڵی خۆی ئەم مزگەوتەی دروست کرد و ئێستا پێی دەڵێن مزگەوتی کوڕیسین، واتە کوڕی قەبر. مزگەوتی بیقلی محەممەد پاشا کە لە مەیدانی نەزیف پاشادایە و بە خێراتی خۆی کردوێتی و خۆشی هەر لێرەدا نێژراوە. مزگەوتەکە مسکاری و جوانە. مزگەوتی خالیدی کوڕی وەلید کە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکردا ئێرەی گرتووە و ئەم مزگەوتەی بنیاد ناوە و کوڕەکەشی لێرە نێژراوە. جا ئەم مزگەوتانە هەموو خوتبەیان تێدا دەخوێنرێتەوە. مزگەوتی کۆڵانانیشی زۆرن، لەوانە مزگەوتی باقلی و مزگەوتی گەڕەکی ساروەلی. فێرگەکانی ئەو مزگەوتانی لە سەرەوە ناومانێنان یەک مامۆسای دەرەزوتنەوە و دوو فێرگەیان تێدایە. هەرە بەناوبانگەکەیان لە مزگەوتی گەورە فێرگەی مەرجانیەیە کە لە ناو مەلەکاندا پایەی تایبەتی خۆی هەیە و مامۆستاکەی دەگاتە مەولەویەتی. مامۆستا و فەقێ هەیە، لەبەر ئەوەی وەقفی زۆرە هەموو حوزرەکانی ئازوقەی دیاریکرا و گۆشت و میوەیان هەیە. هەر لەم مزگەوتەدا فێرگەی شافیعەکانیش هەیە کە ئەویش ئاوەدانە. فێرگەی مزگەوتی پێغەمبەر فەقەی زۆرە. هەر کەسێک لێرەوە دەستی پێکردبێ قەت نائومێد نەبووە. فێرگەی ئیپاریا بەناوبانگە، علمی بەیانی تێدا دەخوێنرێ و فەقێکانی زوو پێدەگەن و دەبنە خاوەنی عەیان و بەیان. لە فێرگەی مزگەوتی خوسرە و پاشادا علمی کەلام دەخوێنرێ و فەقێکانی زۆر زمان پاراون. لە فێرگەی ساروەلیددا علمی فیق دەخوێنرێ و دەرچوانی دەبنە مەلای شەرع. فێرگەی شێخی ڕۆمی سۆفی پێدەگەیەنێ. فێرگەی تەفسیر کە لەوێدا تەفسیرەکانی جەریری، تەبەری، ئیبن مەسعود، ئەبوو لەیس، بەغەوی، قازی، دەیلەمی، فەیزوڵڵای هیندی، تەفسیری ئەبوو سعود دەخوێنرێ و مەلای زۆر زانای تێدایە. لە هەموو مزگەوتەکاندا شێخی قورئان خوێن هەیە کە قورئانیان لەبەرە، بەڵام چونکە ئێرە کوردستانە وەکو عەرەبستان قورئان لەبەر زۆر نییە. پێیان وایە ئەوەی شت زۆر لەبەر بکە نابێت تەزانە، بۆیە گوێ نادێنان لەبەرکردن. علمی تەجوید دەخوێنن، خوێندنەکەیان تا بڵی تەواوە. تەنانەت هەندێکیان خوێندنەوەی ئیبن کەسیر و خوێندنەوەی سەبعە و خوێندنەوەی عەشرەش لەبەرچاو دەگرن و بەجێ دێنن. هەرچەندە ئێرە وەکو ئەستەمبوڵ گومبەزی حەدیزوتنەوەی نییە، بەڵام لە هەموو مزگەوتەکانیدا حەدیزبێژی گشتی هەیە، بە تایبەتی ئیمامی مزگەوتی گەورە کە بە ئیمامەشێتە ناسراوە، مەلایەکی گەورەیە و زۆر بە زمانە. علمی حەدیسی لە جامیعەی ئەسەر خوێندووە. حەدیزبێژ ڕەمەزان ئەفەندیش هەموو کتێبی موسلیم و بوخاری لەبەرە کە گوایە 7000 حەدیسە. مزگەوتەکانی دیکەش هەر یەکە حەدیزبێژی خۆی هەیە. تەکیەکانی لە تەریقەی خواجەکاندا تەکیەی شێخی ڕۆمی یەک شوێنی تایبەتی نییە و گشتیە. نان و چێشتی ئەم تەکیە بۆ هەموو ڕێبوار و ئاوارەکانە. شێخەکەیان پیاوێکی پاک و ڕووخۆش و خواییە. کانیاوەکانی لە هەمویان گرنگتر و باشتر عین حەمەرەیە. سەرچاوەکەی لە خۆراوەی دیاربەکردایە لە کوێستانی کێوەڕەشە. دوو قۆناغی بمێنێ بۆ شار بە ژێر زەویدا گونج و کارێزیان لێداوە و هێناوێنە تا قەڵای ئامێر. لە پێشەوە بۆ مزگەوتی گەورە و لەوێوە بەسەر مزگەوت و خان و بەرە و گەرماوەکاندا دابەژەکرێ. زانایانی پێشوو لۆکەیان خستۆتە ناو ئەو ئاوی حەمەرەوە و پاشان وشکیان کردوتەوە و دیسان بە تەرازوو کێشاویانەتەوە. دەرکەوتووە کە لۆکەکەی ئاوی ئێرە لە هی عەمەرە سووکترە و لەگەڵ ئاوی بەردەمی کۆنەسەرای ئەستەمبوڵ وەکو یەکوان، واتە ئەم ئاوانە ئەوەندە سووکە. ئەم ئاوی حەمەرەواتە بۆ لابردنی زەردووی و پەرکەم و تەنگەنەفەسی ێژگار باشە. تەنانەت یەکێک لە سوڵتانەکانی عوسمانی ئیبراهیم خان ناوبانگیم ئاوەی بیستووە فەرمانیدا بوو ئاوی حەمرەواتی دیاربەکری بۆ بەرن. لەوێوە سەرۆکی دەرکەوانەکانی خۆی ناردەبوو. لەو کاتەدا مەلیک ئەحمەد پاشا والی قەرەئامێد بووە کە فەرمانی سوڵتانی دەگاتێ دەیخاتە سەرسەری.
6 قومقومەیزی و 6 مس و 6 تۆتیا و 6 بەردین دێنن و یەکی دەوەقە ئاویان تێدەکەن و زارەکەیان مۆری لێدەدەن و دەیدەنە دەستی سەرۆکی دەرکەوانان و 10 کیسە پارەشی لەگەڵ دەنێرن. جگەل لەو 16 کیسەی خەرجی دروستکردنی قومقومەکان کرابوو. ئەم ئاوە بەپەلە بۆ سوڵتان دەنێنرێ. بەکاری خوا ئەو ڕۆژەی ئاو دەگاتە ئەستەمبول ڕۆژی چوونە سەرتەختی سوڵتان محەممەدی کوڕی ئیبراهیم خان دەبێ و ئەو ئاوانە بە ئەو دەبڕێن. واتە ڕۆژی شەممەی 18 ڕەجەبی ساڵی 1050 سوڵتانی تازە یەکەم جار ئاوی حەمرەواتی خواردوتەوە. بە کورتی بڵێن ئەم ئاوە بۆتە هۆی ناوبانگی دیاربەکر کە لە ساڵی 941دا سوڵتان سولەیمانی خوالێ خۆش بوو ڕێگەی بۆ پاک کردوتەوە و لە کێوەڕەشەوە هێنابێتی. کانی عین عەلی ئەم ئاوەش سووک و خۆشە. کانی باقلیشی لە ناو شاردا هەڵدەقوڵێ. دەڕژێتە حەوزێکی گەورەوە کە هەزاران ماسی مەلەی تێدا دەکەن، بەڵام ئەم ماسیانە کەس نایەن گرێ و بیان خوا، چونکە لە پیاوە پێشینەکان چەند کەسێک کە گۆشتی ماسی ئێرەیان خواردووە شەپڵەلەی داون و دەمولوتیان خوارد بووە. ئەم کانیەش ئاوەکەی ساغە، چونکە نەخۆشی دەپەڕێنێ. زۆر کەس دێن خۆیانی تێدا دەشۆن. ئاوی ئێرە دەچێتە مزگەوتی عەلی پاشا و لەوێوە دەڕواتە گەرماوی لای دەروازەی ماردین. ئاوی کانی قەڵای ناوەوە. ئەم ئاوە ئەوەندەی حەمرەوات خۆش نییە. داعشی تەواوی لەبەر نراوەتەوە و دەیانگێڕێ. هیچ وڵاتێک نییە قەڵای ناوەوەی ئەوەندەی ئاوی هەبێ مەگەر سەرچاوەی جەنەت لە ئەرزڕوم و سەرچاوەی چلکانی لە قەڵایوان. لەسەر سنووری بودینیش لە ناو قەڵای ئەستەرگۆندا کانیاوێکی وا هەیە لە ناو ڕەوەزێکدا دێتە دەر و دەڕژێتە ناوزەی دۆنەوە. ئەویش بەڕاستی دەڵێ ئاوی حەیاتە. کانی چواربەردە. ئاوەکەی ئەوەندە ساردا کەس ناتوانێ 4 بەردی یەک لە دوای یەک لە ناو ئاوەکە دەربێنێ، بۆیە ناوی چواربەردەیان لێناوە. ئەم ئاوە پاکە لای مەیدانی سنوح پاشا بەبن دیواری قەڵادا دەڕوا. کانی درزی پیرێژن وەکو ئاوی حەیات وایە. دەڵێن لەو سەردەمەدا کە هۆلاکۆ ئێرەی گەمارۆ داوە پیرێژنێک بە جادوویی لە قەڵەشتە بەردێک دەری هێناوە، بۆیە ناوی درزی پیرێژنیان لێناوە. ئاوێکی خۆشە و لە کن دەروازەی ڕۆمەوەیە. قەڵای دیاربەکر بەهۆی ئەم هەموو سەرچاوانەوە خوا ڕازاندوێتیەوە و هەرگیز سەغڵەتی بێ ئاوی ناکێشێ. لە دیاربەکردا گەلێک خانوبەری بەرز و بڵند هەیە، لەوانە ماڵی 75 کەس لە عولەما و مشایخ و وەزیر و وەکیل و ئەم جۆرانن کە بە زمان تاریف ناکرێن. لە کاروانسەراکانی یەکێکیان خانی مەلیک پاشایە لە بەردەم دەروازەی ڕۆمدایە. خانوبەرەیەکی ئێجگار زرە و دەڵی تازە لە بەردەستی وەستا تۆتە دەر. هەموو گومبەزەکانی بە مس داپۆشراون. جێداخە کە دیاربەکر هەمیشە دەدرێتە دەزوالی شێت و لێنەهاتوو. ئەگەر کاربەدەستەکانی زانا بوونایە ئەم پارچە خاکە بەپیتە دەبووە پارچەیەک لە بەهەشت. کاروانسەرای بازاڕی ئەسب گومبەزەکانی بە مسی خۆڵەمێشی داپۆشراون. سەگوان و ساریجەی پاشای تێدایە. لە خۆیان بەولاوە هەر کەسێک ڕێی تێبکەوێ سەگوانەکان وەکو سەگ پڕیە دەنێ و لەت و کوتیەکەن، ساریجەکان وەکو زەردەواڵە پێوەیەدەن. خانەکانی خانی ئاوەدانی زۆرە. لەوانە خانی حوسێن پاشا دەڵی قەڵایە و نەمزانی کێ بنیاتی ناوە. لە نزیک دەروازەی ماردینیش خانی بازرگانان هەیە کە زۆر جوان و خۆشە، ژووری پیشەکارانیشی زۆرە. بازاڕی بازاری حەسەن پاشا، بازاری سوپا، بازاری عەتاران کە هەر کەس لێرەوە بڕوا بۆنی خۆش دەبێ. بازاری دەڵاڵان، بازاری ئاسنگەران، بازاری چەلەنگەران، بازاری گەوهەرفرۆشان، بازاری زێڕگەران، بازاری پێڵاو دروان، بازاری کورتان دروان، بازاری قەزازان، بازاری بەزازان. بە کورتی 60 جۆر بازاری تێدایە. بەڵام لە بازاری سوپادا گوزەری کوتالفرۆشان زۆر قەواخەیە. لەم سەر و لەو سەری دەرگای ئاسنی بۆ کراوە. پڕە لە ماڵ و کوتاڵی زۆر. ئیدی هەرچی کاڵای ماڵ و کوتاڵ و گەوهەری بە نرخ و پێویستە بێ لێرەدا هەیە. لە دیاربەکردا ئەو شیر و دەمانچە و قوڵینگ و تەور و
تەورزین و خەنجەر و ڕمب و نوکە تیرانەی دروست دەکرێن لە دنیادا بەناوبانگن. ئاسنگەر و وەستاکار و مزگەرانی لە کاتی کارکردندا چەکشەکانیان لەسەر ئاوازی مۆسیقا دەوەشێنن و مەقامی سێگا و حوسێنی و ئیدیکەی پێلێ دەدەن. خۆشیان لەگەڵی دێڵێن، هەر کەسێک گوێی لێبێ پێی ڕۆیشتنی نامێنێ. مزگەرەکانیان لە دروستکردنی قاپەکانیاندا و زێرگەڕەکان لە کاری زێر و بەردی بەنرخدا بێوێنن و وەستای قەڵەمکاریان لە وێنە و نیگارکێشاندا پێشمانی و بەهزاد کەوتون. دیمەن و ڕەنگ و ڕووی خەڵکەکەی. هەوای دیاربەکر بەو پاکی و سازگاری و بێخەوشیە خواردنەوەی ئاوی حەمراواتی شیاتۆتە سەر. دەموچاوی دانیشتوانی سوور هەڵگەڕاوە، زۆربەیان دەستەباڵا و بەخۆ و ڕێک و پێکەن. تەمەنیان بگاتە 70-80 لە کار ناکەون، زۆریشیان هەیە دەگاتە 100 ساڵی. کوڕیان ێژگار جوان و خاوەنی بەژن و باڵا و سوور و سپی و قسە خۆشن، کە دێنە قسە و نوکتە گێڕانەوە گوێگر دێنە سەما و پیاو لە هاودەمیان تێر نابێ. لەم دیاربەکرەدا چەند شاعیرێکی قسەڕەوان و زمان پاراو هەن، کاریەکەیان فزوڵی و ڕوحیەکە بۆ خۆی. لەگەڵ زۆریانە دانیشتم و ئاخاوتم، بەڕاستی نمونەی ئەدەب و گەورەی. کەوای پیاوان بە زۆری سمۆر و کەوڵەکانی دیکە لە بەردەکەن، ئەتڵەس و کیمخواش دەپۆشن، مامناوەندیەکانیان چۆغە و کۆنتۆش لە بەردەکەن، کەم دەستەکانیش چۆغەی لەندەنیان لە بەردایە. جلی ژنان هەموو چارشێوی سپی بەخۆدا دەدەن و پەچەش دەگرنەوە و کڵاوی بە زنجیری زێڕ و زی و دابەستراو لەسەر دەنێن، جزمە لە پێ دەکەن. ژنی زۆر پاک و بەناموس و خاوەن زێڕ و زی و خشڵیان هەیە. بە قسەی پیا و ماقوڵان لە دیاربەکردا 340 ماڵ گەرماویان لە ماڵی خۆیاندا هەیە، چونکە ژنیان نابێ بچێتە دەرەوە. میوانخانەکانی جاران دیاربەکر 7 میوانخانەی بوو کە ڕێبوار و غەریبە نانیان لێ دەخوارد و تیایدا دەحەسانەوە. بەڵام بەهۆی خراپەی کاربەدەستان ئەمڕۆ تەنیا میوانخانەی مزگەوتی گەورە ماوە. تەکیەی شێخی ڕۆمیش خواردن دەبەشێتەوە و تەکیەکانی دیکەش هەروەها. گوێگرانی دیمەن و ڕەنگ و ڕووی خەڵکەکەی. هەوای دیاربەکر بەو پاکی و سازگاری و بێخەوشیە خواردنەوەی ئاوی حەمراواتی شیاتۆتە سەر. دەموچاوی دانیشتوانی سوور هەڵگەڕاوە، زۆربەیان دەستەباڵا و بەخۆ و ڕێک و پێکەن. تەمەنیان بگاتە 70-80 لە کار ناکەون، زۆریشیان هەیە دەگاتە 100 ساڵی. کوڕیان ێژگار جوان و خاوەنی بەژن و باڵا و سوور و سپی و قسە خۆشن، کە دێنە قسە و نوکتە گێڕانەوە گوێگر دێنە سەما و پیاو لە هاودەمیان تێر نابێ. لەم دیاربەکرەدا چەند شاعیرێکی قسەڕەوان و زمان پاراو هەن، کاریەکەیان فزوڵی و ڕوحیەکە بۆ خۆی. لەگەڵ زۆریانە دانیشتم و ئاخاوتم، بەڕاستی نمونەی ئەدەب و گەورەی. کەوای پیاوان بە زۆری سمۆر و کەوڵەکانی دیکە لە بەردەکەن، ئەتڵەس و کیمخواش دەپۆشن، مامناوەندیەکانیان چۆغە و کۆنتۆش لە بەردەکەن، کەم دەستەکانیش چۆغەی لەندەنیان لە بەردایە. جلی ژنان هەموو چارشێوی سپی بەخۆدا دەدەن و پەچەش دەگرنەوە و کڵاوی بە زنجیری زێڕ و زی و دابەستراو لەسەر دەنێن، جزمە لە پێ دەکەن. ژنی زۆر پاک و بەناموس و خاوەن زێڕ و زی و خشڵیان هەیە. بە قسەی پیا و ماقوڵان لە دیاربەکردا 340 ماڵ گەرماویان لە ماڵی خۆیاندا هەیە، چونکە ژنیان نابێ بچێتە دەرەوە.
میوانخانەکانی. جاران دیاربەکر 7 میوانخانەی بوو کە ڕێبوار و غەریبان نانیان لێ دەخوارد و تیایدا دەحەسانەوە، بەڵام بەهۆی خراپەی کاربەدەستان ئەمڕۆ تەنیا میوانخانەی مزگەوتی گەورە ماوە. تەکیەی شێخی ڕۆمیش خواردن دەبەشێتەوە و تەکیەکانی دیکەش هەروەها. گەرماوەکانی دیاربەکر. یەکەمینیان گەرماوی ئیپاریەیە کە ئاو هەوایەکی خۆشی هەیە. دوای ئەو گەرماوە ئیشریک لەم شارەدا بێوێنەیە و خەڵک ناوەکەی بە هەڵە دەکەن بە ئەشک. گەرماوی ئەسکەندەر پاشا کە پشتەماڵی پاک و ناتری وەستای هەیە. گەرماوی کۆن لە نزیک دەروازەی ڕۆمە و لە هەموو گەرماوەکان گەورەترە و لە نزیک مەنارەی هەڵواسراوە. بەردەژێر و گومبەزەکانی مەڕمەڕن و زۆر جوان دروست کراوە. گەرماوی مەلیک پاشا زۆر ڕووناک و خۆشە. لە نزیک دەروازەی چیا گەرماوی زەبڵچیش گەورەیە. گەرماوی ماردینیش بەناوبانگە و قولەتێن و سەکۆی هەیە. لەناو بازاڕی حەسەندا گەرماوی ئەسکەندەر پاشا هەیە کە ئەم پاشایە پیاوێکی زانا و ئەندازیاری بینا دروستکردن بووە. لەسەر نەخشەی خۆی و بەپێی بیرکردنەوەی گەرماوێکی ئەوتۆی پێکێناوە کە بۆتە جێیشانازی دیاربەکر. بیقلی پاشاش گەرماوێکی لەسەر شێوەی کۆن دروست کردووە کە گەرماوە کۆنەی پێدەڵێن. دیوار و بنمیچەکانی دڵۆپە ناکەن و سواغەکەی بۆنی خۆشی لێدێ. گەرماوی باران پاشا هەیە کە ئەم پاشایە خەڵکی غەزە بووە و ناردوێتی بەردی مەڕمەڕ و زەمبوری بەباری وشتران بۆ هێناوە. لە قودس و غەزە وەستای بان کردووە و ئەم گەرماوە خۆشەی پێ دروست کردووە. وێنەی ئەمە تەنها گەرماوی دەفتەردارە لە شام یا گەرماوی عوسمان لە مەنەفلوتی میسردا. گەرماوی چارداقلیش هەیە کە نازانم کێ کردوێتی، بەڵام پاک و ڕووناکە. هەروەها گەرماوەکانی دەروازەی نوێ و ناوقەڵە. ئەم گەرماوانە هەمویان بە زەبڵدا دەخرێن و ئەوەندەش داغ دەبن کە پیاو لە سەعاتێک زیاتر خۆیان تێدا ناگرێ. شارەکانی دیکەی ڕۆم کە گەرما و بەدار گەرم دەکەن وا داخنابێ. ئەم گەرما و بە زەبڵدا خستنە سوودێکی دیکەشی هەیە کە زەبڵ لە ناو شاردا بڵاو نابێتەوە. دەبینی بە قەرتاڵە و زەمبیلە خڕی دەکەنەوە و بۆ گەرماوەکانی دێنن و دەیسووتێنن. هەر دیاربەکر وا ناکە، بەڵکو عەرەبستانیش گەرما و بە زەبڵ دادەخەن. زەی شەتڵ عەرەب. لەبارەی ئاوەکانی سەرڕووی زەوی گەلێک قسەکراون. ئیبن عەباس دەڵێ چۆن لەشی ئادەمیزاد دەماری پێدا بڵاو بۆتەوە، ئاویش ئاوا بەسەر دنیادا بڵاوە. بەیتلموسی حەکیم وتوێتی لەسەر زەوی 240 زەی گەورە و 44,000 کانیاو هەیە. 240 زەکان درێژاییان لە نێوان 50 فرسەخەوە بگرە هەتا 1000 فرسەخە، واتە نێوانیان لە 50 کەمتر و لە 1000 پتر نییە. ئەوەی ڕاست بێ ئەم زەی شەتڵ عەرەبە لەگەڵ فراتدا نێوانیان 50 فرسەخە. فرات برای نزیکی ئەم زەیەیە و لە قوڕنە یەک دەگرنەوە. چەند سەد ڕووبارێ تێکەڵاوی فرات دەبن کە لە هەمویان ئاو خۆشتر ئەم شەتڵ عەرەبەیە. شەتڵیش و فراتیش بە ئاوی خۆش ناوبانگیان هەیە. پێغەمبەر مەدحی ئەم ئاوی فراتەی کردووە و ئیمامی عەلیش گەلێکی بەم شەتڵ و فراتەدا هەڵگوتووە و زۆری گەورە پیاوی دیکە تاریفی ئەم دوو ڕووبارەیان کردووە. لە پێشتردا باسی سەرچاوی فرات و ئەو ڕووبارانەمان کرد کە دەڕژێنە ناوی. ئێستاش باسیێکی ئەم شەتڵەی برای دەکەین. شەتڵ عەرەب لە چیای دیاربەکر سەرەڵەدا. هەر لە سەرەتاوە لە 4 جێگا دێتە دەر و بە هەر چواریان دەڵێن شەد. ئەمە ئاشکرایە کە بە هەموو ڕووبارێکی گەورە دەوترێ شەد. ئەو جێگەی لی تێکەڵی دەریا دەبێ مەرجەل بەحرینی ناوە. جا لەبەر ئەوە ئەم شەتە لە 4 سەرچاوە هەڵدەقڵێ، پێویستە باسی هەر چواریان بکەین. یەکەم سەرچاوە لە دیاربەکرەوە ڕۆژەڕەیەک بەرەو باکوور لە پەنای قەڵای پاڵۆدا باخێکی زۆر خۆشەیە کە لە کوردستاندا بەناوبانگە و باخنی پێدەڵێن. هەموو بەگەکانی پاڵوو گەورە پیاوانی جێگەکانی دی بۆ ڕابواردن ڕووی تێدەکەن. ئەم باخە هی بەگی پاڵووە. لە چیای پشتی ئەم باخە لە نێوان
دوو ڕەوەز بەردا ئەم ئاوە سازگارە دێتە دەر کە لە مانگی تەمووزدا کوڕی ئازا ناتوانێ 3 بەرد لە بنی ئاوەکە دەربێنێ. سەرڕای ئەم ساردیە وەکو بلووریش ڕوون و پاکە، بەڕاستی ئاوی حەیات خۆیەتی. ئەوەندەش سووکە یەک بەرخ بخۆیت و لەم ئاوەی بەسەردا بکەی دەست بەجێ برسی دەبێتەوە. دووەمین سەرچاوە دیسانەوە هەر لە نزیک ئێرە و کێوێکەیە بە ناوی تەختی ماشا بەلاقەدی گەلی ئەرخنیەوە. لە ئەشکەوتی ئەم کێوەوە بە گرمەگرم و هاڕەهار دێتە دەر. ئاوێکە وەکو چاوی قڕژاڵ ڕوونە و بۆ خۆشی و پاکیش وێنەی نییە. سێمین سەرچاوە دۆڵی چنارلی هەیە کەوتۆتە نێوان ئەرخنی و دەبیر قاپوو. لە کێوێکی بڵندی ئەم دۆڵە لە ئەشکەوتێک دێتە دەر. ئەمیشیان ئەوەندە پاکە دەڵی ئاوی نیلە. ئێرەش سەیرانگەی وای هەیە خەڵک ڕووی تێدەکەن. ئەم سێ لقەی شەت کە باسمان کردن لە ژێرپردێکی ئەژگار بەرزدا کە بەردەنی جیناوە یەک دەگرن و دەبنە زەیەکی گەورە. پاشان لە خوار ئەو پردەوە ئاوی تەرجیلیش دێتە ناوی کە بە شەتی تەرجیل ناسراوە، واتە ئاوەکانی باخن و ماشا و دەمیر قاپوو تەرجیل دەبنە یەک و دەڕۆن. لە خوار پردی ڕەش ڕووبارێکی دیکەش دێتە ناویان کە هەرچەندە لە کێوەکان ڕادێ بەڵام لەبەر ئەوەی لە لای پێچەوانەوە هاتووە پێی ناڵێن شەد. جا ئەم هەموو ئاوا لە خۆڕەڵاتی دیاربەکرەوە بەبن پردی کچدا دەڕوا و باخ و باقاتی ئەو ناوە پاراو دەکا. ئەو کەڵەکانی لە دیاربەکرەوە بۆ بەغداد و بەسڕا دەچن لەسەر ئەو ئاوا بە حەسەنکیف و جزیرەدا ڕاست شۆڕ دەبنەوە. جا حەفتا پارچە قەڵا و شارۆچکە و گەورە شار پاراو دەکات و هەتا دەگاتە بەغداد 150 ڕووباری دیکەی تێکەڵ دەبێ. لە بەغداش بەرەو خوار ڕووبارەکانی دیالە و چرقە و حیزب عەلی و هی دیکەشی دێتە سەر. لە ژووری بەسرا لە پەنا قەڵای قۆرنا لەگەڵ فڕات یەک دەگەرنەوە و دەبنە یەک و لە بەردەمی بەسرادا وەکو دەریایان لێدێ. کەشتەکانی هیندستان و پورتوغال و لوڕستان و مۆڵتان و ئینگلیز و فەلەمەنگ و عومان و یەمەن و عەدەن و جەددە و حەبەشە دێن و لەبەر بەسرا ڕادەوەستن، ماڵ دێن و کاڵا بار دەکەن. بەڵام زیاتر وردە کەشتی عەجەم هاتوشۆ دەکەن، شت دێنن و شت دەبەن. بەسراکانی مرواریە، هەر بازرگانی ڕووی تێبکەی دەبینی لە دوکانەکەیدا بە خەرمان گەوهەر و بەردی بە نرخی هەڵداوەتەوە. جگە لەوانە لە بەندەرەکانی لەحسا و سەنعا و عەدەن و مۆهە و ئەحمەد ئاباد و فەرح ئاباد و دێو ئاباد و مەیمۆن مستەفا ئاباد و دانویڵ و پیکوارەوە یان لە ئەسکەلەکانی قەرەقا و فلیپوت و دونقارە قزە و دانیمارکەوە کەشتی گەورە و گەمیە باییەکانی یەمەن ئەوەندە زۆر دێن کە باس ناکرێ. ئەم شەتڵ العەرەبە ئەوەندە دەریایەکی بەنرخ و پەرسوودا. شەتڵ العەرەب لە بەردەمی بەسرەدا مەد و جەزری هەیە. لە بەیانیانەوە هەتانی وەڕۆ ئاو زیاد دەکات و پاشانە تا ئێوارە دەنیشێتەوە. جار کەشتێک نەبەسرابێتەوە دەنیشێت و دەچەقێ. ئەو جێگەی ئەم شەتڵ العەرەبەی لێ تێکەڵ بە دەریای عومان دەبێ مەرجە البەحرینی پێدەڵێن. مەبەستی من ئەوەیە کە ئەم شەتڵ العەرەبە لە چیاکانی دیاربەکر لە 4 سەرچاوە هەڵدەقڵێت و بەرەو خوار دەڕوا. بە قسەی مێژوو نووسان ئەم شەت و فرات و زەیمورات لە سەرچاوەیانەوە هەتا تێکەڵ بە دەریای عومان دەبن، ورد و درشت 2600 ڕووباری تێکەڵ دەبێ. لە ئەتڵەسی هەیئەت نووساندا و لە پاپامۆنتە و ئەتڵەسی مونور و ئەتڵەسی جوگرافی و ئەتڵەسی قالون و ئەتڵەسی پادەرە و نەخشەی کەشتیوانەکان ئەم ڕووبارە گەورە و گچکانەیان یەکەیەکە نووسیوە و ژمارەیان بۆ دانراوە. منیش کە خۆمە خەریکی گەشت و گەڕانم، خوایار بێ تووشی هەر کامێکیان بم باسییان دەکەم. ئەو ڕووبارانەی دەڕژێنە ناوشەتەوە. ڕووباری باتمان لە ئاوی چیاکانی میافارقین، حەزۆ، ئەتاق و تەرجیل کۆ دەبێتەوە. ئاوی قەڵەکانی بتلیس و کفندەر و ئاوی قەڵای زەرقی و لقی خاپووری ژوەر دەگرێ و بەبن قەڵای حەزۆ و بەژێر پردی باتماندا دەکشێ. چەند سەد گوند و شارۆچکە و شار ئاو دەدات و لە نزیک قەڵای حەسەنکیفەوە دەڕژێتە ناوشەت. ئاوی هەرماز لە چیاکانی نەسیبین دێتە دەر و پاشان چەند قۆناغێک تێکەڵ بە ڕووباری سەرسەر دەبێ کە ئاویش لە چیاکانی ئامێدی دەرەچێ و لەگەڵ ئاوی خەتیب لێگەدەنەوە.
ئەم ڕووبارەش لە کێوەکانی کوردستان دێتە خوار و بە دەشتی چیای شەنگاردا دەڕوا لە نزیک قەڵا کۆنەکەی تکریت تێکەڵی دیجلە دەبێ. بەڵام ئەم سەرسارە لقێکی لێ دەبێتەوە و بە تەنیش ڕووباری هەرماندا دەڕوات و پێشەوەی خاپور و قسقایە لێک بدەن هەرماس تێکەڵاوی خاپور دەبێت و پاشان لەگەڵ ئەو لقەی سەرساردا هەرسێکیان دەبنەیەک و لە نزیک ئاوی چیای کرد دەڕژێنە ناو فراتەوە. یەکێک لە ڕووبارەکانی دی کە دێتە ناوشەد ڕووباری عیسایە لە وڵاتی کوفە لە شوێنێک کە وەهمەی پێدەڵێن ئەم ئاوی عیسایە لە فرات دابڕاوە و ناوی توڕعی مەلیک عیسای لێنراوە. ئاوی سەرسەر لە نزیک ڕووباری عیسا لە فرات دابڕاوە. خوا دەزانێت ڕەنگە ئەمیش بۆ ئاوەدانکردنەوەی بیابانەکان جیاکرابێتەوە لە نێوان بەغداد و مەداین دەڕژێتە شەتەوە. ڕووباری مەلیک لە نزیک ئاوی سەرسەر لە فرات جیا دەبێتەوە و چۆڵستانێک ئاو دەدا و بە دۆڵی عراقدا و لە خوار شاری مەداینەوە تێکەڵ بە شەت دەبێت. ئاوی کوتی لە نزیک ئاوی مەلیک لە فرات دابڕاوە. پاش پاراوکردنی چەند شوێنێک لەو چۆڵستانە هەر لە نزیک ڕووباری مەلیکەوە تێکەڵ بە شەت دەبێت. ئەم دەپارچە ڕووبارە هەمووی لەلایەن عەباسیەکان و شاکانی پێشووترەوە لە ئاوی فرات هەڵبەسراون بۆ ئاوەدانکردنەوەی ئەو دەشت و بیابانە. یەکەم کەسێک کە دەستی داوەتە ئەم کارە مەلیک عیسای کوڕی عەلی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەباسی مامی منسوورە. لە سەردەمی ئەواندا ڕۆخەکانی ئەملاو ئەولای دیجلە و فرات بستێکیشی بەچۆڵی نەمابوو، زەوی بۆرەی تێدا نەبوو. کەشتی بەسەر ئەم شەتانەدا لە بەسڕە و کوفە و مەداین و بەغداد و دیاربەکرەوە تا بیرەجیک هاتوچۆی دەکرد. بەڵام ئێستا بەهۆی هەستانی ئاو و لافاوی چیاکانەوە لە هەموو کاتێکدا ئەمەیان بۆ ناکرێ. تەنها ئەو کەڵەکانەی بە هیزەی پێستەی مەڕ و بزن سەر ئاو دەکەون لە دیاربەکرەوە بۆ هەر کوێیەک بیانەوێت دەچن. لە ناو قەڵای ئەمادیەوە دوو سەرچاوی گەورە هەن کە یەکێکیان سەرکۆهناهی مەزرەکان و ئەوی دی کانی کە هێ خاتونیان ناوە. ئەم دوو ئاوا لە کێوەکانی پەشیش دێنە دەر و بەژێر پردی قوبخاندا دەڕۆن و تێکەڵی شەت دەبن. چیاکانی قەڵای زاخۆ بە هەزاران کانیان لێ دەچۆڕێ. ئەمانە تێکەڵی یەکتر دەبن و ڕووبارێکی گەورە پێک دێنن. کوردەکان لەسەر ئەم ڕووبارە گۆرانیەکیان هەیە بە مقامی شورەگر دەیڵێن. قۆناغێک لەولاوە خاپور ڕووباری خزیل هەیە کە لە چیاکانی خزیل دێتە خوار و تێکەڵی خاپورە بێ و خاپوریش دەڕژێتە شەتەوە. جگە لەمانە ئەگەر ئەو هەفتە سەرچاوانەی کە لە چیاکانی قەڵای کواشی دێنە خوارەوە و یەکەیەکە بیان نووسین کتێبەکەمان دەبێتە کانینامە. ئەوەندە هەیە لەم ئاوانە ئەوەی شیاوی باسکردن بێ ئاوی کواشیە و ئاوی ئارمشت کە لە چیاکانی ئارمشەوە دێن، ئاوی کەلایی کە لە چیاکانی کەلاییەوە دێ، ئاوی ئاکرێ کە لە چیاکانی قەڵای ئاکرێەوە دێ، ئاوی سەلوانش هەر لەوێوە دێ، ئاوی سندی لە چیاکانی هۆزی سندیەوە دێتە خوارەوە و زۆر خۆشە، ئاوی زاخۆ لە چیاکانی زاخۆوە دێ. ئاوی کواشی ڕووبار نییە بەڵام ئاوێکی چاکە. ڕووباری زرابی ژوورو لە وڵاتی ئازەربایجانی عەجەم ڕادێ نێوان قەڵای ئەربیل قەڵای مووسڵ لە نزیک شارۆچکەی سندا دەڕژێتە شەتەوە. بەڕاستی ئەم زۆربلیە ڕووبارێکی گەورەیە. زرابی خوارو ڕووبارێکە لە ئالیەتی شارە زووردا بەنێوان قەڵای ئەربیل و قەڵای ڕەقوقەدا دێ تێدا پەڕێ و دەچێتە ناو شەد. ئەم ڕووبارانە هەمویان لە خۆیانەوە دەڕۆن. ئەو ڕووبارانەی لە شەد هەڵبەستراون. ڕووباری قاتول لە دیجلە جیاکراوەتەوە و بەرەو خوار دەچێ لە قەسری جەعفەرەوە تێدەپەڕێ. هەرچەندە قەسری جەعفەری پێدەڵێن بەڵام متەوەکل عەلەڵای عەباسی بنیاتی ناوە. ڕووباری قاتول پاش پاراوکردنی چەند سەد ئاواییەک لە خوارتر ناوی نەهرەوانی لێدەنێن و لە دامێنی گوندی جەرجیا دەچێتە ناو دیجلەوە. ڕووباری دووجەیلە
لە کاتی خۆیدا خەلیفە ئەم ڕووباری بۆیە کردوتەوە کە چۆڵستانی پێ ئاوەدان بکاتەوە، چونکە خۆی پارچەیەکی دیجلەیە، عەرەبەکان بۆ بچووکردنەوەی دووجەیلەی پێدەڵێن. لەناو خاکەکەدا بە دووجەیلان ناسراوە. جاری یەکەمی کە لە بەغدادەوە هەڵبەسرا 1000 پارچە ئاوایی پاراو دەکرد، پاشان وردە وردە پڕ بۆوە و لم و خۆڵ پێشی گرت. سەلحەدار قەرم مرتەزا پاشا 1000 کیسەی لە ماڵی خۆی تێدا خەرج کرد و ئەوەندەی منارەیەکی هەڵکەند. نزیکەی 300 پارچە گوندی لە ملاولا نیشتەجێ کرد و بە 200 کیسە دای بە ئاغایەک بە قۆنتەرات. گەلێک لە ئاوەکانی خۆرەڵات و خۆر ئاوای دووجەیلا دەڕژێنە ناوی و پاشان لە ناو چۆڵی و لمدا وشک دەبن، بەڵام ئاوی ئەخوان لای خۆرەڵاتەوە ئاوی دیکەی نایەتە سەر. بە کورتی ئەم دیجلەیە لە هەموو لایەکەوە هەزاران ئاوی دێتە سەر، وەکو کەڵەکەوان حاجی باغدۆ و زەنگە محەممەد بۆیان گێڕامەوە کە 70-80 ساڵە بەسەر دیجلە و فراتدا دەگەڕێن، هەموو کون و کەلەبەر و دەراوەکانی شارەزان. لە خاکی عراقدا 9 ڕووبار لە شەت جیا دەبێتەوە. لە خاکی عراقدا 9 ڕووبار لە شەت جیا دەبنەوە. یەکەمیان ڕووباری مەرەیە کە لە شەت دێتە دەرەوە و بەرەو خوار دەڕوات و خاکی بەسرە پاراو دەکات، دەچێتە ناو ڕووباری دیرە. دووەم ڕووباری دیرەیە کە لە خواروی شەتڵ گیراوە و پاش پاراوکردنی چەند شوێنێک لە ناو بیاباندا نقوم دەبێ. گۆڕی محەممەدی کوڕی حەنیفە لە ڕۆخی ئەم ڕووبارەدا لە شارۆچکە هەزار ماڵیەکەی دێرەدایە کە زۆربەی دانیشتوانی شیعە و ڕافزی و تەبەراین. لەم تیرەیە هەر کەسێ بمرێ تەرمەکەی لێرە دەنێژن و ماڵەکەی دەبێتە وەقفی ئەم زیارەتگایە، نێوان ڕووباری دیرە و مەرە 4 قۆناغا. سێم ڕووباری شەبەقشیرین کە 6 فرسەخ لە خوار ڕووباری دیرەوەیە، ئەمیش گەلێک ئاوایی ئاو دەدات و پاشان لەو چۆڵەوانیەدا ون دەبێ. 4م ڕووباری معقەلە کە 2 فرسەخ لە خوار ڕووباری شەبەقشیرینەوەیە و لای خوارو پاراو دەکا، پاشان بەرەو باشوور دەڕوات و نزیک کەلاوەکانی شاری مینای لەگە ڕووباری ئەبلەلە دەبنەیەک و پێیان دەڵێن ڕووباری سفرای دیک کە لە سەردەمی خەلافەتی ئیمامی عومەردا کە بەسرا گیراوە فەرمانی بە معقەلی کوڕی بەشارەدا تا سەبارەت بە ئاوەدانی دەوروبەری بەسرا ئەم ڕووباری سەفرای دیکە جۆماڵ و گەورەتر بکرێ، جا ئێستا پێی دەڵێن ڕووباری معقەل. پێنجەم ڕووباری ئەبلەلە کە 4 فرسەخ لە خواروی ڕووباری معقەلەیە. ئەم ڕووبارە پاش تێپەڕینی لە قەڵای بەسرا لە بەردەم شارۆچکەی ئەبلەلەدا جیا دەبێتەوە و ڕۆ خۆراوە بەرەو بیابانی مەکە دەڕوا، پاشان بەرەو باکوور دەگەڕێتەوە و دێتە سەر ڕووباری معقەل. تێکەڵاوی جەزرومەدی شەتڵ عەرەبی خواروی بەسرە دەبێ. جەزرومەد ڕۆژی 2 جار ڕووەدات و ئاو دێتە پێشەوە و دەکشێتەوە. لە دەریاکانی هیند و قەلزلوم و هیندستان و پرتوغالستان و یەمەن و مەدیەن و سەفا کەشتی دێن و لە ڕۆخی شەت و عەبادان لەنگەر داوێن و بەم ڕووبارەدا دێنە بەسرە و با ڕووباری معقەلەدا بەرەو ژوور دەبنەوە. لە کاتی جەزرەدا داڕژانی ڕووباری ئەبلەبە و معقەل باشکرا دەبینرێ. ئەم زەیە هەمیشە مەد و جەزری هەیە. ئەم دوو زەیە دیجلە و فرات لە عێراقی عەرەبیدا وەکو نیوچزغوان کە ڕووباری معقەل بۆتە قوتبیان. دیجلە و ئەبلەلە دەوری معقەلەیان داوە کە لە پاش سوڕانەوە بە دەوری 3 قۆناغی زەوی عێراقدا دوورگە گەورەکانی پێدەڵێن و ئەو خاکە جەزرەیە یان جزیرەی عومەرە. 6ەم ڕووباری یەهود کە سەرەتا و بنی 4 فرسەخە. ئەو شیوانەی ئەم ڕووبارەیان بۆ هەڵبەستون زۆربەیان لە سەردەمی هۆلاکۆدا پڕ بوونەتەوە و تەخت بوون. 7ەم ڕووباری ئەبولخەتیب کە لە نزیک ڕووباری یەهودەوەیە. ماوەی قۆناغێک دێتە دەر و کاتێک شەت دەستێ لەگەڵ ڕووباری یەهود دەبنەیەک، ئەمەش زۆر لای پڕبۆتەوە و کەڵکی نەماوە. بەجێگەی وا بێکەڵکا دەڕوا کە تەنیا چەند ماڵە ئوربانیەکی لە قەراغدا دەژین. ئەو حاجیانی لە بەسرەوە بۆ مەکە و بۆ مەدینە دەچن، ئەم ئوربانیانە ڕێگەیان پێدەگرن و ڕوتیان دەکەنەوە. 8ەم ڕووباری مینە کە ماوەی 1 فرسەخ لە بەسرە دوورە. 9ەم ڕووباری قەندیل.
ئەمنۆ ڕووبارە هەمویان لە شەتڵ العەرەبەوە هەڵگیراون، هەندێکیان لە بیاباندا نقم دەبن و هەندێکیان دەگەڕێنەوە دەریای بەسڕە و کەشتی دەغڵ و دان هەڵگرەکانیان بەسەردا دەڕوا. ئەمانە گەورەکانیانن، جگە لەمانەش زیاتر لە 1000 تورعا لەشە جیابۆتەوە. بە مەبەستی ئاودانکردنەوەی دەور و پشتی شارەکانی مەداین، کوفە، بەسڕە، قۆرنە، دەشتی کەربەلا و بەغداد لەلایەن خەلیفەی عەباسیەکانەوە المتوەکیل، المزەفەر، المستەنسیر، المقەدیر، المعتەسم بالله، هارونە ڕەشید و کوڕەکەی مەئمون زۆر هیمەتیان کردووە ئەم نۆکەندەیان ڕاکێشاوە و دەشت و بیابانیان پێ ئاوەدان کردوتەوە. بەڵام پاش ئەوان گوێیان نەدراوەتێ و بەلم و خشت و خاڵ پڕ بوونەتەوە و ئەگەر چاڵ و زەلکاوەکانیان مابێ بۆتە چەم و چغۆرد، شێر و پڵنگ لانەیان تێدا کردووە و ئەم درێژەدانەمان بە باسیزێ و ڕووبارەکان لەسەر ڕوونکردنەوەی سەرچاوەی دیجلە بوو کە لە دیاربەکرەوە سەرهەڵەدا. بەرهەم و دانەوێڵەی شاری دیاربەکر خۆی کەوتۆتە ناو ڕەقەنیەک، بەڵام ناوچەکانی دەور و پشتی 7 جۆرە گەنمی دەنگ درشت و جۆ و پاقلەی هەیە کە سەماری 10 ئەقیچە دەکا. بەهۆی ئاوەدانی وڵاتەکەیەوە کێڵگە و زەویەکانی زۆر بەپیتەن. پیشەکانی لە دیاربەکردا دروستکردنی شیر، دەمانچە، خەنجەر، چەقۆ، جابی سوور، سەختیانی گوڵدار، پاپوچ، موست و جزمە زۆرە. خواردەمەنیەکانی نانی گەنمی سپی، کاهی بە قەیماخەوە، کولێرەی سپی، نانی مۆس، هەنگوین، گەزۆ واتە هەڵوای خوایی کە لە ئاسمانەوە دەبارێتە سەرگەڵای داران، زۆر شیرین و ڕەوانە، چێشتی گەنمە، چێشتی ماستا و ماستی عەلەبە. میوەکانی ئەو کاڵەکە بەستێنیانی لێرە هەیە، بۆنخۆشی و شیرینی هاوتای نییە مەگەر کاڵەکی بۆتانی بگاتێ. خواردنەوەکانی ئاوی حەمرە کە یەجگار ئاسان هەزم دەکرێ، ئاوی شەنیش بۆ خۆشی و پاکی بێوێنێ و هەموو جۆرە نەخۆشی سنگ و دەرغەزێک لەناو دەبە. لە زستاندا سەهۆڵێکی بلورینی هەیە. کار و کەسپی زۆربەی خەڵکەکەی بازرگانن و بازرگانی قورسیشیان تێدایە. هەندێکیان موچەخۆری میرین، حاکمی ماردین و قەرەداخ و ڕۆزنەمەچی و هی دیکە لە دیواندا خزمەت دەکەن. هەندێکیش لە ناوشاردا خەریکی پیشەی خۆیانن، بە تایبەتی ئاسنگەر و قیومیچیەکان. زمان و شێوەی ئاخاوتنی خەڵکی دیاربەکر داگیرکەری بەغداد سوڵتان مورادخانی چوارەم شایەکی زۆر قسە خۆش بووە و حەزی لە قسەی نستەق و بە توێکڵ کردووە. زیاتر ئەو شێوە تورکیانەی پێخۆش بوو کە لە ئەزەربایجان و بەشی خۆرەڵاتدا قسەی پێدەکرێت. یەکێک لە هاودەمەکانی بەناوی قاوەچی زادە وەکو بلیمەتێک بووە و لە لاساییکردنەوەی خەڵکدا 20 زمانی زانیوە. کاتێ باڵوێزی ئوتروش و پۆلۆنیا و چیک و فەڕەنسا و ڕووس هاتوون، ئەم قاوەچی زادەیە زۆر بەڕەوانی قسەکانی تەرجومە کردووە. کە هەواڵی هاتنی باڵوێزێک دەگەیشتە مورادخان، قاوەچی زادەی وەکو ئەوان دەڕازاندەوە و تەرجمەی پێدەکرد. چەند پارچە شعرێکی بە شێوەی تورکمانی دیاربەکر ڕێکخست بوو. تەنانەت بۆ ڕابواردنی سوڵتان چەند پارچە شعری بە شێوەی تورکمانی دیاربەکر ڕێکخست بوو، بۆی دەخوێندەوە و دەیهێنایە پێکەنین. سەیرانگاکانی دیاربەکر باخەکان و باخچە پەرژین کراوەکانی بەستێنی دیاربەکر بۆ خۆشی لە جیهاندا بێوێنن. لە سەرەبەهاراندا دوای ئەوەی لافاو ئەنیشێتەوە ئاوڕوون بۆەوە خەڵکی دیاربەکر هەژار و دەوڵەمەندەکانیان دەستی ژن و منداڵی خۆیان دەگرن و
دێنە گوێی ڕووبار. هەر کەسە لە شوێنی تایبەتی خۆیدا خێوەت هەڵدەدا و لە قەرەق ئاو و بەستێنی چۆمەکەدا کاڵک و شووتی و سەوزە دەچێنن. جۆرە ڕیحانەیەکیان هەیە لە سنووری باخچەکانیاندا بۆ پەرژین دەیچێنن. بۆ ماوەی مانگێک ئەوەندە زیاد دەکا و بەرز دەبێتەوە ئەو دیوی ڕیحانەکە نابینرێ. کەپرەکانی دەمزەیان هەر چوار لاو سەربانەکەی بەم ڕیحانەیەدا دەپۆشن. جا کاتێ ئەم ڕیحانانە گوڵیان کرد تۆکەی دەوەرێ و لە ژێرەوە سەر لە نوێچینێکی تازەی لێشین دەبێتەوە. هەموو کەپرەکانی جۆگە و ئەستێڵیان هەیە کە لە زێوە ئاویان بۆ ڕاکێشراوە. بەم جۆرە 7 مانگی ڕەبەق قەراقی ئەم زەیە دەبێتە کانگای هەرا و بەزم و ڕابواردن و گۆرانی و خواردنەوە. تەنانەت خاوەن پیشەکانیش لێرە خەریکی کاری خۆیان دەبن و هەرچی پێویستی خواردن و خواردنەوە بێ لە بەردەستیاندایە. ئەو کەسانی کاریان لە ناو شاردایە ئێواران دەست لە ئیش هەڵدەگرن و تیپ تیپ دەگەڕێنەوە باخەکانی دەمزێ. کاڵەکی دیاربەکر زۆر گەورەیە و زۆری شیرینە. بۆنی میسکێکی لێدێ هەر یەکەی 40-50 حۆقە دەردەچێ و ڕەنگەکەی کەسکە. لێرەوە بۆ شار و وڵاتان بە دیاری دەبرێ. لەم کاڵەکانە دارچینی و مێخەک و برنجی زەردەک دروست دەکەن کە لە زەردی هەنگوینی ئاتینە خۆشترە، بەڵام شووتیەکانی زۆر باش نین. ڕیحانی ئێرە ئەوەندە هەڵدەستێ و ئەستور دەبێ کە لە پاش 7 مانگ دارەکەی دەکەنە ئەستونی خێوەت یان لە زیاتی دەستەک بەکاری دێنن. ئەمدا ڕیحانانە کە لە بری چیلکە ئاگری پێدەکەنەوە بۆنێکی خۆش بڵاو دەکاتەوە. خەڵک شەوانە لە ئەم بەر و ئەو بەرەوە قوتیلە و چرا و فانۆس و مۆم بە شێوەی جوان دەڕازێنەوە و لەسەر پارچە تەختە دەیان دەبەستن و دەیان هاوێنە ئاوەکەوە. ئەو شەوە تاریکە دەبێتە ڕۆژێکی ڕووناک و بەم پێیە هەر خەریکی کەیف و بەزم و ڕابواردن و دوعا بۆ دەوڵەت دەکەن. سەیرانگەی باخی قودس پارچە بەهەشتێکە بۆ خۆی. تەنانەت ئەو کاتەی سوڵتان مرادی چوارەم هات بۆ دیاربەکر لەم باخەدا دابەزی بوو، ڕای بوارد بوو. ئەم سەیرانگایە لەم قەراق ڕووبارە ئەوەندە خۆشە تاریفی بەوتن و نووسین تەواو نابێ. شتەکانی دیکەی دیاربەکر. دانیشتوانی هەرێمەکانی دەرەوەی شار تێکەڵاوە. کورد و تورکمان و عەرەب و عەجەمن. لە ناو شاردا ئەرمەنی هەیە. لەبەر ئەوەی قەڵای دیاربەکر لە قەراغزەیە بە دوورگەی دیجلەی دادەنێن، چونکە خاکی نێوان دیجلە و فرات بۆیە جزیرەی پێدەڵێن. بۆی سازگاری ئاو هەواکەی دانیشتوانی جوان و ناسک و مناڵەکانیان زۆر زیرەک و ئازان. خەڵک بە کوردی و تورکی و عەرەبی و ئەرمەنی قسە دەکەن. زۆر غەریب دۆست و قسە خۆش و بەڕابواردنن. نوکتەزان و خاوەنی قەڵەمی تیژیان زۆرە. پیاوەکانیان ڕاست و بەدین و ژنەکانیان بەناموس و خاوەن ئەدەبن. نەک ژنیان بەڵکو کچی بچکۆلەشیان نابێت بچێتە ناو بازار. خۆگەر کچێک بگاتە ناو بازار خۆی و باوکی تەمێ دەکرێن. ئابەم ئەندازەیە بەتەنگ ناموسی خۆیانەوەن. زیارەتگاکانی دیاربەکر. لە قەڵای ناوەوە لە نزیک سەرای پاشا لە شەقامی خالید قسنی پیاوێکی گەورە و پیرۆسەیە بە ناوی شەید کوڕی خالیدی وەلید. لە سەردەمێکدا کە خالید هاتۆتە سەر دیاربەکر و لە قەیسەری ڕۆمی سندووە بووە بە فەرمانڕەوای ئێرە. ئەم کوڕەی لێرە مردووە و لەم شوێنەدا نێژراوە و قسنەکەی بۆتە زیارەتگای گشلایەک. زیارەتگەی هەمزە بابا لە دەرەوەی قەڵایە. شێخی ڕۆمی پیاوی خوا و شێخی گەورە و سەرچاوەی ڕازی خوایە. جەنابی شێخی ڕۆمی کە خۆی خەڵکی شاری ورمەی ئازەربایجانە، باپیرانی ئەم شێخە قۆخچاق سوڵتان و شۆری سوڵتان لە ورمێ نێژراون. خۆیار بێر کاتێ چوون بۆ ئەولا باسی ئەوانیش دەنووسم. ئەم پیاوە گەورەیە کە خۆی یەشگار دەوڵەمەند بووە، زیاتر لە 40,000 موریدی هەبووە و ناوبانگێکی تازەی داوە بە تەریقەتی خواجەکان. هۆی شەیدکرانی شێخی ڕۆمی لە سەردەمی سوڵتان مرادی چوارەمدا پیاوخراپ و دووزمانەکان بەگوێیاندا چرپاندە بوو کە گوایە شێخی ڕۆمی لە دیاربەکردا نیازی وایە بە ناوی مەهدێتیەوە هەستێتە پێ و بۆ ئەم مەبەستە 40,000 دەروێشی ڕوت و قوتی لە خۆی خڕ کردوتەوە. سوڵتان مراد دەڵێ جارێ با بمێنێ 4 ساڵ پاش ئەوە کە دەچوو بەغداد بگرێ لە نزیک دیاربەکر لە قەراق ڕووباری مراد پیاو ماقۆڵانی شاری دیاربەکر دێنە خزمەتی.
شێخیش زۆر بێباکانە دێتە کنسوڵتان و دەڵێ سەلام عەلەیک خونکار، وشەی خونکار زۆر درێژ دەکاتەوە. سوڵتان دەڵێ یا شێخ ئەم وشەی خونت بووە درێژ کردەوە. شێخ دەڵێ شاهم تۆ لەبەر ئەوەی دەچی بۆ بەغداد و دەیگریت و تۆڵە لە دوژمنانت دەسێنیتەوە و خڕێژی. سوڵتان کە دەبیستێ دەڵێ بەغداد دەگری زۆری پێخۆش دەبێ و لێی دەپرسێ یا شێخ تۆ بڵی بە ساغی بگەڕێمەوە ئەستەمۆڵ؟ شێخ دەڵێ بەڵێ دێیەوە ئەم دیاربەکرە و هەندێکی دیکە خوێنی ناحەق دەڕێژی و دەچیتەوە ئەستەمۆڵ. سوڵتان دەیەوێت چاکەی لەگەڵا بکە، بەڵام ئەو هیچی ناوێ، تەنیا داوای کەمکردنەوەی باجی خانوانە و جیزەکان دەکا کە سوڵتانیش بە قسەی دەکا. مورادخان بەرەو بەغداد دەڕوات و لەوێ پاش شەیدبوونی محەممەد پاشای تەیار بەغداد دەگرێ. لە گەڕانەوەدا دێتەوە دیاربەکر و چاوی بە شێخ دەکەوێ، دەیەوێ پارەی بداتێ. شێخیچی لێوەرناگرێ. دیسان دوو زمان و شۆفارەکان دەچنەوە بن کڵێشەی سوڵتانەوە و وای تێدەگەێنن کام شێخە کیمیا دەزانێ و 10,000 کیسەی زێڕی هەیە. هەر کاتێ ئارەزوو بکە تەواوی قاپ و قاچاقی مسی موریدەکان دەکا بەزێر. ئەگەر ڕۆژێک ئەم کابرایە بیەوێ یاخی ببێ مەترسێکی گەورە ڕوودەدا. دیسان سوڵتان گوێی ناداتێ. ڕۆژێک لەگەڵ شێخدا دادەنیشێ، لێی دەپرسێ یا شێخ تۆ بڵێ عیلمی کیمیا ڕاست بێ؟ شێخ دەڵێ بە خونکاری من کیمیا کارێکی موشایخانەیە، بۆ ئەوەی نەفسی خۆیان دابمرکێننەوە دەنکە زێڕێکی پەتی بە کیمیا دروست دەکەن و دەیخۆن. ئەوانەی پیاوی خوان کیمیایان بۆ ئەوە دەوێ دەنا هەموو گەنجی قاڕونیان بەلاوە هیچە. سوڵتان دەڵێ خۆزگە کەسێکم بدیایە کە ئەم شتەی دەزانی، چونکە من بڕوام بەشتیوان نییە. شێخ دەڵێ ئەگەر لێپرسینەوەی تێدا نەبێ من کارێکی وا دەکەم، لە بەرچاوی خۆت ئەم کارە بکەن. مورادخان دەچێتە ماڵی شێخ و دەرگا لە خۆیان دادەخەن. بەڕێکەوت کیژی کوڕی مەعانی شامی میری دروست کە بۆ جوانی و فێڵبازی لە جیهاندا بێهاوتا بووە لە ناو حرەمی شێخدا دەبێ. دێتە خزمەت سوڵتان و دوای گەلێک قسە و دوعا خوێندن هەروەکو لە باوکی خۆیەوە فێر بووە ئاگرێک دەکاتەوە و قەنتارێک مزدێنێ و دەیتوێنێتەوە. ئەوەندەی دەنکەنیسکێک ئیسکری تێفڕێ دەدا و دەست بەجێ ئەو موسە دەبێتە زێڕێکی پەتی. شێخ لەو زێڕە چەند دەنکێک دروست دەکا، خۆی دەنکێک دەخوا و 3 دەنکیش دەدا بە مورادخان دەیخوا. ئەو شەو ڕۆژەی چخواردنێکی بۆ ناخورێ. جا مورادخان دڵنیا دەبێ کەوتەی شۆفارەکان ڕاستە. پیاو دەنێرن شێخ و کیژی کوڕی مەعان لە ماڵی خۆیاندا دەخنکێنن و لە دەرەوەی دەروازەی ڕۆم دەینێژن. پاشان مورادخان دەگەڕێتەوە ئەستەمۆڵ و زۆری پێناچێ دەمرێ. ئەم بەسەراتە مەلیک ئەحمەد پاشا بۆی گێڕامەوە کە لەو ڕۆژەدا سەلەحداری مورادخان بووە و پاشان کراوە بە والی دیاربەکر. چونکە باوەڕی بەم شێخە هەبوو زۆر جار دەهات زیارەتی دەکرد. قسنی شێخ موسەلەحەدینی مەلا عەزیزی لاری کە خەڵکی لاری هیندستانە، پیاوێکی زانا و دنیاگەڕ بووە. بە سیاحەتا تۆتە ڕۆم و بووە بە هەودەمی سوڵتان و ناوبانگی بڵاو بۆتەوە. دوایی لە مزگەوتی خوسرەویی دیاربەکردا بووە بە سوجادەنشین و واتە پۆزنشین تا مردووە شێخایەتی کردووە و ئێستا لە کنشێخی ڕۆمی نێژراوە. جگەل لەمانە دیاربەکر زیارەتگای دیکەشی هەیە، بەڵام ناسراوەکانیان ئەوانە بوون کە ناوم هێنان. هەرجار ڕێڕێم کەوتبێتە دیاربەکر لەگەڵ فیراری مستەفا پاشا و پیاو ماقوڵانی ئێرەدا دەچوین بۆ ڕاو و گەڕان و ڕابواردن. بەڵام ئەم جارە کە لەگەڵ مەلیک ئەحمەد پاشادا بۆ فەرمان هاتبووم خێبەت و کەلوپەلی پێویستمان پێ نییە، هەروە ماینەوە. والی مستەفا پاشا بە 47,000 عەسکەرەوە چوو بۆ دەشتی ماردین و شەنگار بۆ ناوبژیکردنی شێخی عارەبی شام و شێخی عەلی فارس و هۆزی تەی کە بەشەڕ هاتوون. منیش بۆ ئەوەی گەشتێکم کردبێ و فەرمانەکەشم بەجێهێنابێ لەگەڵ 200 کەسێک لە هاوڕێ و دەست و پەیوەندەکانم لە دیاربەکرەوە بەرەو قیبلە ڕۆیشتم و ڕوم کردە قەڵای ماردین و شەنگار.
ڕۆیشتنم بۆ قەڵای ماردین و شەنگار کە لە دیاربەکر ڕێکەوتین زێکەوتە لای خۆڕەڵات و بەرەو جەزیرە هاتینە گوندی گوگوسو سەر بە دیاربەکر. جەزیرەی گەورە. پێشەوەی خوای گەورە ئەم دنیایە دروست بکە ئەم جەزیرەیە ئاوەدان بووە و بەهەشتێکە لە نێوان شەتڵە عەرەب و فراتدا. یەکەم لای باکووری قەڵای خاپورتە و قەڵای پرتکیش کە لە ناو کوردەکانی ئیزولیدایە. سەرێکی ئەم جزیرەیە بەرەو خوار بۆ لای قیبلە شۆڕ بۆتەوە تا دەشتەکانی بەغدا و کوفە و کەربەلا و لەوێشەوە دەگاتە قەڵای قۆرنا، واتە جزیرەیەکی زۆر پان و بەرینە کە درێژایی 46 قۆناغ و پانی لە 30 تا 15. لەناو ئەم جزیرەیەدا 176 پارچە قەڵای ئامادە و قایم و پتەو هەیە کە لەمانە 76یان لە سەردەمی هۆلاکۆ و تەیموری لەنگدا ڕووخاون. ئەو قەڵایانەی ئەمڕۆ بەساغی و ئاوەدانی مابنەوە ئەمانن: دیاربەکر، ئەگیل، ئەرخەنی، خاپور، پەرتەک، ساخمان، چموش گەزوک، چەپا قوچور، گەنج، ئەتاق، جسقا، قوڵب، تەرجیل، مەهرانیە، موش کەوتونەتە لای باکوور. قەڵای پاڵوو لە دەرەوەی ڕووباری مرادیەدایە، مەلاتیەش بە دەرەوەی جزیرە دەژمێردرێ. چەرموک، عیدهەر، چەندکوش، سیمیاد، سنڕوحە، ڕەحیە، سێوەرک، حەدیسیە، غەزا، عانە، دێر، سەلما، مەرقیسیە، ڕەسافە، ڕەقا، حەراران، حەساد، ڕووخا، قەڵای ڕۆم و بیرجەک هەمویان لەناو ئەم خاکە پیرۆزەدان. ماردین و حەسەنکێف و خاستەپە و شەنگار و تەلهەوار و موسڵ و نەسیبەین و جەزیرە و ئامێدی و ئاکرێ لای خۆڕەڵاتن و لە دەرەوەی جزیرەدان. ئەو شوێنەی شەڕی سەفین لە نێوان ئیمامی عەلی و عایشەی لێکرا ئێستا قەڵای جەعبەریەی لێ دروست کراوە. هەرچەندە کەوتۆتە خۆڕەڵاتی فرات دیسانەوە هەر بە جزیرە دەژمێردرێ. قەڵاکانی هیزان و ماکسین و تەلجزیرە و کفرتوتا و بەدەلولخەتیب و شاری خەدر و حەدیسیە لە ناوەڕاستی جزیرەدان. قەڵای تکرید بە جزیرەدا نانرێ و قەڵای قوشلەریش هەروە. پاش حەسانەوەمان لەو گوندە بەرەو قیبلە بەناو بەردەڵانێکدا بەو هەوا گەرمە ڕێگەمان بڕی و لە دەربەندی زەرزێوان قۆناغمان گرت کە شوێنێکی زۆر پڕمەترسی و نائەمینە. پەنا بەخوا باشوور و لای قیبلەی دەشتی ماردین و شەنگارە. لێرەوە هاتینە گوندی مالون و لەوێشەوە بەرەو باشوور بە 7 سعات گەیشتینە زیارەتگای شێخ زوولی و پاشان هاتینە قەڵای ماردین. قەڵای ماردین یان تەختی دارە. مێژوونووسانی ڕۆم و یۆنان بەپێی بڕوا و مەسیحیەتی خۆیان زۆر شتی خەیاڵیان لەسەر ئەم قەڵایە نووسیوە، بەڵام مەقدیس دەڵێ هۆی بنیادنانی ئەم قەڵایە یونس پێغەمبەر بووە، چونکە ئەو لە وەرزی زستاندا لە شاری ئەلخەتیبی نزیک موسڵدا دەنیشت و هاوینان دەهاتە هەوارگەی چیاکانی ماردین. ئێستا ئەشکەوتێک لە چیای ماردیندا هەیە، تێکەی یونس پێغەمبەری ناوە. ئەو سەردەما بەم کێوەیان دەگوت چیای قۆچ. ئەژدیهایەک لە ئەشکەوتەکاندا پەیدا ببوو، چەندەها هەزار کەسی لە ئومەتی یونس پێغەمبەر خواردبوو. ئەوانەی دژی ئەو پێغەمبەرە بوون داوایان لێکرد بە ئەو ئەژدیهایە بکوژێ تا ئەوان باوەڕی پێ بکەن. ئەویش بە یەک بەر ئەژدیهاکەی کوشت و 3000 کەس بەجاری هاتنە سەردینەکەی و لە دەور و پشتی ئەشکەوتەکەی ئەودا خانوویان کرد و کەوتنە کاسپیکردن. ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەند بوون، جا کێوەکەیان ناونا کێوی مار و بە شارەکەشیان وت ماردین. ئەم قەڵایە لە نێوان چەند شایەکدا دەستاودەستی کردووە و سەردەمێک پایتەختی دارا بووە. دارا ئەم شوێنەی زۆر بەدڵ بووە و هاوینان لێرە خەریکی ڕاو و ڕابواردن دەبوو. زستانان دەگەڕایەوە شاری دارا لە نزیکی نەسێبین. پاشان کە ئەسکەندەری یۆنانی دارای شکاند و بوو بە سەرداری ئازەربایجان و ئێران و توران، لەم ماردینەدا گەلێک دێری گەورە گەورەی دروست کرد. لە زمانی یەحیا پێغەمبەردا بتخانەیەکی گەورەی بەختوننەسر لە ناو ماردیندا هەبوو. ئەو بەختوننەسرە بۆ داوای کوشتنی یەحیا لە ماردینەوە پێداهات، حەڵەب و شام و بەیتولمقەدەس و سەفەد و عەسقەلان و خاکی میری هەموو کاول کرد و گەڕایەوە قەڵای ماردین. لەبەرەوە مەسیحەکان زۆر بەیەق بەم شاری ماردینادن. لە ساڵی 795دا تەیمور 3 ساڵ ئێرەی گەمارۆدا و هیچی بۆ نەکرا. ناچار ڕووی کردە وڵاتی ڕۆم. لە 920دا پاش سەرکەوتنەکەی چاڵدێران، سوڵتان سەلیمخان
بیقلی پاشا و مەلا ئیدریسی عیمادی بە 100,000 عەسکەرەوە هاتە سەر ئەم قەڵایە. دوای 11 ڕۆژ وتووێژ کوردەکان ئەم قەڵایەیان بەبێ شەڕ بەدەستەوەدا و خۆیان چوون بۆ قەڵای شەنگار. ساڵی 941 کە سولەیمان خان بۆ غەزای بەغداد چوو، ئەم قەڵای ماردینەی کرد بە سنجاق و پایتەختی بەگ، بەپێی قانون باجی میری 200,000 ئاقیچێ و 20,000 قوروش بە بەگ دەبڕێ. بەڵام ئەم ناوچەیە پیاوێکی ئازە و بەجەرگی پێویستە، پیاوی دڵنەرم و لەسەرخۆ بۆ ئێرە دەستنادا، چونکە لایەکی کوردە پرچنەکان و لایەکی دی کوردەکانی شقاقی و ئاشیدیە، دەشتەکانی شیخێڵی کوچبووی تورکمانی تێدایە. نەختێ لەولاتر هۆزی عەرەبی تەی کۆچەری هەن، جا سندنی مەرانە و دەیەک و پاوانە لە لەوەرگاکانێکێکی زۆر توند و تۆڵی دەبێ. ماردین 36 زەعیم و 465 تیماری هەیە، بەگی ئاڵا و سەرۆکی چەری هەیە. بەپێی قانون بە جبەلەبەرەکانەوە 1070 عەسکەری چەکداری هەیە کە لەگەڵ بەگدا بۆ شەڕ دەچن. قازیەکەی 3000 قوروش لە ناوچەکانەوە دەست دەکەوێ. مفتی و نەقیب و کوێخا و سەرۆکی یەنچەری و دارۆخە و نایبی شار و شابەندەر و میرا و ئەمینداری قەپان و قەڵادار و نەفەراتی تایبەتی خۆی هەیە. دیمەنی قەڵای ماردین قەڵایەکە لەسەر چیایەکی بەڕووڕەنگ لەسەر ئاسمانە و دوو قۆناغ لە دیجلەوە دوورە، لە چۆڵێکی جزیرەدایە. شتێکی وا لە تاریفکردن نابێ، بەڵام هەرچۆنە بێ من بەپێی توانینی خۆم باسیەکی تنۆکێک لەو دەریایە دەنووسم. ئەم قەڵایە ئەوەندە بەرزە کە دیواری بورجەکانی ژوور و هەورەکان دەکەون، بۆیە هەتا لای نیوەڕۆ کەورەکان نەڕەونەوە لە خوارەوە لای ژوور و نابینرێ. من لە گەشتەکانی خۆمدا گەلێک قەڵای بەرز و گەورە و بەناوبانگم دیوە، بەڵام هیچیان ناگەنام قەڵای ماردینە، چونکە لە خوارەوە تا لووتکەی ژووری و قەڵا 2 فرسەغا، لە بورجەکانی قەڵاوە هەتا مەودای 4 قۆناغ بە هەر 4 لای خۆیدا دەبینرێ. لەم قەڵایەوە قەڵاکانی نسیبەین و شەنگار و چیای شەنگار و دەشتەپان و بەرینەکەی دیارە. باشکرا دەتوانم بڵێم گرتنی ئەم قەڵایە لە توانای بەشەردانیە، مەگەر دانیشتوانی لە تاو برسێتی خۆیان بەدەستەوە بدەن. لەناو قەڵادا گەلێک ئەشکەوت و کەلێن و قوشبن هەیە و ئاویشی بەشی 10 ساڵی خۆی تێدایە. هەر بارانێک لە ئاسمان بێتە خوارەوە، ئاوی لای سەر بەرزایی و لووتکەکان چۆڕێکی بەفیڕۆ ناچێ، هەمووی بە جۆگا بەردینەکاندا دێتە ناو ئەماراوەکانی. ئەشکەوتەکانی لەو گەنمەشامی و گاڵ و چەڵتوکانەی 600-700 ساڵ لەو پێش هەڵگیراون، ئەمڕۆوا دەزانرێت تازە لەسەر خەرمان هەڵگیراوە. لە ئەشکەوتەکانی دیکەدا حەسیر ڕاخراوە، دانەوێڵەی گەنم و جۆ و نیسک و نۆکی لەسەر ڕۆکراوە. ئەم دانەوێڵانە هەموو ساڵێدا بەش دەکرێن و هی تازە دەخرێتە جێیان. قەڵا ئەوەندە جبەخانی تێدایە لە ژمارە نایە، باروتێڕەش و گول لە تۆپ و چەکی ئەوەندە زۆرە ئەگەر بیان نووسین کتێبی تایبەتی دەبێ. دوندە هەرە بەرزەکەی قەڵا کە سەرێکی لە ئاسمانە چەند شوێنەوارێکی پێوەیە. ئێرە لە هیچ لایەکەوە خەندەکی نییە، چونکە پێویست ناکە. لە هەر لایەکەوە بڕوانیتە خوارەوە سەرت دەسوڕمێ. هەموو دیوارەکانی یەک پارچێ و لووسە. لە پاش گەڕان و تەماشاکردنی قەڵای ماردین کە بیستمان مستەفا پاشای فیراری لە قەڵای شەنگارە، ئێمەش بەرەو شەنگار ڕێکەوتین. لە ماردینەوە بەرەو باشوور بە 3 سەعات هاتینە قەڵای گولولی کە گوندێکی 500 ماڵی کووردە لە ناو چۆڵستانێکدا. لێرەوە قەڵای ماردین جوان دیارە. دارای شای ئێران لێرەدا لەگەڵ ڕۆمەکان شەڕێکی قورسی کردووە، بەشکاوی بەرەو قەرەدارای نزیک نسیبین هەڵاتووە. ئێستاش لەم دەشتی گولیلیەدا گردۆڵکەی ئێسکی عەجەمە کوژراوەکانی ئەو ڕۆژە هەڵدراوەتەوە ماوە. لەلایەکی دیکەش ئێسکی یۆنانیە کوژراوەکان کەڵەکە کراوە. لێرەدا بەو چۆڵیەدا هاتینە گوندی قزلتەپە کە سەر بە ماردینە و لەوێشەوە بۆ قەڵای خاتونیە. قەڵای خاتونیە چونکە زوبەیدە خاتونی ژنی هارونە ڕەشید بنیاتی ناوە، خاتونیەی پێدەڵێن. بە قسەی خاوەنی شەرەفنامە ئێرە دایکی شای شەنگار دروستی کردووە و ناوی سوور خاتونیەی لێناوە. لەو ناوچە و هەرێمی خاکی ماردین لەو دەشتەپانەدا لە سەرگردێکی قوچ بە چەشنی 4 گۆشەی لاکێشەیی دروست کراوە. لای باشووری دەواازەی هەیە، هەمووی بەبەر داتاشراوە و داتەنراوە و بینایەکی جوانە. لەناوە مزگەوتێک و 7 ماڵی تێدایە. بازار و قەیسەری نییە. 7 نەفەر و بەشی خۆی جبەخانە هەیە. پانی و درێژی قەڵاکەم نەزانی. لێرەوە بەرەو باشوور هاتینە شوێنێک کەندیلی ناوە، دواستنووری ماردینە.
جێگەیەکی نائەمینە، کوردەکانی ئاشدی و شقاقی ڕێگری دەکەن. لە کێوێکی بڵندی ئاوا بووین و بەو بیابانەدا هاتین گەیشتینە قەڵای شاشەنگار. لە بەرەوخواری ئەم قەڵایەدا یەکەم ڕۆژی ڕەجەبی 1065 بە خزمەت مستەفا پاشای فیراری والی دیاربەکر گەیشتم و نامەی مەلیک ئەحمەد پاشامدایە. بە خوێندنەوەی شاد بوو، وتی ئیشەڵڵا 37 کیسە قەرزەکەی مەلیک ئەحمەد پاشا دەدەینەوە و نزیکەی 100 چادرێکیشی بۆ پەیدا دەکەم بۆی دەنێرم. بۆ منیش خێوەتێکی لە تەنیش خۆیەوە ڕێک خست و کردمی بە میوانی خۆی. جا دەستم کرد بە گەڕان و تەماشای قەڵای شەنگار. دیمەنی قەڵای شەنگار. ئەو کاتەی کەشتی نوح پێغەمبەر بەسەر شەپۆلی تۆفانەوە گێژی دەخوارد، سوچێکی بەر ئەم چیای شەنگارە کەوت و کەمێک زیانی دی. نوح زۆر ناڕەحەت بوو. 67 کەسی ناو کەشتێکە هاواریان لێهێستا. مارێک کاتە پێشەوە و بە نوحی وت: ئەگەر لە گۆشتی ئادەمیزاد تێرم کەی، من کەشتێکەت بۆ ڕزگار دەکەم. نوح وتی: باشە، لە گۆشتی ئادەمیزاد تێرت دەکەم. لەسەر ئەم پەیمانە مارەهات کلکی خستە ناو ئەو کونەی کەوتوو بۆ کەشتێکە و لەسەر کونەکە پەپکەی خوارد و نەیهێش دڵۆپێک ئاو بێتە ناوی. خەڵکەکەی شاد بوون و هەر ئاوێک هاتوو بۆ ناوەوە دەریاندا. جا کاتێک کەشتێکەیان لەوێ دوورکەوتەوە، نوح بە چیاکەی وت: هەزا جەبەل سین جەور، واتە ئەو کێوە سینە زوڵمی لێکردین. لە پاشتردا سینجەور بە هەڵە کراوە بە سنجار و لە ڕاستیشدا چونکە ڕۆزەکانی ئەم چیایە هەمووی ددان و تیژن، پیان وتووە جەبەلسن و جاریشیان لێ زیاد کردووە و بۆتە سنجار. ئەو ڕەوەزەی کەشتی نوحی کون کرد کەوتۆتە لای باکووری قەڵای شەنگار و قەڵای نەسیبینەوە. گومانیش لەوەدا نییە کە کەشتی نوح بەر لووتکەی چیای شەنگار کەوتووە و چونکە مێژووی مەقدیسی بە درێژی باسی کردووە. کەشتی نوح لە پاش گەڕانێک بەسەر ئاودا دوو قۆناغلای باکووری شەنگار لە نێوان قەڵای مووسڵ و نسیبیندا لەسەر کێوی جوودی گیرسایەوە. ئەوانەی تێیدا بوون هاتنە دەرەوە و سوپاسی خۆیان کرد. چێشتیان لێناو خواردیان و ئەو چێشتیان ناونا چێشتی عاشور، چونکە ڕۆژی دەیەمی محەڕەم بوو. لە ڕۆژی تۆفانەوە تا هاتنە دنیای پێغەمبەری ئیسلام بە قسەی محەممەدی کوڕی ئیسحاق 4490 ساڵە لە زمانی باب ئادەمەوە هەتا هاتنی پێغەمبەر 6750 ساڵ تێپەڕیوە. ئەم قسەیە هەموو مێژوو نووسنەکان لەسەری یەک دەگرن. لە سەردەمی نوح پێغەمبەردا ئێرە بووە بە شارێکی گەورە و ئاوەدان و کوردیم نابی ئۆمەتی نوح و شای ئەم ناوە بووە. ئەم کوردیم شایە زۆر ژیاوە و گەلێک کوڕوونەوەی لێکەوتۆتەوە. زمانی تایبەتی بۆ خۆی ڕێخستووە کە نە فارسیە و نە عەرەبیە. ئەم زمانە لەو سەردەمەوە ماوە. پاشان نوح پێغەمبەر لە جوودیەوە سەری شەنگار دەدات و دوعای کرد کە ئاوەدان بێ. ئەسپێ و کێچ و مێشولە و مشک و دووپشک چۆن پەیدا بوون؟ دوای ئەوەی کەشتی نوح ڕزگاری بوو، مارەکە هاتە لای و پێیوت: ئەی پێغەمبەر، ئەو بەڵێنەی دابوت بە من کوا؟ نوح دۆش داما و نەیدەزانی چی بکە. جوبرەیل هاتە خوارەوە و پێیوت: خوا سەلامت لێ دەکا و دەڵێ کەشتێکەت من لە گێژا و ڕزگارم کرد. بۆچی بە ئازایی ماری دەزانی؟ بێنە ئەو مارە بەهاومە ناو ئاگرەوە تا شتی سەیرت پیشان بدەم و ماریش لە گۆشتی ئادەمی تێر دەکەم. نوح وتی: کاکە جوبرەیل، من چۆن دەتوانم مارفڕێدەمە ناو ئاگرەوە؟ جوبرەیلی ئەمین وتی: تۆ حەقت نەبێ، ئایەتی سەلام عەلە نوح فی عالەمین بخوێنە. نوحیش ئەم ئایەتەی خوێن. دەستێکی لە مارەکەدا، مار سەرخۆش بوو، خۆی هەڵدایە ناو ئاگرەوە و سوتاو بوو بە قەرەبرود. دیسان لەسەر ئامۆژگاری جوبرەیل نوح خۆڵەمێشی مارەکەی بەبا کرد، بایەکی توندات و ئەو تۆزەی بەسەر و چاوی ئۆمەتی نوحدا کرد. خۆڵەمێشی پێستەکەی بوو بە ئەسپێ و هی گۆشتەکەی بوو بە کێچ. بۆیە تا ئەمڕۆژ کێچ و ئەسپێ لەسەر پەیمانی نوح پێغەمبەر خەڵک ناڕەحەت دەکەن. خۆڵی ئێسکەکانی کەوتۆتە سەر زەوی بوو بە مێش و هی کەلاکەکەی بوو بە دوو پشک.
هی پەراسۆکانی بوون بە هەزار پێ و هی جگەری بوو بە سەرمازەڵە و هی دڵی بە زەرگەتە و چەند دەعبایەکی وردیتر هەرخوا دەتوانێ هەموو شتێ بکە. بەڵام مێژ و موسانی عەجەم لەمەڕ ناولێنانی شنگار دەڵێن یەکێک لە ژنانی شای ئێران دارا زگی پڕ بووە. ئەستێرە ناسان و تویانە ئەگەر ئەم ژنە لە سعاتێکی پیرۆزدا بزێ مناڵەکەی شای دنیاگر دەبێ. دارا فەرمانیدا بە چاکی ئاگاداری ئەو ژنە بن. ژنەکە کوڕێکی زۆر جوانی هێنایە دنیا، بەڵام لەبەر ئەوەی ئەو مناڵە 314 ڕۆژ لە سکی دایکیدا مابوو ناویان نا سنجار. پاش مردنی دارا سنجار بوو بە فەرمانڕەوای سربەخۆ و بەگشت ئەو ڕۆمیانەدا چوو کە باوکی ناچار کرابوو خەرج و باجیان بداتێ. ئەم سنجارەش کە جێی هاتمە دنیای بوو باش ئاوەدانی کردەوە و پەرەی پێدا. لە زەمانی تەیموری لەنگدا ئێرە گەمارۆ درا و پاش 7 مانگ ئابڵوقەگیری و هەرچی شوێنەواری هەبوو کاول کرا و تەنیا قەڵا کۆنەکەی مایەوە. قەڵای شنگار. ئەو وەستایی ئێرەی دروست کردووە لە شێوەی قەڵای مەعرەری نوعمانی داناوە. قەڵایەکی قورس و قایم لەسەر کێوێکی بەڵند بەبێ خەرەند، 5 گۆشەیە و 1 دەروازەی هەیە، چواردەوری 7000 شقاوە. تەنیا 300 خانووی بچووکی قوڕی لەناودایە، دوانیشتوانی کورد و عوربانن. ئێستا پایتەختی بەگە و سەر بە دیاربەکرە، بەگی ئاڵا و گەورەی چەری و فەرماندەی یەنچەری و قەڵادار و 100 عەسکەری هەیە. فەرمان لە بەگی ماردین وەردەگرن. خۆی جبەخانە و وردە تۆپی شاهی هەیە، لە مزگەوت و حوجرەیەک زیاتری تێدا نییە. لەناو ئەو ڕەقەن و بەردەڵانەدا باخی وایان هەیە کە میوە خۆشەکانی هاوتای میوەی ئەنتابن. ترێی شیرین و ئاوداری هەیە. قەڵاکە کەوتۆتە ناوەڕاستی بیابانێکی فراوان کە خێڵاتی عەرەب بیلادڕەبیعی پێدەڵێن. خێڵەکانی کیسی و تەی عەرەبی تێدایە. لە ناوەندی ئەو دەشتەدا قەڵاکە حەواڵەی هیچ لایەکی بەسەرەوە نییە. خەڵکەکەی نانی گەنمەشامی دەخۆن. هەنگوینێکی زۆر سپی و خۆشی هەیە. ئەم قەڵایە کەوتۆتە باشووری قەڵای نەسیبین کە لێرەوە بە 2 ڕۆژی خێرا و 3 ڕۆژی بەکاوەخۆ دەگەیتە مووسڵ. لەناو بەردەکانی دامێنی ئەم چیایە 70 کانی دێتە دەر کە ئاوەکەیان لە پاش پاراوکردنی بیلادی ڕەبیع بەرەو خۆراوات دەچێتە ناوزەی فورات. با کەمێک باسی ڕووبارەکانی ئێرە بکەم. ئاوی هەرمای لە چیای نەسیبین دێتە دەر، لقێکی لێجیا دەبێتەوە ناوی سەرسارە. ئەم سەرسارە دەچێتە بەلەدولحەتیبە، لەوێڕا بە دۆڵی شنگاردا پاش پاراوکردنی زەوی وزار لە نزیک تکریت تێکەڵاوی دیزلە دەبێ. لقەکانی دیکەی هەرمای پاش ڕۆیشتنێکی زۆر بەناو بیاباندا پێش ئەوەی ئاوی خاپور تێکەڵ بە قیرقیا ببێ لەگەڵ خاپوردا دەبنە یەک و لە نزیک ڕووباری قیرقیا دەڕژێتە فوراتەوە. ئەمانە ڕووباری زل نین، بەڵام هەمویان دەچنە ناو فورات. مستەفا پاشای فیراری کە بەخۆی و ئەم سوپاگرانەوە لە لایەکی قەڵای شنگار هەڵیدا بوو، 45,000 کوردی یەزیدی و بابری بێ ئەوەی ئەوەندەی پوشکەیەک شەرمی لێ بکەن یان سام بیان گرێ، تەنانەت 1 دیاری بچووکیشیان بۆ نەهێنا بوو. پاشا لەمە زۆر تۆڕە و ناڕەحەت بوو. بەمنی وت ئەرێ ئەولیا چەلەبی، بیستومە ئەو جارەی مەلیک ئەحمەد پاشا هاتبووە ئێرە. دیسان ئەم پرچنانە ڕێزی ئەویشیان نەگرتە بوو، کەچی دەرەقەتیان هات و تاڵانێکی باشی کردن. ئەوم بۆ ناگەڕیتەوە؟ وتم بەسەر چاو گوێ بگرە. ئەو کاتەی مەلیک ئەحمەد پاشا والی دیاربەکر بوو، یەزیدیەکانی ئەم چیای شنگارە گوندەکانی ماردینیان تاڵان دەکرد و ڕێبوار و کاروانەکانیان ڕوود دەکردەوە. خەڵکی هاتنە لای پاشا و شکاتیان کرد. پاشا لەبەر چاوی خەڵک شکاتکەرەکانی دەرکرد و بە هەناسە ساردی ناردنیەوە. بەڵام لە دڵی خۆیدا بڕیاری تۆڵەسەندنەوەی لە پرچنەکاندا بوو. ڕۆژێک نامەیەکی توانجاوی بۆ خانی پتلیس نارد. خانیش وەڵامێکی توندی دایەوە. مەلیک پاشا بوو بە ئاگر و سوێندی خوارد کە لەشکرەکەی دەکاتە سەرخانی پتلیس. خێبەت و بارەگا و تووخەکانی لە قەراغزێ لە مەڵبەندی سعدی هەڵدا و پیاوی ناردە سەر ئالێتیوان و هەموو کوردستان. ڕۆژ بە ڕۆژ سوپای لە خۆی کۆ کردەوە. دیاربەکر 7 ئاڵە سەگوان و ساریجەی کۆ کردەوە. سەگوان و ساریجە پیادەن، هەر ئاڵایە 100 قارەمانیان دەبێت لە ناودا بێ. کاتێ سوپا گەیشتە قەڵای میافارقین، عەبداڵخانی پتلیس، مەلا محەممەدی هەکاری و مەلا جوبراییلی زریقی و عەلیاغای مودەکی و عەلیاغای قۆناغدەرە و 7 کەڵەپیاوی بۆ ڕێکەوتن نارد. ئەوان هاتن لای پاشا، 80 کیسەیان بۆ خەرجی ڕێی پاشا دانا و 10 قەتار ئێستر و
دە ئەسپی ڕەسەنی تەویلە و دە سەرغوڵام و جاریەیاندایە. بۆ ئاغا و دەست و پەیوەندەکانیشی ئەوەندەیان دیاری هەڵڕشت کە هەمویان دڵخۆش بوون و شوکری خۆیان کرد کە لە شەڕ ڕزگاریان بوو. ئەو شەوی پاشا هەواڵی هەڵوەشانەوەی شەڕی ڕاگەیاند. محەممەد دەمین پاشای کوڕی شەمس پاشای کردە سەرداری 1000 عەسکەر و فەرمانێکی بەگوێدا چرپاند و ڕەوانەی زەی دیاربەکری کرد. نامەی دڵخۆشدانەوەی بۆ خانی بتلیس نووسی و بە ئەحمەد ئاغای ئەرخەنی و چەند پیاومەقوڵێکدا بۆ خانی نارد. توخەکانی بەرەو دواوە گێڕایەوە و بە 7,000 عەسکەرەوە هاتە ڕۆخی زەی دیاربەکر. قەدە کوێخا و ڕەجەب ئاغای دانا بە سەرداری سوپای قورس و خۆی بە پەرتاو هەر ئەو شەوە لە دەربەندی زەرەزێوانەوە پەڕیەوە بۆ نزیکی نیوەڕۆ لەبەر قەڵای ماردین سوکەنانێکی خوارد و دیسانەوە بەغار هات لای ئێوارە بە 40,000 عەسکەرەوە دەوری چیای پرچنیدا. لە کاتێکدا محەممەد ئەمین پاشا لەولاوە لەگەڵ کووردە پرچنەکان تەقەی دامەزراند بوو. هێزەکەی پاشاش لە خوار چیای شنگارەوە چوونە ناو سەنگەرەوە. لە دوای 3 ڕۆژ کە ئەو دەشتە پڕ بوو لە خێوەت و سوپا وردە وردە بەسەر کوردەکاندا زاڵ بوو. مستەفا پاشای فیراری کە ئەمەی بیست سەری سوڕما وتی ئەرێ ئەولیا ئەفەندی چۆن چوونە ناویان و چیتان کردوانیتان سەرکەون تۆڵە لەم کوردانە بکەنەوە. من لە داخی ئەمانە دڵم پڕ بووە لە خوێن تا ئێستا چەند نامەی تەوساویم لە سوڵتانەوە بۆ هاتووە بەڵام لای کەس نەمدرکاندووە. منی شەر بە بیانووی خانی پتلیسەوە 1-2 جار لەشکرم کردووە و هاتمە ئێرە کەچی هیچم بۆ نەکرا. تۆ پێم ناڵی ئێوە چیتان کرد؟ پێم وت جەنابی پاشا ئەو کاتە مەلیک ئەحمەد پاشا 7 ئاڵە سەگوان و ساریجە و 10,000 ئاغا و بەردەستی هەبوو. هەمویان ئەبازە و چەرکەس و گورجی بوون. شەرمیان لە یەکتی دەکرد لە کاتی شەڕدا گەڕانەوەیان نەدەزانی. هەمویان لە دڵی خۆیاندا دەیانوت ئیشەڵا تۆڵەی هەڵاتنی نوسوح پاشا و کوژرانی 7,000 شەیدەکانمان لێرە دەسەنینەوە. بە هیمەتی مەلیک ئەحمەد پاشا خەزاکەرەکانمان گەیشتنە سەرنووکی چیا و لە هەموو لایەکەوە شەڕ قەوما کە تا ئێستا نەبووە و نەقەوماوە. هەر لە یەکەم پیا هەڵبژاندا 700 قارەمانمان لێ شەید کرا. لە پرچنەکانیش 3,070 کەسیان لێ کوژرا. ئەو ڕۆژە هەتا شەو شەڕ درێژەی کێشا. لە سێرە هەڵگیرانە شەڕوەستا و هەر لایە لە شوێنی خۆیدا بە ئامادەی ڕاوەستان و پاسەوانیان دانا. باسێکی کووردە پرچنەکان لایەکی چیای شنگار چیای پرچنی پێدەڵێن چونکە دانیشتوانی وەکو ئافرەت پرچ بەردەدەنەوە. زۆر پیس و چڵکنن و سەریان پڕە لە ئەسپێ و مێتولکاب. بوزووی ڕەنگاو ڕەنگ دەکەن بە شاڵ و شەپەک. پشتێنی هەریر لە پشت دەبستن و مێزەریان شەدە و هەریرە ڕەنگاو ڕەنگە. پێڵاویان کاڵە یەمەنی کاڵی کلکدار و پوچلی و پینەدی و سەدی و هەزاری و کەپەک پلیە چونکە شوێنەکانیان چیایە و ڕێگەی بەردەڵان و سەختە. چەکەکانیان بریتیە لە شیر خەنجەر تفەنگ جاب شتێکە نیشانەچیەکانی عەنتاب بۆ تیراویشتن لە بەرپشتی خۆیان قایمی دەکەن. لە تفەنگاویشتندا ئەوەندە دەزڕاستن چاوی کێچ و ئەژنۆی وشتر دەپێکن. تفەنگەکانیان ببینی بە پولێک نایکڕی کەچی زۆر بەوردی نیشانە دەپێکن. خەڵکەکەی بە زۆری کورتەباڵا سەرخڕ و ملکورتن. هەر دەڵی سەریان لەناو شانیان هاتووەتە دەرەوە بەڵام شانیان بەرین سنگە پڕقینەکەیان پانە کەمەرباریک باسک و ڕانیان ئەستورە و ناولنگیان فراوانە. زۆر ئازان بەڵام سوار چاک نین. چاویان ڕەشە و خەڕە برۆیان زۆر پڕە. کوردەکانی دیکە هەر سمێڵیان پێدەڵێن ئەویش لەبەر ئەوەی کە 2 سمێڵ و 2 برۆ و 2 قەفەمووی درێژی کونەلووتیان. لیسپەمۆکانی هەردوو کونە گوێسکەیان درێژە. لەشیان لە توکنیدا وەکو لەشی بزنی ڕەشوایە. زاریان یەک تاکە کاڵێکی پێوە دەچێ و دانیان وەکو دانی ئەسپە. مناڵیان هەتا دەگاتە 10 ساڵی کۆرپە و ساوایە بەڵام کە لە 10 ساڵی تێپەڕی خۆی وەکو پیاوی 20 ساڵ پیشان دەدا هەتا بڵێ ڕقن. ژنیان پرچی دەگاتە ئەژنۆ و مناڵیان 1 ساڵ لە زگیدایکیدا دەمێنێتەوە. ئەو جادەزێ کە مناڵیان بوو لە پێشەموو شتێکدا شیری سەگی ڕەشی دەرخوار دەدەن. لەناو ئەمانەدا هەر کەسێ بەر بۆ سەگێک ڕاوەشێنێ دەست بەجێ دەکوژرێ. ورد و درشتیانێکی سەگێکیان هەیە کە هاتنە سەر نان خواردن لە پێشدا بۆ سەگەکەی دادەنێن کە وتێر بوو جاخۆیان دەست پێ دەکەن. سەگەکانیان لەگەڵ خۆیان دەنوێنن. سەگێکی ڕەش بە 1000 قڕوش و بەدە ئێستەر سەودا دەکرێ. ئەم کوردانە بۆ هەر کوێ بچن پیاز و نان و شیرێژیان لەبەر پشتدایە لەکن ئەوان
هەر کەسێ بە مس پیوازێک پان کاتەوە سەری پان دەکەنەوە. سەیتریش ئەوەیە کە یەکێکی دەوڵەمەندیان بمرێ بە ئاوی پیازا و دەیشۆن و قەبرەکەشی پڕ دەکەن لە پیاز. زۆر جار هۆی ئەم شتەم لە دیلەکانیان پرسیوە، خۆیان لە وەڵامدانەوە دەبوێرن. تەنیا بە وشەی پیواز خۆشە وەڵام دەدەنەوە. جگە لەمە قسەیەکی نستەقەیە دەڵێن لە کوردێکیان پرسی ئەگەر ببی بەشا چی دەخۆی، وتوێتی جۆزەرەی پیواز. بەڕاستی پیوازیان زۆر پێخۆشە. شتێکی سەیری دیکە، ئەگەر جغزێک بە دەوری کوردێکدا بکێشی بژمرێ لەو جغزە نایەتە دەرێ، هەتا یەکێک نەیە لایەکی جغزەکەی بۆ تێک بدا. لە وڵاتەدا سەگ بترە کێشایی بۆ دەکەن، سەگی ڕەش بتۆپێ بە ئاوی پیاز دەیشۆن و کفنی دەکەن و بە شیوەن و گریان دەیبەنە گۆڕستانی سەگان. پاشانیش بۆ ڕوحیانەتی سەگە مردووەکە کەباب بەسەر سەگەکانی دیکەدا دەبەشنەوە. بەڕاستی سەگی وایان هەیە بەقەدەر شێرێکە، بۆیە لەم ناوەدا هیچ گورگێک نییە. سیر ئەوەیە هەرچەندە شنگار یەکێکە لە ناوچە پیرۆزەکان خەڵکی وا بێدینی تێدا بێ، بەڵام شامیش کە ناوچەیەکی پیرۆزە لە چیاکانیدا تیرەی ئەقیلی، قزلی، مەڕوانی، شیمانی، نەسیری هەیە کە هیچ ئاینێکی ڕاست و ڕەوانیان نییە. ئەم کوردە پرچنانە داهاتیان زۆرە، گەزۆیان هەیە، جۆرە باڵندەیەک دێتە ناویان و ڕاوی دەکەن، سەلوای پێدەڵێن. هەنگوین و ترێیان تا بڵێی خۆشە و لە دنیادا بێوێنەیە. مێوژیان بە بازرگانی دەگاتە بەغداد و بەسرا و لەحسا. دارتووی زۆرە، بۆیە ئەوریشمیان ێزگار زۆرە. تەنانەت ئەو کوتاڵە هەریرانەی لە قەڵای ماردین دەچێنرێن لە ئەوریشمی ئێرەیە. لەبەر ئەوەی چیای شنگار ئەو هەوای زۆر خۆشە و زەوی وزارەکەی زۆر بەپیتا، بەڵام دەشتەکەی بەدەست عەرەبەکانەوەیە. بۆ ڕۆژی دوایی لەباری کێشەی پرچنەکانەوە کۆبوونەوەیکی گەورە لە بارەگای مستەفا پاشا کرا. نامەیەکیان بۆ نووسرا کە سەر بۆ سوڵتانی عوسمانی دانەوێنن و باخانە و مەرانە و هەموو باجە دیاریکراوەکان بدەن. ئەم نامەیە درا بە پیاوماقوڵانی ماردین و چەند ڕدێنسپێکی دیکە کە بەگی شنگار هەڵیان بژاردن. منیش کرام بە نوێنەری مستەفا پاشا و سەرکەوتین. لە قوچایی سەرێ بردینیانە گوندی باپیر. ئێمە کە 300 کەسێک دەبووین، میوانی ماڵی ئەو باپیرە بووین کە سەرکردەیان بوو. نامەکەماندایە وەکو هیچ نەبێ، ئەوەندەی قاقەزی هەڵواتچیەکیش بایەخی نەدایە. لەبەر چاوی گەورەکان خوێنرایەوە و ماردینیەکان بۆیان کرد بە کوردی. لە وەڵامدا وتیان ئێمە بە ڕووداوەکەی مەلیک ئەحمەد پاشا مەترسێنن، پیاوی وەکو ئەو نابێتەوە، بیستومانە دەچێتەوان. ئەمڕۆژ بکرێت بە والی دیاربەکر هەمومان سەری بۆ دادەنەوێنین. بۆ ئەم مستەفا پاشایش باریدە ئێستری سوور ئەوریشمی دەدەینی و هیچی دی. ئەو دەبارە ئەوریشمەیان نارد و بۆ ڕیسمی هاتبوون یەکی 5 قیە ئەوریشمیان داینێ. بۆ منیشکەوە دیارە ناسی بویانم باری ئێسترێک ئەوریشم و باری ئێسترێک کەنجیری وشک و مێوژ و ئەم جۆرە شتانەیان دانا. ئەو شەوە میوانیان بووین. لە نیوەڕۆ تا تاریک داهات هەر گەڕاین و تەماشامان کرد. 15 ساڵێ بەسەر شەڕەکەی مەلیک ئەحمەد پاشادا تێپەڕیوە، کاورکاریەکانی چاکرا بوونەوە. ڕۆڵی لاوی وایان پێگەیشت بوو کە لە تاریفکردن نایەن. سەرلەبەیانی سوار بووین بە دیاریەکان و هاتینە لای مستەفا پاشای فیراری و ئەوریشمەکانماندایە. زۆر تووڕە بوو، کەیفی چاند و هەڕەشەی کرد. من هەر دەچمە سەریان. پاشان نامەی بۆ گژ ناوچەکانی دیاربەکر نووسی و داوای لەشکری لێکردن. لە دیاربەکرەوە بۆوان بۆ پەڕینەوە لە شەد سواری کەڵک بووین. ئەم کەڵەکانە وەکو کەشتی بەڕە و مافوریان لەسەر ڕاخراوە. بار و بارخانەیەکی زۆری لێبار دەکرێ. ئەسپ و وڵاغ لە جێی تابەتیدا دەبەسرێتەوە و نەفەرەکان پاڵی لێدەدەنەوە. خەریکی شەڕسەنج و نەردین دەبن و بە تەماشا و سەیرکردنی ئەمبەرە و ئەوبەر ڕادەبێرن. لە کاتی ژەمەکاندا لە چێشخانەی سەرکەڵک خواردنیان بۆ لێدەنرێ و دێتە پێشیان. بەم جۆرە بەسەر ئاودا دەڕۆی تا دەگەیتە بەغداد و بەسرا زۆر بەڕەحەتی. ئەم جۆرە کەشتێش وەستای تایبەتی خۆیان هەیە. هەمیشە لە خوار پردی دیاربەکر چەندانەیەک لەم کەڵەکانە ڕاوەستاون و ئامادەی ڕۆیشتنن. دوای پەڕینەوە لە نێوان باکوور و خۆڕەڵات بە سعاتێک کاتینە گوندی سعدی، گوندێکی ئاوەدان و پڕباخ و باخەتی مەسیحیەکانە، بەڵام دزی زۆرە. ئەو شەوە خێوەتێکیان لێ دزین، بەڵام دوانمان لێ کوشتن و خێوەتەکەمان پێبەجێهێشتن. بۆ سپەینێ دیسان بەرەو خۆڕەڵات بە ناوچیمەنێکی خۆشدا گەیشتینە چۆڵتەپا، گردێکی جوان لە ناوەڕاستی ئەم دەشتەدا و گەلێک ئاوەدانی لە دەور و پشتە. یەک سمەکانی والی دیاربەکر لەم ناوەدا دەلەوەڕێن. ئەم چیمەنە وێنجە و سێوەرە و سەوزەگیای بەناوبانگە. ئێرەش ڕەشەدزی زۆرە.
چونکە مەڵبەندی کوردەکانی خاڵتی و چەکوانی و زەنادیە پیاو ناوێرێ بەدڵنیایی بنوێ. لێرەوە بەرەو باکوور هاتینە میافارقین. قەڵای میافارقین ئەم قەڵایە کەوتۆتە نێوان دیجلە و ڕووباری باتمان، ئاوی دوو ڕووباری لێک جودا دەکاتەوە، بۆیە پێی دەڵێن مەفارقین. پاشان بەهاڵە بۆتە میافارقین. عەجەم بێرە دەڵێن میان فەرق کە بە مانای کەمەرباریکە. جاران شارێکی گەورە و قەڵایەکی کۆن بووە. یەکەم بنیاتنەری حاندیک شاناوێک بووە لە ئومەتی جەرجیس پێغەمبەر، بەڵام خەڵکەکەی نەک هەر بڕۆیان بە جەرجیس نەهێنا، بەڵکو 40 جار سووتاندیان و خۆڵەکەیان بەبا کرد. با فەرمانی خوا خۆڵەکەی خڕدەبەوە و زیندوو دەکرایەوە. ئەم بەسەرهاتە لە زۆر کتێبی بە نرخدا تۆمار کراوە. ئێستا لە تۆقەی سەری ئەو چیایە خۆڵی جەرجیس پێغەمبەری لێ بەبا کراوە، گیان ناڕوێ. جا جەرجیس دوعای خراپی لەو خەڵکە کرد. ئەژدیهایەک لە کێوی سوبحانی قەراغ دەریایوان هاتە دەر و هەموو خەڵکەکەی قوتدا و قەڵاکەیان بە بەڕەڵایی مایەوە. پاشان بەختون نەسر هات و قەڵاکەشی ڕووخاند. دوای کەوتە دەستی عەباسیەکان تازەیان کردەوە. هۆلاکۆ هات دیسان خەڵکەکەی کوشت و قەڵاکەی تێکدا. پاشان سەیفوددەولە کوڕی حەمدانی وای ئاوەدان کردەوە، کوردستانی پێڕازاندەوە. ئەم جارە بە جۆرێکی وە ئاوەدان بووە کە 70,000 سواری قارەمانی لێ دەرچوو. عەسکەری پیادەش مەگەرخوا بزانێ. زۆریتی ئەو عەسکەرانە بەوەدا دەردەکەوێ کە هەموو ڕۆژێ لە چێشخانەکانیدا باری 40 وشترخوێ کار دەکرا. ئێستا بناغەی سەرا سەیفوددەولە هەرماوە. پاشان تەیموری لەنگ هات و تێکیدا. ئەمڕۆ شوێنەواری کون و کەلەبەری ئەو کارەساتە بە دیوارەکانی قەڵاوە ماوە. لە ساڵی 920 کاتێ سوڵتان سەلیم خان لە غەزای چاڵدێران گەڕایەوە، بیقلی پاشای کردە سەرداری گرتنی دیاربەکر. ئەم قەڵایە بە بێشەڕ خۆی بەدەستەوەدا لەسەر فەرمانی سولەیمان خان کرا بە پایتەختی بەگی سنجاق لە خاکی قەرە ئامێددا. بەگەکەی ساڵانە 10 کیسەی دەست دەکەوێ، قەزاکەی 150 ئاقیچەیە، قازیەکەی ساڵی 3 کیسەی هەیە، بەگی ئاڵا و سەرۆکی چەری و دارۆخای هەیە، مفتی و نەقیب و کوێخای سوپا و فەرماندەی یەنچەری و قەڵاداری هەیە. نەفەرات و جبەخانەی نییە. لەبەر ئەوەی ناوەڕاستی خێڵاتە ئەم شتانەی ناوێ. لەلایەن میرلیواوە چەند تۆپێک خراوەتە ناو قەڵاکە. ڕۆژانی جەژن و سەری مانگی ڕەمەزانان دەیانتەقێن و دێهاتەکان ئاگادار دەکەنەوە. باری قەڵای میافارقین. مێژونووسانی ڕۆم لەمەر ئەم قەڵایە دەڵێن جزیرەیەکی گەورە لە نێوان دیژلە و فراتدا، بەڵام ئەم قسەیە هەڵەیە. من خۆم 10 ساڵ لەم ناوەدا گەڕاوم و بەس بە بستی شارەزام. ڕووباری موراد زەی فرات لە نزیک مەلاتیە بە تەنیشت خانی ڕەژوودا دەڕوا. پاش 40 قۆناغ لە نزیک قەڵای قۆڕنا تێکەڵ بە دیژلە دەبێ و هەردووکیان دەبنە شەتڵ عەرەب. دیژلەش لە دامێنی قرقایەی دیاربەکر دێتە خوار. بە حەسەن کێف و جەزرە و مووسڵ و بەغداددا دێ لە بن قۆڕنا تێکەڵ بە فرات دەبێ. کاتێ لە پردی دیاربەکر دەپەڕێتەوە بەرەو باکوور بە 2 ڕۆژ دەگاتە ئەم میافارقینە. کەواتە ئەم قەڵایە چۆن دەبێتە دوورگەیەک لە نێوان دیژلە و فراتدا؟ من لە پاش وربوونەوەم بۆم دەرکەوت کە ئەم قەڵایە لە نێوان دیژلە و ڕووباری باتماندایە و ئەم دوو ئاوەی لێک جودا کردوتەوە. بناغەی ئەم قەڵایە لە داوێنی کێوی میافارقیندا بۆ ماوەی تۆپهاوێژێک بەرەو خۆڕەڵات لە مێرگێکی گۆڕدا لەبەردا تاشراوە و بە 4 گۆشەی دروست کراوە. بیناکە کۆنە، بەڵام بەردەکانی دیواری یەکی ئەوەندەی فیلێک زلن. دیوارەکانی لە 20 گەز بڵندتر نین و 15 گەز پانن. تەیموری لەنگ ویستی بیڕوخێنێ، زۆر لەگەڵی خەریک بوو، پێی نەڕووخە، ناچار وازی لێهێنا. هەر 4 دەوری 11,000 شقاوە. خەندەکی دەوری بەلم و خۆڵ پڕ بۆتەوە. بە شێوەی 4 گۆشە لە باکوورەوە بۆ باشوور درێژ بۆتەوە. هەرچەندە قەڵایەکی گەورەیە، خانوبەرەی قەبەی کەمە. 1000 خانووی قوڕی دوونوهەمی باخچەداری هەیە. بینا بەناوبانگەکانی سەرای بەگ و سەرای سجایە، بازار و قەیسەری کەمە. لە هەموو لایەکێم قەڵایە کانیا و هەڵدەقڵێ. یەکێک لەوانە کانی حەوزی ناوە. ئەسکەندەری گەورە ئاوی لێ خواردۆتەوە و پێی خۆش بووە و حەوزێکی گەورەی بۆ کردووە. بەڕاستی دەڵێ ئاوی حەیاتە، ئەوەندە بلووری و بێگەرد و ڕوون و پاکە. لە پاش پاراوکردنی باخ و باخچەکان لە خوارەوە دەچێتە ناو ڕووبار. هەر لە خاکی ئەم قەڵایەدا ڕووبارێکەیە بە ناوی باسنافە، کەمێک لە قەڵاوە دوورە.
ئەویش دوای ئاودانی چەند ئاوایی و زەویوزار بەسەر جزیرەی ئیبن و عومەردا بەرەو خۆڕەڵات بە 5 فۆرسەغ دەگاتە دیجلە. دیسان لە چیاکانی میافارقیندا چەند کانی دیکەشان کە یەک دەگرنەوە و دەڕۆن لە قەڵای حەسەن کێف و جزیرە و مووسڵ تێدەپەڕن و دەڕژێنە دیجلەوە. ئەو هۆی ئەم قەڵایە سازگارە، بۆیە جوانی کوردەکانی بەناوبانگە. تری چاکی هەیە، لای باکووری قەڵاکێوە و لەسەر کێوەکانیش ڕەز و باخەیە، خەڵکەکەی لەشساغ و بەگوڕن. لای قیبلەی قەڵا هەتا دەگاتە حەسەن کێف بیابانە، لای خۆڕەڵات لە پردی باتمان دەپەڕیەوە، بە یەک ڕۆژ دەگەیتە قەڵای خوسرەویە، بەرەو قیبلە بە یەک ڕۆژ خێرا ڕۆیشتن دەگەیتە جزیرە. زیارەتگەکانی لەناو قەڵادا قسنی شێخ نەجمەدینی حۆرانی و سەیف الدەولە کە کوڕی حەمدانیە کە ئەم قەڵایی تازە کردوتەوە. بە قسەی مەقدیسی مێژونووس لە دوای تۆفانی نوح یەکەم شوێن شاری جوودی ئاودان کراوەتەوە، دوای ئەوە قەڵای شەنگار و سێم ئەم میافارقینەیە. بەڵام خاوەنی شاری جوودی کە کوردومشایە و ئۆمەتی نوح بووە 600 ساڵ ژیاوە و بەناو هەموو کوردستاندا گەڕاوە. کە گەیشتۆتە میافارقین ئەو هەواکەی زۆر چۆتە دڵەوە و تێیدا نیشتەجێ بووە. کوڕ و کوڕەزداونەوەی زۆر بووە. ئەم خەڵکە لە خۆیانەوە زمانێکیان داهێنا کە نە عەرەبی و نە فارسی و عیبریە و نە دەریە. ئەمڕۆ بەو زمانە دەڵێن کوردی و لە کوردستاندا بەکاردەهێنرێ. بەڵام زمانی کوردیش 12 شێوەیە کە وشەکانیان لە یەکتر ناچێ و بۆ لە یەکتر گەیشتنی تەرجومانیان پێویستە. ئەم وڵاتە سەری لای باکووری دەکاتە ئەرزڕوم و لەوانیشدا هەکاری و جزیرە و ئامێدی و ئیمادیە و مووسڵ و شارەزور و هەریر و ئاردەڵان و بەغداد و دەرنە و دەرتەنگ و تا دەگاتە بەسرا خاکێکی هەفتا قۆناغی بە کوردستان و بەردەڵان دەژمێردرێ کە لە نێوان عراقی عەرەب و وڵاتانی غمانیدا بە چیا و شارەکانیەوە 6,000 هۆز و خێڵی کوردی تێدایە. خۆیار بێ لە کاتی خۆیدا ئەم عەشرەتانە و میرەکانیان بە درێژی باز دەکەم، بەڵام پانی کوردستان بەقەدەر درێژیەکەی نییە. لای خۆڕەڵاتی سنووری عەجەمە و لە هەریر و ئەردەڵانەوە تا خاکی شام و حەڵەب 25 قۆناغا. بەشی هەرە تەسکی ئەم پانتاییە 5 قۆناغا. لەناو ئەم ئیقلیمیەدا 500,000 تفەنگچیان هەیە و هەمووشیان ڕەفعین. تێکرا 770 قەڵایان هەیە کە هەموویان ساز و ئاوەدانن. لە ناویاندا گەلێ شێوەی جیاواز هەیە، وەکو زازا، لۆلۆ، هەکاری، ئۆنیکی، مەحمودی، شیروانی، جەزیری، پسانی، شەنگاری، هەریری، ئەردەڵانی، سۆرانی، خالتی، چەکوانی، ڕۆژەکی. ئەوە لە خوارەوە شێوەی هەریری ڕەوانەکەیان دەنووسین. زمانی کوردی سۆرانی ژمارەیان 1 2 3 4 5 6. لێرەدا مامۆستا سعید ناکە مەرجێڕی کتێبەکە تێبینێکی نووسیوە کە بە پێویستی ێزانم بۆتان بخوێنمەوە. دەڵێ وەکو دانەری کتێب ئەولیا چەلەبی ئەم نووسینانەی سەرەوەی وەرگێڕاوەتە سەر تورکی، ئێمە ژوا تورکیەکەی ئەو بەبێت دەستکاری دەکەینەوە کوردی. ئەم نمونانە جگەلەوەی هەڵەی نووسینی تێدایە وا دەردەکەوێت کە ئەولیا چەلەبی وەکو گەڕۆکێک تەنها ئەو ڕستانەی پرسیوە و نووسیوە کە بێگانەیەک لە وڵاتێکدا بۆ هەڵسۆڕاندنی پێویستیەکانی دەیەوێ بیانزانێ، وەکو وەرە، بڕۆ، مریشک، نان بەچەندە. لە دواییشدا پارچە لاوکێکی کوردی بە شەق و شەڕی تێکەڵاو کردووە. لێرەدا ئەولیا چەلەبی چەند نمونەیەکی بۆ زمانی کوێناوەتەوە کە ئەمانن: تۆ کرمانجی وەرە ڕوونی، سەلامەت هاتە حالت چییە، حەسپی سوار بە، وەرە ڕوونێ، وەرە خوار، هەربێن، هەیە نان، هەیە، چی هەبین، مریشک هەیە بین، نزانم مریشک، تۆ درۆ دکەی، هەیە چەندن، هەرە، رابە، نزانم، نازانم، نان، ئاو، گۆشت. وەرگێڕاوی ئەم ڕستانی سەرەوە بە پەیمانە تورکیەکانیان ئەمەیە: کووردە وەرەدانیشە بەخێر هاتی، حاڵت چۆنە، چاکە باشم، بڕۆ بۆ کاری خۆت، سواری ئەسب بە، بچۆ بێنە، نان هەیە، چی هەیە بیهێنە، مریشک هەیە، مریشک نازانم، تۆ درۆکەی، هەیە بیفرۆشی، وەرە بڕۆ هەستە، دەزانم نازانم.
پردی باتمان. لە قەڵای میافارقینەوە ڕاست بەرەو باکوور ڕۆیشتین، لە پردی باتمان پەڕینەوە. لە شوێنیان پردەدا ئاوی ڕووبار ئەوەندە بەخوڕ و بەتیژی دەڕوا گرمەگرمی گوێی پیا و کەڕ دەکا. ئێرە سەرڕێی دیاربەکر و میافارقین و حەزۆ و بتلیس و وان و شوێنەکانی دیکەی کوردستانە. پیاوێکی خێرومەند لە نەتەوەی عەباسیەکان بە ماڵی حەڵالی خۆی 3000 کیسەی خەرج کردووە و لە هەموو لایەکەوە وەستای لێهاتووی هێناوە ئەم پردەی پێ دروست کردوون. ئەم پردە بە گەورەی و بەرزی و قایمی لە هەموو پردەکانی ئەنەدۆڵ گەورەترە. لەم شوێنەدا ڕووبار لایەکی چیایە و لایەکەی دیکەی لەمە. وەستاوە باشی زانیوە کە پردەکە یەک کەڵبێ، لە هەردوو لاوە بناغی قوڵ و قایمی بۆ داڕشتووە و ناوقەدەکەی بەقەدەر تاقی کیسرا بەرز کردوتەوە کە زۆر لە دوورەوە دیارە. لەم سەری پردەکە تا ئەو سەری 173 شەقاوە. پردی مستاریش لە وڵاتی هەرسکدا یەک چاوە، بەڵام هیچ پردێک لە جوانی و ڕێکی و قایمیدا ناگاتە ئەوەی ئێرە. جابرای خوێنەرەکانم، من کاموژیانی خۆم بە گەشت و گەڕان ڕابواردووە، خوا دەزانێ هێشتا تووشی دەربەندی وا پڕمەترسی نەهاتووم. پێم وایە ئەو کەسانەی عیلمی هەیئەت و حیکمەتیان خوێندووە قەد ناوێرن بەسەر ئەم پردەدا بپەڕنەوە. باری قورس و قەبە دەبێ لە خوارەوە بە کەڵک بپەڕێتەوە، چونکە وەستاکەی بۆ ئەوەی باری قورسی پێدا نەڕوا ناوەڕاستەکەی زۆر تەسک کردوتەوە. پیاو لەسەرەوە زاد ناکە تەماشای خوارەوە بکە، بەڵام ئەم لاولاکانی زۆر بەرینە و لە هەردوو سەرەوە دەروازەی ئاسنینی تێخراوە. لە تەنیشت هەردوو دەروازەکانەوە خان هەیە کە ڕێبواران تێیدا بحەسێنەوە. لە ژێر قەدی پردەکەدا زۆر ژووریان کردووە و پەنجەرە و شانشینی تێدایە کە ڕێبواران تێیدا دەمێننەوە بۆ دەمەتەقێ یان کاروباری گومرگ یا ماسیگن. هەر ئاسنێکی لەم پردەدا کار کراوە هەمووی پۆڵای نەخچەوانە. وەستای ئاسنگەریش هەموو هونەری خۆی تێدا بەکارهێناوە بە جۆرێک تەلبەندەکانی نەخشاندووە کە شیاوی ئافرینە. سەرێکی پردەکە پیاوانی بەگی حەزۆیی لێڕاوەستاون، هەرچی لەو لاوە بێباجی لێدەسێنن. لەو سەریشەوە پیاوی بەگی میافارقینی لێیە، هەرچی تێپەڕێ حەقی خۆیانی لێوەرەگرن. جگە لەو خان و ژوورانی باسمان کردن هیچ خانوێکی دیکەی لێ نییە. لە دەشتی حەسەنی قەڵایی ئەرزڕوومدا پردی چۆپانیش زۆر گەورەیە، بەڵام ناگاتە ئەمە. لەسەر ڕووباری ئیرگانەسی کە لە چیاکانی ڕەهناوە و دێتە شاری پروسا ویستویانە پردێکی وەکو پردی باتمانی لێ دروستکەن، بەڵام ئەو لەکوێ و ئەم لەکوێیە. بەڕاستی وەستا مۆندیسەکەی چی لەبارە بووە خستوێتی ڕوو درێخی نەکردووە. لە بناغەوە تا دەگاتە لووتکەی سەرێ هەمووی بە بەردی قەڵای دیاربەکر هەڵچنراوە کە لە ڕەقیدا بەردەستەی ناگاتێ. ئەو پلیکانانەی 700 ساڵە دانراون دەڵی ئەمڕۆ لە ژێر دەستی وەستا توونەتە دەرەوە. من نەموێرە بە سوار بەسەریدا بڕۆم، دابەزیم و بە سەلامەتی پەڕیمەوە. ئیدی هەر چەندێک لەبارەی ئەم پردەوە بنووسم هێشتا کەمە، خوا هەر بهێڵێ، ئامین. لێرەدا بە قەراغ ڕووباری باتماندا بەرەو خۆڕەڵاتاتی نەخاسە و چایەر و حەساینەوە. هاوڕێکانم خێوەتیان هەڵدا و خێوەت و کەلوپەلی پاشایان لەلایەک لە سەرێدانا و ئێسترەکانمان لای خۆمان بەستەوە و نۆبەچیمان لە چوار لای خۆماندانە و ئەو شەوە خەو نەچوە چاوانمانەوە، چونکە لەو ناوەدا دزەکانی تەرجیل و ئەتاق و مەهرانی خۆیان داگرتووە. پەنا بەخوا کل لە چاو و وشە لە دەمەفرێنن. ئەوەندە شەڕکەر و ئازان، ئەوەندەش لە دزیدا بێوێنن. شوێنەکەیان بە خاکی حەزۆ دەژمێردرێ. لێرەوە چوینە قەڵای حەزۆ. قەڵای حەزۆ لە باکووری ئەم قەڵایە کێوێکی گەورە هەیە، چیای زۆی پێدەڵێن. لە پاش دروستکردنی ئەم قەڵایە قەرەوێسف خانی قەرەقۆینلۆ لەگەڵ هۆزی قەرەزۆدا لەم کێوانە بوون، بۆیە ئەم ناوەی بەسەردا بڕاوە. پاشان شارێکیان لێرەدا دروست کردووە، ناوی شاری زۆیان لێناوە و لە پاشتردا بووە بە قەڵای زۆ. حەسەنشای ئازەربایجانی ئێرەی داگیر کردووە و پاشان تەیموری لەنگرتوویەتی و کاولی کردووە. دواتر کەوتۆتە دەستی یەکێک لە باپیرانی عەبداڵخان فەرمانڕەوای بتلیس و ئەو قەڵایی نوێ کردوتەوە. ساڵی 920 کە سەلیمخان لە خەزای چاڵدێران گەڕایەوە، خانی بتلیس سەری بۆ دانەواند، ئەم قەڵایەشی خۆیدا بەدەستەوە.
جا لەسەر فەرمان و دەستخەتی سەلیمخان حکومەت درایەوە دەستخانی پتلیس. پێش ئەو فەرمانەی سولەیمانخان ئێرەیەکێک بوو لەو 5 حکومەتانی دیاربەکر کە لەلایەن سوڵتانەکانەوە بە نازناوی جەناب نامەیان بۆ دەنووسرا. بەگی ئاڵا و فەرماندەی چەری و قەزاکەی 150 ئاقیچەیە، بەڵام لەبەر ئەوەی کوردستانە گەلێ جارکارەساتی ئاسمانی لێ ڕوودەدا. کوێخای سوپا و سەرداری یەنیچەری و موفتی و نەقیبی نییە، هەموو شتێ بەدەست فەرماندەی قەڵایە، تەنانەت قەڵا و جبەخانە و قەڵاداری و نەفەرەکانیشی بەدەست فەرماندەیە. دیمەنی قەڵای حەزۆ، قەڵایەکی بچووک لەسەر دەدانە بەردێکی دامێنی چیایزۆ، چواردەوری 1600 شەقاوە، لای خۆڕەڵاتی حەواڵەی ڕەوەزی چیای بەسەرەوەیە، لای قیبلەی بیابانەوە دەروازەیەکی ئاسنینی تێدایە. ڕێگەکەی تا بڵی سەختە، زۆر بە ناڕەحەتی پیا و لەسەرەوە دەگاتە خوارێ. لەناو قەڵادا 150 خانووی قوڕی بێباخ و باخچە هەیە. نیوەی ڕاستی قەڵاکە سەرای فەرماندەکەی مرتەزابەک داگیری کردووە کە هەمووی ژوور لە ژوورە. ئەم مرتەزابەکە زاوای عەبدەڵخانی بتلیسە و هەتا بڵی پیاوێکی نەجیب و خانەدان و قسەزان و سەغیە، زۆر دەست و دڵپاک و چاونەترس و لەسەرخۆ و قارەمان و مەردی مەردانە. شەوێک لە سەراکەیدا میوان بووم، لەناو سەرادا ئەمباراوی هەیە، لەناو قەڵادا مزگەوتێک هەیە، خانووەکانی دیکە هەمووی لە خوار قەڵادان. شاری حەزۆ لە دامێنی قەڵا ڕوو بە قیبلا لەسەر پارچەیەک زەوی بەریندا 1000 ماڵێکە، خانووەکانی بە قۆڕ سواغ دراون. لەناو بازاردا مزگەوتی شەرەفخان بەناوبانگە، گەرماوێکی پیسی بچووک و 3 دوکانی تێدایە. ئەم فەرمانڕەوایی ئێستا مرتەزابەک خانێکی دروست کردووە و دەڵێی قەڵایە. لەبەر ئەوەی ئێرە ڕقەن و بەردەڵانە باخاتی باشی نابێ، خەڵکەکەی ئازا و بەجەرگن و سوار و پیادەیان ناودارن. لە شیروەشاندنی شێخانی و مەقرابی و زۆزەکیدا و لە نیشانپێکان و تیرهاویشتندا زۆر بێ هاوتان، نوێژکەر و شافعین. هەرچەندە کوردەکانی خاڵەتی و چەکوانی و زێباری دێنە کوردستانەکانی ئێرە، بەڵام ئەمانە زۆر خۆیان تێناگەێنن. لە پاش چاوپێکەوتنی ئێرە مرتەزابەک پیاوی لەگەڵ ناردم، چوومە لای خوارەوەش گەڕام، هەموو بەردووچیا و دۆڵ و ڕەقەنی لەژێر فەرمانی بەگ حەزۆدایە. سواز بەخوا لێرەدا چاوم بە مەلیک ئەحمەد پاشا کەوتەوە و پاش دەستماچکردنی نامەکانی مستەفا پاشای فیلاریمدایە و ئەو کەلوپەلانەی نووسرا بوو گەیاندم. پاشا زۆری پێخۆش بوو، خێوەتەکانی بەسەر دەست و پەیوەندەکانی دادابەش کرد و 37 کیسەی حەقی ئالیکی دا بە عەسکەرەکان خواڕەحمی کرد. منیش ئەرکی ئاگاداری ئەو کەلوپەلانم لە کۆڵ بووە. بۆ سبەینێ ئەو هەموو سوپازوەرە بەناو بەردەڵانێکی سەختدا هاتین لە قسنی سوڵتان وەیس قۆناغمان گرت کە سەر بە خاکی حەزۆیە. مەرقەدێکی زلی لێیە، لە نێوگردێکی بەریندا بە تەنیش کانیاوێکەوەیە. ئەم وەیسە وەیسی قەرەنی نییە، ئەو لە قرزی یەمەندا نێژراوە، ئەمیان لە نەتەوەی عەباسیەکانە و لە شایەتی دنیا دەستی هەڵگرتووە و بوو بە پاشای تەریقەت. منیش چوومە زیارەتی یاسینێکم بۆ خوێند و زۆر پاڕامەوە، شعرێکیشم لە دیوارەکەی نووسی. لێرەوە هەر بەناو کووچە و کۆڵ و بەردەڵاندا ڕۆ و خۆڕەڵات هاتینە قەڵای کفندەر. شاری جالندەر یان قەڵای کفندەر ئێرەش خاکی کوردستانە. لە ساڵی 1920دا کە مامۆستای مێژوونووسان شەرەفخان سەری بۆ سوڵتان سەلیم دانەواند، سوڵتان ئەم قەڵایی پێشکەش کرد و خستیە سەر حکومەتەکەی. ئێستاش سەر بە پتلیس و لە ژێردەستی خانی پتلیسدایە و جێگەی میراوە. قەڵاکە لە ناو دۆڵێکدا لە قەراغ ڕووبار لەسەر پارچە ڕەوەزێکی سەوس بنیاتنراوە، بچکۆلێ و خەرەندی نییە، یەک دەروازەی هەیە، لەناوە مزگەوتێک و 70 ماڵێکی تێدایە و هیچی دی. قەڵادار و نەفەراتی لەلایەن خانەوە دیاری دەکرێ، ئێرەش هەر بەوان دەژمێردرێ. لە دەرەوەی قەڵاش 70 خانووی قوڕی لێ و بێدوکان و بازاڕە. لەم قەڵای کفندرەوە بەرەو باشوور
لە ژوور چیا بەرزەکانەوە قەڵای زریقی دەبینرێ. بەگی ئێرە زۆر دیاری بۆ پاشا هێنا و پاشا خەڵاتی کرد و گەڕایەوە. ئێمەش لەگەڵ پاشا بارمان کرد و بەرەو خۆڕەڵات دیسان بە ڕێبازێکی زۆر سەخت و ناخۆش بە قەراغ ڕووباری پتلیسدا هاتینە دەشتی چەمەندەر کە بەشێکە لە چیاکانی زریقی. لەم شوێنەدا ڕووباری پتلیس بە ناودۆڵێکی زلدا دەڕواتە خوارێ و لەو لای قەڵای حەسەن کێف تێکەڵ بە دیجلا بێ. چاوپێکەوتنی مەلیک ئەحمەد پاشا و خانی پەیە بەرزی پتلیس و میوانداری گەورە. لەناو ئەو بەردەڵانیەدا عەسکەری عەبداڵخان دەرکەوت کە شەوە خان لە ئەسپدا بەزی و بەرەو پاشا هات. پاشاش دابەزی و باوەشیان پێکدا کرد. پاش ماچکردن و چاکوچۆنی خانوتی فەرمون سوار ببنەوە و لەم نزیکانە بەرقەلیانیەک بخۆین. پاشا سوار بووە و ئەو سوپا گەورەیە کەوتە ڕێ و 80 قات تەپڵ لێ دەدرا. کاتێکمانزانی لەناو ئەو مێرگەدا بە شێوەی عەجەمی و کوردی و تورکمانی سەرانسەری ئەو دەشتە بە ئۆبەی تورکمانی و خێوەتی عوسمانی و ڕەشماڵی کوردی ڕازاوەتەوە. پاشا دابەزی و چووە ناو ئەو بارەگایی بۆ ڕێکخراب بوو. دەست بەجێ سفرەیەکی محەممەدی ڕێزێنرایەوە. لەنگەری زێڕوزی و بەلەم و قاپی فەخفوری ڕیسکەران 3000 عەسکەری پاشا و 3000 نۆکەر و خزمەتکاری خان و هەموو ئەو پیاوماقۆڵانی هەتبوونە پێشوازی و تەواوی ئەو حەشاماتە کووردا لەو نان و خوانە تێریان خوارد و هێشتا خواردنێکی زۆریش لەو ناوەدا مابوو. لە کاتی ئێستانماندا خانی پەیەبەرز سەری بۆ پاشا دانەواند و 12 کوڕی خۆی و 70 بەگی سەرک عەشرەتی کوردی لە خزمەتیان ڕاگرت و پێیوت گەورم ئەو حەوت خێمە و خەرگایی تێیدا حەسانەوە لەگەڵ 50 قاپیزی و 100 فەخفوری و هەموو فەرش و بەڕە و حاجەتەکانی دیکە تکام وایە لێم قبول بفەرمووی. هەروەها 4 چەرەکەس و 4 ئەبازە و 4 گورجی کە غوڵامی تایبەتین پێشکەشتانە. پاشا خەنجەرە تیژەکەی قەدی خۆی کە هی سوڵتان مورادخانە هەڵی کێشا و لەبەر پشتی خانی چقاند. سمۆرێک بۆ خان و 3 کەوڵ بۆ کوڕەکانی و 170 پشتێنی زێردڕ و چەند خەڵاتێکی گرانبایی دیکەی بۆ دەست و پەیوەندی خاندابەش کرا. پاشا سوار بۆ و تەپەڵ لێدرا. بەناو ئەو دۆڵ و گردانەدا ڕوومان کردە شاری پتلیس. لەو کاتەدا دیم کاودەمەکانی خان لە دەوری کابرایە کۆبوونەتەوە و قاقا پێدەکەنن. پێم سیر بوو کە ئەم گاڵتە بێتامە دەبێت چی بێ و لێیان چوومە پێش. دیمەنێکی سەمەرە کابرایەکی کوردی عاجباتی مێزەرێکی بەقەدەر هێلانە قەڵێک لەسەر ڕیشێکی سوور و سپی و زەرد و شین تێکەڵ درێژ تا ناوقەدی کە تەنیا بە کەڵکی تۆپی ڕەمەزانان دێ. سواری ئەسپێک بووە چه ئەسب پەلی بۆ پێشەوە داوێ و پاشە و پاش دەگەڕێتە دواوە. لیکاو بە چاو و لوت و زاری دادێتە خوار. ڕووناکی لە چاودا نەماوە. لەشی وەکو جۆلانەی شەق و شەڕ پەراسوو ئێسکەکانی لەشی بەجوانی دیارن وەکو سەرخۆش دەلەرزێ و بەملاولادا لەترە دەبا. خورجینێکی زلی بە پشتدا شۆڕ کردوتەوە. مارێکی زیندوی کردو بە قامچی. بەم حاڵەشەوە هەردا دەبەزێ و سوار دەبێتەوە و ئەو عالەمە پێدەکەنن. خزمەتکارێکی خان کە ناوی قوربان عەلی بوو لیرەیەکی دایە و پێیوت گیانەکەم مەلا محەممەد غارێک بەم کە هێلێت بکە. منی ژوتم کوڕە غاری چی ئەم کڵۆڵە هەر بجوڵێتەوە بەغار دەگاتە ئەو دنیا. هەر من ماموت و کابرا لاقی لە پەراسووی باگیرەکەی تون کرد و مارێکی لێ ڕاکێشا. دیمەنێکی باوەڕ نەکراوم چاو پێکەوت. وڵا خۆی خڕکردەوە و هەر وەکو بروسکە بە تەنیش پاشا و خاندا بەناو ئەو بەرد و کەند و کڵۆیەدا فڕکەی کرد. ئێمە وەقمان ڕما بوو کەچی عەسکەرەکانی خان پێدەکەنین و دەیانوت پێتان سەیر نەبێ. کابرا لەو سەرەوە دیسان بەو بەردوودارەدا هەروە بە گورجی گەڕایەوە و هاتەوە ناو عەسکەرەکانی خان. چوومە لایەوە بزانم ئاوێک شتێک دەدا بە باگیرەکەی بەڵام هیچ شەروەکو پێشوو چاوەکانی بێڕووناکین و لیکاوی پێدادێتە خوار. خوایە ئەمە چییە؟ کابرا تەماشایەکی کردم و بە بزەیەکەوە وتی ها کابرا بووە تێم دەڕوانی دەیکڕی ئەم ئەسپە میراتی باپیرە گەورەمە ئەم پاشایەت داوام لێ بکانای دەمێ هەرچی دنیا هەیە بیخەنە بەردەمم پێیان ناگۆڕمەوە.
گەلێک فشەی لەم بابەتەی کرد. سەرقەنەداری خان مستەفا وتی ئەولیا چەلەبی تۆ پێت وایە ئەم ئەسپە تۆپیوە چی بێ باشە؟ ئەمە کۆلکەداری کۆنی ناو توونی ماڵی خانە. خان ئەسپێکی نەدا بەم مەلایە سواری بێ. وتی تۆ بۆ ناو سوپا دەست نادەی، ئابڕوومان دەچێ. ئەویش چوو ئەم کۆلکەداری کرد بە ئەسپ و سواری بوو. ئەوە ئەم بەزمەی کرد کە چاوت پێدەکەوێ. بەڵام خان لەمە زۆر تووڕەیە، دەڵێ نەوەکو پاشاوا تێبگا کە خان جادوباز و کیمیاگەر ڕادەگرێ. من بە بیستنی ئەمە هۆش لەسەرمانەما وتم کوڕە لاچۆ قەنەدار باشی تو زاتی خوا ئەمە بەڕاستە. وتی بە گیانی پاکی سوڵتان ئەحەدوڵڵا سوێندت بۆ دەخۆم کە موزیادی نییە. ئەم مەلایە پیاوی گاڵتەوگەب نییە. جاری وا هەیە سواری کوتەکە ئاسن دەبێ یان تەختەیەک یان کوندەیەک فوو دەکا و سواری دەبێ و دەکەوێتە ڕێ. هەندێ جار سواری پشیلە و مەڕ و سەگ و ئەم جۆرە گیان لە بەرانەش دەبێ وەکو دۆڵدۆڵی ئیمامی عەلی غارغارێنیان پێدەکا. من کە باوەڕم بەم جۆرەشتانە نییە تکام لە قەنەنەدار باشی کرد کارێکی وا بکە بە چاوی خۆم بیبینم. ئەبیش وتی قەیدی نییە وەرە لەگەڵما. پێکەوە شوێن مەلا محەممەد کەوتین. دیمان کە لە دەرگای ئەو لاوە چووە ناوباخ و یەکسەر ڕووی کردە تونخانە. ئێمەش دابەزین و بێ ئەوەی هەز بکا شوێنی کەوتوین. من و خۆم و سێنۆ کەرم دیتمان کە لە ئەسپەکەی دابەزی مارەکەی دەستی خستە ناو خورجێنەکەیەوە و پەڕۆیەکی لەو خورجێنە دەرهێنا و زاری ئەسپەکەی پێبەست و یەک بەخۆی قیژاندی. هەر ئەوەندەمان زانی دنیا تاریک داهات و چاومان هیچی نەدی. کاڕووناک بۆەوە کۆڵەکەیەکم چاو پێکەوت کە لە جێ ئەسپەکەدا دانراوە. قەنەدار باشی پێیوتم هامەلا ئەسپە خۆشبەزەکەت لەم تونخانەیەدا بەستۆتەوە. مەلاش بێ حاشاکردن وتی داوام لە خان کرد ئەسپێکی خراپۆکەی نەدامی سواری بم. منی ژوام کرد وەڵڵی حەقوا بوو سواری بەغدۆی سەرک فەرشی سەرا بوومایە. بەڵام لەشکری عوسمانی هات و پێم نەکرا ناچار سواری ئەمە بووم. پاشان لی پرسی ئەمانە کێن؟ پێیوتی ئەمە هاودەمی پاشایە و پیاوێکی موسڵمان و قورئان خوێنە. مەلا کەیف خۆش بوو لەگەڵمان بوو بە برادەر. خوایار بێ لە شوێنێکی دیکەدا باسی کردەوە سەرسوڕێنەرەکانی دەکەم. مەلیک ئەحمەد پاشا بە سوپای گەورەوە بەناو شاری بتلیسدا هات و خەڵک لە ڕاست و چەپی ڕێگەکان ڕاوەستا بوون بە خێراتنیان نەکرد. ئەویش ئەوەندەی زێڕ و دراوی وردە بەسەردا هەڵدان کە لە ژمارە نایە. جاچوینە باخی خانی پەیەبەرز میوانی بووین و فەرماندرا بۆ ماوەی 10 ڕۆژ لێرە دەحەسینەوە. ئێمەش دەستمان کرد بە گەڕان و تەماشای شاری پتلیس. شارەکۆنی پتلیس لە مێژونووسانی ڕۆم و عەجەم مەقدیسی و خاوەنی شەرەفنامە سوڵتان شەرەفەددین دەڵێن کە ئەسکەندەر 2 پارچەی زیادەی گۆشتی لە ملاولای سەریەوە دەرچوو بوون وەکو 2 شاخوا بوون. پێیان دەوت زوڵقەرنەین واتە خاوەنی 2 شاخ. هەندێکی دیکە پێیان وایە کە هەموو 32 ساڵێک قەرنێکە. ئەسکەندەریش 32 ساڵ فەرمانڕەوایی کردووە بۆیە وای پێدەڵێن. کاتێ ئەسکەندەر ئێرە دەگرێت دێتە قەراغزێ و لەم ئاوە دەخواتەوە و دەبینێ بۆ چارەکردنی ئازاری لەش زۆر بەکەڵکە. دێتە دیاربەکر و لەوێوە بەڕۆخی باتماندا دەکاتە خوار قەڵای کفندەر. لەو ئاوە دەخواتەوە کە لە کانیابی چیاکانی پتلیس دێنە خوار چاوی ڕوون دەبێتەوە. کە دەگاتە پتلیس دەبینێ ڕووبارەکە دەبێتە 2 کرد. لە ئاوی ئەو کانیە دەخواتەوە کە لە دۆڵی یوخ ڕادێ هیچ کەڵکێکی لێدەست ناکەوێ. بەڵام بە خواردنەوەی ئاوی چیاکانی لای ڕاستی پتلیس خەوێکی خۆشی لێ دەکەوێ. 7 ڕۆژ دەمێنێتەوە و لەسەر خواردنەوەی ئەو ئاوە دەڕوا. هەر نەخۆشێکی لە لەشدا بێ دەیپەڕێنێ. بانگ دەکا دا پتلیسی خزمەتکارم بۆ بانگ مکەن. کە دێ ئەسکەندەر پێی دەڵێ نۆکەرە دڵسۆزەکەم لە ماڵی من چەند هەزار کیسەت دەوێ خەرجی کە و لەم شوێنە قەڵایەکی وام بۆ بدنیات بنێ کە لەو سەرگەڕامەوە بە هەموو هێز و تەقەلای خۆم نەتوانم بیگرم. جا لەسەر ئەم فەرمانە پتلیس هەرچی وەستا و زانای ئەندازیار هەیە خڕیان دەکاتەوە و دەست دەکرێت بە دروستکردنی قەڵا. ئەسکەندەر 882 ساڵ پێش هاتنی پێغەمبەر مردووە. قەڵاکە تەواو دەبێ و ئەسکەندەریش لە شەڕی چەماپور دەگەڕێتەوە و گەماڕۆی قەڵا دەدا بۆی ناگیرێ. داوا لە پتلیس دەکا بێتە دەرێ و نایە. بڕوا دەکا کە نۆکەرەکەی لێ یاخی بووە. بە هەموو سوپا و لەشکریەوە شەبخوین دەکاتە سەری و سوودی نابێ. 2 ڕۆژ
نامەیەک بۆ بدلیس دەنێرێ کەوا بەخشیمی بەستێتی وەرە دەرێ. بدلیس گوێی ناداتێ و لە قەڵاوە بە تیر و بەردی منجەنیق بەردەبێتە گیانی لەشکری ئەسکەندەر و زۆریان لێ دەکوژێ. ئەم حالەت چڕ ڕۆژ دەخەیەنێ. ڕۆژی 41 لە کونی ئەشکەوتی ژێرقەڵاوە ژەنگە سوورە بە هەزاران دێنە دەرەوە کە یەکی ئەوەندەی پاساریەک دەبن دەکەونە ناوسوپای ئەسکەندەر و ئیدی زەلام و وڵاغ لەو ناوە خۆی ناگرێ و بڵاوەی لێ دەکەن. ئەسکەندەریش لە تاوژانی زگی ئارامی لێ هەڵگیرا و ڕوو دەکاتە بیابانی موش. پاشان بدلیس بە شەڕکەر و خێزەینەکانیەوە لە قەڵا دەردەچێت و کلیلەکانی قەڵا دەخاتە سەر قاپی زێر و دەیباتە بەردەم ئەسکەندەر و کەڕنووشی بۆ دەبا. ئەسکەندەر دەڵێ هەی بێدین ئەو بۆچی لێم یاخی بوویت؟ ئەو هەموو سەربازت لێ قڕ کردم. بدلیس دەڵێ بۆچی قوربان؟ لەبیرت چوو خۆت فەرمانت دامێ قەڵایەکی وان بۆ بنیاد بنێ خۆشت نەتوانی بگری. ئەسکەندەر دەیبەخشێ و فەرمانڕەوای قەڵا دەداتەوە بەخۆی. جا قەڵای بدلیس با هەڵە کراوە بە بتلیس. لەبەر ئەوە یەکەمین بنیادنانی بە دەستی ئەسکەندەر بووە و مێژوونووسانی عەجەم ناوی تەختەگای ئەسکەندەری لێدەنێن. یۆنانیەکان بەم شارە ئەڵێن پزگار میگال ئالەکساندەر واتە قەڵای گەورەی ئەسکەندەر. ئێستاش لە زۆر لاوە شوێنەواری دەستکردی ڕۆمی پێوە دیارە خوایار بێ لە کاتی خۆیدا دەینووسین. ئەم قەڵایە کوردستانە لە چەند شاوە بۆ شاکانی دوای خۆیان ماوەتەوە. فەرمانڕەوەکانی ئازەربایجان وەکو یوسفی قەرەقۆینلی و حەسەنە درێژی ئاقۆینلی گرتویانە و تێیدا ماونەوە. یەکەم جار لە سەردەمی عەباسیەکاندا سوڵتان ئەحەدوڵڵا لە دەست ڕۆمیە مەسیحەکان دەریهێنا. پاشان حەسەن درێژ لەوانی سند و ساڵی 868 ئەو حەسەنە لە دەشتی تورجاندا شکا و ئێرە کەوتە دەست بنەماڵەی سوڵتان ئەحەدوڵڵا. پاشتر لە ساڵی 920دا کە خانی پتلیس سەری بۆ سەلیم خان دانەواند ئێرە کرایەوە بە حکومەت و بەسەربەخۆیی درایەوە دەستخۆی. لە فەرمانەکانی سوڵتاندا نازناوی خانی پەیەبەرزیان بۆ دەنووسرێ. گوێگرانی خۆشەویست تا عەڵقەی داهاتووی سیاحەتنامەی ئەولیا چەلەبی بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.